بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشناي دنجي. ناوي كتاب هەندێک لە ڕەوشتەکانی ئیماندار. نووسینی سیروان کاکە ئەحمەد. نەخشەسازی ناوەوە محەممەد عەلی. ساڵی چاپ 2014 میلادی. ژمارە 1500 دانە. ژمارەی سپاردن 485 ساڵی 2014 میلادی پێدراوە. مافی لە چاپدانی پارێزراوە بۆ نووسەر. خوێندنەوەی ڕەشوان کاک خەدڵ. هەڵەبڕ سامان وەلی. پێشەچی لاپەڕاسێ. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد. لەژێر ڕۆشنایی ئەم فەرمودەی پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم کە دەفەرموێ: المؤمن يألف ويؤلف ولا خير في من لا يألف ولا يؤلف. خير الناس أنفعهم للناس. واتە ئیمانداری تەواو ئەو کەسەیە کە هۆگری خەڵکی باش دەبێ و خۆشی دەوێن. خەڵکیش هۆگری خۆی دەکات وا دەکات خۆشیان بوێ. وەخێر لەو کەسەدانیە کە هۆگری خەڵکی باش نەبێ و خۆشی نەوێن. نەتوانێ خەڵکیش هۆگری خۆی بکا و خۆشیان بوێ. باشترینی خەڵک سوود بەخشترینیانە بۆ خەڵکی. هەڵسان بە نووسینەوەی ئەم چەند پەڕە کە پێم وایە هەموو زێڕ و گەوهرە، چونکە هەموو یا زۆربەی فەرمودەی پێغەمبەری پێشەوایە صلى الله عليه وسلم دەربارەی ڕەوشتی بەرزی بەشەرە. داوام لە خوایە کە هەر ئەو هەمەکارەی بەشەرە ئەوەمان لێ بکات بتوانین جێبەجێ بکەین ئەم چەند پەڕە تا ببینە مسلمانێک شوێن پێی هەڵگری پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم کە لە دنیا و دوا ڕۆژدا هەر ئەومان سەروەرە. سیروان کاکە ئەحمەد 15 2014 هەولێر. بەرچاوڕوونی سپاس و ستایشی شایستە شایەن بۆ خودای پەروەردیگار کە یارمەتیدام بتوانم دووەم نووسراوم بخەمە بەردیدی خوێنەرانی خۆشەویست بە ناوی هەندێک لە ڕەوشتەکانی ئیماندار کە لە دوو بەش پێک دێ. بەشی یەکەم بریتیە لە ڕوونکردنەوەی چەند فەرمایشتێکی پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم دەربارەی ڕەوشتە بەرز و جوانەکانی مرۆڤ بەگشتی و ئیمانداران بە تایبەتی. بەشی دووەم بریتیە لە ڕوونکردنەوەی هەندێ وتە و نووسەر دەربارەی سیفەتەکانی بانخوازی ڕێگای خوددا. یەکێک لە برا خۆشەویستەکانم بە ناوی کاک محەممەد دارە هەڵساوە بە نووسینەوەیان دوای چاوپێداخشانەوە بە باش زاندرا بخرێتە نێو دوو توێ ئەم کتێبە. لەبەر ئەوەی هەموو یا زۆربەی باسی ڕەوشتە بەرزەکانی مرۆڤ دەکەن کە پەیوەستن بە بابەتی بەشی یەکەمەوە. وەگرنگی ئەم بابەتە لەم فەرموودە هەستی پێدەکرێ کە پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم دەفەرمێت: إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. واتە بێگومان من نێردراوم تاوەکو ڕەوشتە بەرزەکان تەواو بکەم. بۆیە خودای پەروەردیگاریش دەربارەی ڕەوشتی بەرزی فەرموویەتی: وإنك لعلى خلق عظيم. ئاەتی 4 سوورەتی القەلەم. بێگومان تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم لەسەر ڕەوشتێکی زۆر گەورە و مەزنی. مادام ئێمەش ئومەتی ئەو پێغەمبەرەی دەبێ هەوڵ بدەین لە ڕەوشت و ڕەفتارمان وەک ئەو بین، چونکە خودای کاربەجێ جگە لەو کەسێکی دی بۆ بە پێشەنگ و مامۆستا و چاوساغ دیار نەکردوین بە بەڵگەی ئەوەی فەرموویەتی:
لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. آتي 21 سورة الأحزاب. واتا بتأكيد بو ئێوە لە پێغەمبەری خوددا باشترین سەرمەشق و مامۆستا و پێشەوا هەیە، کەواتە ئێمە دەبێ لەو سیفەتە بەرز و پەسەندانە چاو لە پێغەمبەری پێشەوا بکەین صلی الله عليه وسلم. ئەگەر وانەکەین حتمەن زەرەر دەکەین و سەرپێچی فەرمانی خودای بێ هاوتا دەکەین. لە ڕاستیدا ناتوانرێت لە چەند لاپەڕەیەک هەموو ڕەوشتە بەرزەکان ئاماژەیان پێ بکرێ، بەڵام وەک گوتراوە ما لا يدرك كله لا يترك كله. ئەوەی کە نەتوانرێ هەموو بکرێ نابێ وازدە هەمووی بهێندرێ، بۆیە دەڵێم ئەوەی توانراوە کراوە، ئەوەی دی بۆ کەسی دی بەجێماوە. پاداشتی ئەم کتێبە پێشکەش بێ بە هەر کەسێک دەیخوێنێتەوە و کاری پێدەکات و خەڵکیشی لێ فێر دەکات و هەر کەسێکیش کە هەوڵی بڵاو بوونەوەی دەدات و بە هەبوون دایک و باوچێکی موسڵمان کە لەژێر ڕۆشنایی ئەم وتە من ئەدەب وەلەدەه صەغیرا سڕ به کەبیرا. واتە هەر کەس بە گچکەی منداڵەکەی فێری ڕەوشتی باش بکا و بیڕازێنتەوە کە گەورە بوو پێی دڵخۆش دەبێ و دەحەسێتەوە. گرنگی بە پەروەردەکردنی منداڵەکانیان دەدەن و لەسەر ڕەوشت و فەرموودەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم پەروەردەیان دەکەن. بەشی یەکەم لاپەڕەنۆ. پایە و پاداشتی ڕەوشت بەرزی و هەندێ نمونەی ڕەوشتی ئیماندار. پایە و پاداشتی ڕەوشت بەرزی. لاپەڕەدە چەند فەرمایشتێکی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم دەربارەی پایە و پاداشتی ڕەوشتی بەرز و جوان ئاماژە پێ دەکەین بۆ هاندان و سووربوونمان لەسەر خۆڕازانەوە بە سیفەتە پەسەندەکان و هەروە خۆ دوورگرتنمان لە سیفەتە پەست و ناپەسەندەکان. یەکەم عن أبي درداء رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال ما من شيء أثقل في الميزان من حسن الخلق. واتا أبو درداء خدا لي رازي بيدالي پێغەمبەری پێشەوا صلى الله عليه وسلم فەرموویەتی هیچ شتێک نییە لە تەرازووی کردەوە چاکەکاندا قورستر بێ جگە لە ڕەوشت جوانی تا لە دوا ڕۆژ تەرازووی چاکەت قورس بێ دەبێ لە دنیا هەوڵ دەی ڕەوشتت گەلێک بەرز بێ. دووهەم عن أسامة بن شريك قال كنا جلوسا عند النبي صلى الله عليه وسلم كان على رؤوسنا الطير ما يتكلم منا متكلم إذا جاءه أناس فقالوا ومن قولهم فمن أحب عباد الله إلى الله قال أحسنهم خلقا. واتا ئوسامەی کوڕی شەریک خدا لێ ڕازی بێ دەڵێ ئێمە دانیشتبوون لە لای پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم وەک ئەوەی کە باڵندە لە سەرمان هەڵنیشت بێ هیچ یەکێک لە ئێمە قسەی نەدەکرد. کاتێک خەڵک دەهاتن بۆ لای قسەیان دەکرد لە یەکێک لە قسەکانیان گوتیان خۆشەویستترین بەندەی خوددا لە لای خوددا چێیە؟ فەرمووی ئەوەیان کە ڕەوشتی لە هەمویان جوانترە. سێهەم عن عبد الله بن عمر رضي الله عنهما أنه سمع النبي صلى الله عليه وسلم يقول ألا أخبركم بأحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة؟ فسكت القوم فعاداها مرتين أو ثلاثا. قال القوم نعم يا رسول الله. قال أحسنكم خلقا. واتا لعبد الله كري عمرو وخواليان رازي به كبشتيتي لبيغمبري خدا صلى الله عليه وسلم دي فرمو آية هوارتان ندمي بخوش شويسترين تان للاي من وبنزيكترين تان لمجلسي من لروج قيامت خلقك بيدنبون 2000 يا 3000 هر وايد فرمو خلقك قوتيان با اي بيغمبري خدا صلى الله عليه وسلم هوال من بيبدا فرموي او كستان كروشتي لهموتان جوانتر. تبینی گەردەتەوێت زۆر نزیک بی لە مەجلیسی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەی هەوڵ بدە خۆش ڕەفتار بی لەگەڵ خەڵک و دەوروبەر. چارەم عن أنس بن مالك رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم
أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا، وإن حسن الخلق ليبلغ درجة الصوم والصلاة. واتا أنس كري مالك خدا لي رازي بيدله پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرميتي أو إيمان دارا إيماني كاملا كخاوني جوانترين روشتا، چونکە بەڕاستی کەسی خاوەن ڕەوش جوان پاداشتەکەی دەگاتە پلەی نوێژکردن و ڕۆژ و گرتن، مەبەست نوێژ و ڕۆژووی سنەتە. پێنجەم، عن أبي أمامة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم أنا زعيم ببيتي في ربض الجنة لمن ترك المراء وإن كان محقا، وببيت في وسط الجنة لمن ترك الكذب وإن كان مازحا، وببيت في أعلى الجنة لمن حسن الخلق. واتا أبي أمامة خدا لي رازي بيدلي پیغمبري پیشوا صلى الله عليه وسلم فرميتي من گرانتي خانويك لدوربري بهش دكم بو كسي كواز دمناقشة و دمقالي ديني هرچنده لسر حقيش بي، وبخانويك لناوراستي بهشت بو كسي كواز لدرو كردن ديني اگر بو نكته و گالتشي بي، وبخانويك لبرسترين شويني بهشت بو كسيك كروشتي جوان بي. كواتا اگر روشتت برز بو لروجي دوائي لكاتي پيوان و چشراني چاكا و خراپا رزگارت دبي، پاشان دەچیتە بەهەشت و لەوێش لە نزیک پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم دادەنیشی و لە بەرزترین و خۆشترین شوێنی بەهەشت. هەندێ نمونەی ڕەوشتی ئیماندار لاپەڕا چاردا. براو خوشی مسلمانم، لەم لاپەڕە بەدواوە دەست دەکەین بە گوفتوگۆیەک لەسەر خۆ بەهێمنی دەتدوێنم، بەڵام وا باشە سەرەتا جەنابەت تەنیا گوێم بۆ بگری. ئەمەش مانای ئەوە ناگەێنێ کە من شایەنی قسەکردنم و تۆش بۆ گوێگرتنی، بەڵکو من دەمەوێ هەندێ ئامۆژگاری نەسیحەتی خوددا و پێغەمبەری خوات پێڕا بگەێنم. تۆش وەک مسلمان پێویست دەکات کە گوێم بۆ بگری و قسەکانم کە ئاەت و فەرمودەن پێی نەبڕی. ئەوەش فەرمانی خوددایە، چونکە خودای گەورە دەفەرموێت يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. آتيك لسورة الحجرات. واتا أي أواني إيمانتان هناوە بە پێشخوا و پێغەمبەرەکەی مەکەون، بەڵکو گوێیان بۆ بگرن و بزانن چی دەفەرمون، دوایی یەکسەر گوێڕایی لیان بکەن و پارێز لە خوا بکەن، بێگومان خوددا بیسەری زانایە. کەواتە ئەگەر جەنابەت گوێم بۆ بگری و گوێڕایلی قسەکانیش بی، بەڵگەیە لەسەر ئەوەی ئیماندارێکی باشی و گوێڕایلی خوای پەروەردیگاری و پێغەمبەرەکەیت کردووە. روخوش با لا برا بازدا. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إنكم لا تسعون الناس بأموالكم ولكن ليسعهم بسط الوجه وحسن الخلق. واتا أبو هريرة خدا لي رازي بيدله پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرميتي ئێوە بە ماڵ و سامانتان فریای هەموو خەڵک ناکەون، بەڵام بەڕووخۆشیتان بەڕەوشتی جوان فریایان بکەون. ڕوونکردنەوە. یەکەم، زۆربەی کاتەکان با ڕوود گەش و خۆش بێ لەگەڵ هەموو کەس، چونکە پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم وابووە. عبد الله بن حارث دەڵێ ما رأيت أحدا أكثر تبسما من رسول الله صلى الله عليه وسلم. واتا هیچ کەسێکم نەبینیوە لە پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم زیاتر زار و زمان بە زەردەخەنەتر بوو بێ. ئایا ئێمە واین کە پێشمان وایە شوێن پێ هەڵگری پێغەمبەری خوداین صلى الله عليه وسلم؟ ڕووخۆشی
جوانت دەکا و خەڵک خۆشتیان دەوێ. بۆیە گوتراوە داوای پێویستیەکانتان لە کەسی دەم و چاو و جوان ڕووخۆش بکەن، چونکە ئەگەر داوا کەشتی پێ جێبەجێ نەکرێ بڕوویەکی خۆش بە قسێکی جوان وەڵامت دەداتەوە. عەبدوڵڵای کوڕی عەباس خدا لە خۆی و باوکی ڕازی بێ دەڵێ قال رجل يا رسول الله صلى الله عليه وسلم من أولياء الله؟ قال الذين إذا رؤوا ذكر الله. واتە پیاوێک گوتی ئەی پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم دۆستان و خۆشەویستانی خدا چێن؟ فەرمووی ئەوانەی کە دەبیندرێن خدا بە بیری خەڵک دێننەوە، کە گومان لەوەدا نییە پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم بەڕەوشت و ڕەفتارە جوانەکانی هەمیشە خدای بە بیری خەڵک هێناوەتەوە. ئێمەش دەبێ هەوڵ بدەین هەر بەبینینمان خدا بە بیری خەڵک بینینەوە. ئەوەش بەوە دەکرێ هەمیشە لە هەموو شوێن و کاتێک باس و بابەتەکانمان بریتی بێ لە ذیکر و یادی خدا، پاشان پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم. دووهەم دەتوانی بەو ڕووگەشیە سەرنجی خەڵکی بۆ خۆت ڕابچێشی و هۆگری خۆتیان بکەی، لەو ڕێگەوە هەوڵی هیدایەتیان بدەی و خزمەتێک بە ئیسلام بکەی و ڕووی جوانی ئیسلام لە ڕووی جوان و گەشەکەی خۆت پیشان بدەی و پاشان بیر لە پاداشتەکەی بکەوە، چونکە پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرمیەتی تبسمك في وجه أخيك صدقة. واتە پێکەنینت بە ڕووی برایەکەت خێرێکە بۆت دەنووسرێ. سێم پارە و پول سنووردارە و مرۆڤ دڵی نایە هەرچی بیگاتێ پێی ببەخشێ و بیداتێ، بەڵام ڕووخۆشی و ڕووگەشی سنووردار نییە. مرۆڤ دەتوانێ بەشی هەموو کەسێکی لێ بدات بێ ئەوەی هەست بە لەدەستدانی ئەو سەرمایە نەبڕاوە بکات. عەبدوڵڵای کوڕی جەریر دەڵێ یەکێک لە هاوڵان خدا لێ ڕازی بێ دەڵێ لەو کاتەی مسڵمان بوویمە پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم ڕێی چوونە ژووری ماڵیانی لێ نەگرتو و هیچ کات نەیبینیوم مەگەر پێکەنیوە، کەواتە بەرامبەر زۆربەی خەڵکی پێکەنیوە و لەو بەخشەی خوا بەشی زۆربەی خەڵکی داوە. خدایە لە خەو ببینم وا لە پێش چاوم، پێغەمبەر پێم پێدەکەنێ بیلبیلەی چاوم، تا ببینم زەردەخەنە و زار و ددانی جوانی، تا بتوانم باش باسی کەم لە بۆ خۆشەویستانی. خۆزگە بووبام بە زاری ڕاست و ڕەوانی، خۆزگە دەبووم بە لێوی پڕخەندە و جوانی. هەستی شاعیرێک لە وەسفی خۆشەویستیدا محمد بشر وليس كالبشر، محمد ياقوت والناس كالحجر. چارەم ئەگەر لە ڕووی مادیشەوە پارە و پولت نییە، هاوکاری خەڵکت پێ ناکرێ و توانات نییە، دەتوانی لە ڕووی معنەویەوە هاوکاریان بکەی، دڵیان خۆش بکەی، خەمیان لە دڵ لابدەی، خەندەیان بخەیتە سەرزاری، چونکە پرسیار کراوە لە پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم ئایا کام کردەوە پلە و پایەی زۆر بەرزە؟ فەرمووی ئەن تودخل على أخيك المؤمن سرورا، واتە خۆشێک بخەیتە دڵی برا ئیماندارێکت. قصة خوش به لا برا 19. عن علي رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن في الجنة غرفا ترى ظهورها من بطونها وبطونها من ظهورها. فقام أعرابي فقال لمن هي يا رسول الله؟ قال هي لمن؟ قال طيبة. قال طيب الكلام وأطعم الطعام وأفشى السلام وصلى بالليل والناس نيام. واتا علي كوري أبو طالب خدا لي رازي بيت عليه پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم فەرموویەتی بەڕاستی کۆشک و خانووی وا لە بەهەشت هەن، دەرەوەی لە ناوەوەی دەبیندرێ و ناوەوەی لە دەرەوەی دەبیندرێ. پیاوێکی دەشتەکی هەڵسا وتی
ئەوە بۆچێ ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم؟ فەرمووی ئەوە بۆ ئەو کەسەیە کە قسەی خۆش و زمان شیرم بێ و ناندەر بێ و سەلام بڵاو بکاتەوە و بە شەوان شەو نوێژ بکات و لە کاتێکدا کە خەڵک خەوتون. ڕوونکردنەوە. یەکەم، خدای پەروەردیگار لەبارەی قسەی خۆش و چاک فەرموویەتی: قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى والله غني حليم. واتە قسەیەکی باش و لێبوردنێک لەگەڵ خەڵک لە خێرکردنێک باشترە کە ئازاردانی بەدواوە دێ، یان خێرێک بکەی و دوایی بە چاوی کابرای دادەیتەوە. کەواتە ئەگەر ناتوانی دەستت لەو ماڵە بەربێ کە کۆت کردوتەوە، هەوڵ بدە بە قسەی خۆش و بەڕێز مامەڵە لەگەڵ خەڵک بکەی. جاری وایە بەهۆی یەک وشەوە کە لە زارت دەردەچێ خوددا لێت خۆش دەبێ، یا ڕەزامەندی خۆی بۆت پێویست دەکات، یا پلەپایەت پێ بەرز دەکاتەوە. بۆیە با هەمیشە قسەی خۆش و باش لەسەر زارت بێ. دووهەم، گوتنی یەک وشەی چاک لە لای خوددا خێرێکە، وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمیەتی: الكلمة الطيبة صدقة. واتە قسەیەکی خۆش خێرێکە و هەر خێرێکیش بەدەیانە، وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمیەتی: الحسنة بعشر أمثالها. ئایا ئەگەر ڕۆژی 100 قسەی خۆش بکەی و 1000 چاکت بۆ بنووسرێ پاداشتێکی کەمە؟ سێهەم، هەمیشە هەوڵ بدە کەسێکی گونجاو و خۆش ویستراوبی لە نێو دڵی خەڵک. دەزانی هاوڵان گوتیانە ئێمە بەڕووی و منافق و دوڕوەکانیش پێدەکەنین و ڕوومان خۆش بوو لەگەڵیان، بەڵام لە دڵمان ڕقمان لێیان بوو. کەواتە دەبێ بەرامبەر دوژمنانیش قسەت خۆش بێ. ڕەنگە بەو قسە خۆشە پێت کاریگەر بێ و سەرنجام مسڵمان بێ. ئەدی خودانەی فەرمووە: وەقولوا للناس حوسنا. واتە قسەتان لەگەڵ خەڵک بەگشتی خۆش بێ و باش بێ. خۆنەی فەرمووە: وەقولوا للمؤمنین حوسنا. بۆچی؟ چونکە تۆ دینداریەکەت دەبێ مامەڵەی پێ لەگەڵ هەموو خەڵکیدا بکەی، نەک تەنیا لەگەڵ هاو دینەکانتە، بەڵکو دینداری مسلمانێتی و ئیمان دەبێت تۆ ڕاست و دروست بکات لەگەڵ هەموو خەڵکدا و جوانت بکا و چاکت بکا لەگەڵ هەموو کەسدا، گفت و لفتت شیرم بکا و لەگەڵ هەموو کەسدا ڕوت خۆش بێ و هەڵس و کەوتت بەرز و جوان بێ. چارەم، پێش ئەوەی هەر قسەیەک بکەی وا باشە بیر بکەیەوە، نەوەک هەستی بەرامبەرت بریندار بکەی. بۆ وێنە لەگەڵ کەسی هەژار باسی دەوڵەمەندی و پارە و پۆڵی خۆت مەکە، لەگەڵ ئافرەتی بێمێرد باسی پیاوی خۆت مەکە، لەگەڵ کەسی بێ منداڵ باسی گەمە و یاری منداڵەکەت مەکە هەتا دوایی. سڵاو بڵاو بکەوە لا پەڕە 22. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: والذي نفسي بيده لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا ألا أدلكم على أمر إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام. واتا أبو هريرة خدا لي رازي بي دڵێ پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم فەرمیەتی: سوێن بەو کەسەی کە گیانی منی بەدەستە، ناسنە بەهەشت هەتا ئیمان نەهێنن و تا یەکدیشتان خۆش نەوێ ئیمانتان نەهێناوە. ئایا کارێکتان پێ بڵێم ئەگەر ئەنجامی بدەن بەو هۆیەوە یەکدیتان خۆش دەبێ؟ لە نێو خۆتان سەلام بڵاو بکەنەوە. ڕوونکردنەوە. یەکەم، سڵاوکردنت لە خەڵکی نیشانەی ئیمانداری و دڵپاچی و دووریتە لە ڕق و چینە. دووەم، سڵاوکردنت لە خەڵکی هۆی خۆشەویست بوونتە لە لای ئەو خەڵکە وەک لە فەرموودەکەدا هاتووە. سێهەم، هەتا دەتوانی لە کاتی سڵاوکردندا ناوی ئەو کەسە بێنە کە سڵاوی لێ دەکەی بە زەردەخەنەوە وشەکانت لە زار دەرچێت. چارەم، کە خەڵکت خۆشویست لەبەر خوددا، خەڵکیش تۆیان خۆش دەبێت لەبەر خوددا،
ئەو ڕێگای چوونە بەهەشتت کە گرتۆتە بەر، وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمیەتی: ئەوانەی لەبەر گەورەی من یەکدیان خۆش دەوێ شوێنی نوریان هەیە لە دوا ڕۆژدا کە پێغەمبەران شەهیدان خۆزگەیان پێدەخوازن. چەند زانیاریی پێویست دەربارەی سڵاوکردن. خودای بەرز دەربارەی سڵاوکردن فەرمیەتی: وَإِذَا حُيِّيتُم بِتَحِيَّةٍ فَحَيُّوا بِأَحْسَنَ مِنْهَا أَوْ رُدُّوهَا. سوورەتی النساء ئاەتی 18. واتە ئەگەر سڵاوتان لێکرا لە هەر لایەکەوە بوو بە هەر شێوەیەک بوو بە باشتر لە خۆی یا وەک خۆی وەڵامی بدەوە. سونەتە بە باشتر لە خۆی، پێویستە وەک خۆی وەڵام بدەنەوە. ئەگەر خەیری مسلمانیش بێت سەلامی لێکردیت بە هەمان شێوە، چونکە ئاەتەکە بەگشتی فەرموویەتی سڵاوکردنی مسلمانان چۆنە. هەر میلەتێک بەپێی باو و عادەتی خۆیان زۆرە سڵاوکردنێکی تایبەت بە خۆیان هەیە، بەڵام سڵاوکردنێک کە بۆ مسلمانان دانراوە پەسندە و چاکە ئەوەیە کە خودای پەروەردیگار هەڵی بژاردووە وەک خوددا دەفەرمێت: فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم تحية من عند الله مباركة طيبة. سورة النور آية 61. واتا ئەگەر چوونە ماڵەکانەوە سڵاو لە خۆتان بکەن یا سڵاو لە یەکدی بکەن، سڵاوێک لەلایەن خواوە بە پێزە و پاک و چاکە کە بریتیە لە چی؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەو سڵاوە لە یەکدی بکەن. واتە ئەو سڵاوە لە یەکدی بکەن. حکمی سڵاو چییە؟ زانایان یەک دەنگن لەسەر ئەوە کە لە سەرەتاوە سڵاوکردن سونەتە و شتێکە و خەڵکی بۆ هاندراوە، بەڵام وەڵامدانەوەکەی پێویستە واجبە. واتە لەسەر وەڵام نەدانەوەی سڵاو ئینسان گوناهبار دەبێ. ئادابی سڵاوکردن: یەکەم، سڵاوکردن وەڵامدانەوەی یەکێک بەبەرهی کۆمەڵێک دەکەوێ. دووهەم، سوار سڵاو لە پیادە دەکات، پیادە لە دانیشتوو، کەم لە زۆران، گچکە لە گەورە. سێهەم، ئەگەر کەسێک سڵاوی کەسێکی پێگەیاندرا لە کەسێکەوە دەبێت سڵاوی لێ بکاتەوە. چارەم، وا باشە سڵاو گەیەنەریش سڵاوی لێ بکرێتەوە. پێنجەم، دروستە سڵاوکردن لە منداڵان و ئافرەتانیش. شەشەم، سڵاوکردن لە گۆڕستان ئەگەر بە گۆڕستانێکی ئیمانداران ڕۆیشتی ئەوە سونەتە سڵاویان لێ بکەی و بڵێ: السلام عليكم أهل الديار من المؤمنين والمسلمين ويرحم الله المستقدمين منا والمستأخرين وإنا إن شاء الله بكم لاحقون. حەفتەم، سنەتە لە کاتی هەڵسان لەو شوێنەی کە دانیشتووی دووبارە سڵاو بکەی ئینجا بڕۆی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. توقع بك لا برا 26. عن أبي براء رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: ما من مسلمين يلتقيان فيتصافحان إلا غفر لهما قبل أن يفترقا. واتا براء كري عازب خدا لي رازي بيدله پیغمبری خدا صلی الله علیه وسلم فرمیەتی: هەردوو مسلمانێک بە یەکدی بگەن و تەوقە بکەن ئەو بەم سۆگەری دڵنیایی پێش ئەوەی لە یەکدی جیابنەوە خدا لە گوناهی هەردووچیان خۆش دەبێ. ڕوونکردنەوە: یەکەم، کە تەوقەت کرد لەگەڵ کەسێک تۆ زووتر دەستت بۆ بەدەستی ببە تا لە ڕێگەیەوە خۆشەویستی و سادەی خۆتی بۆ دەربخەی. دووهەم، کە دەستت خستە ناو دەستی کەسێک دەستی تون بگرە و یەکسەر دەستت لە دەستی دەرمەهێنە، چونکە ئەنەسی کوڕی مالیک خدا لێی ڕازی بێ دەڵێ: كان النبي صلى الله عليه وسلم إذا استقبله الرجل فصافحه لا ينزع يده من يديه حتى يكون الرجل ينزع. واتا لكاتي بيجوازي لكسك
پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم تەوقەی لەگەڵ دەکرد دەستی لەناو دەستی ئەو کەسە دەرنەدەهێنا هەتا کابرا دەستی دەرنەهێنا بایە. سێم، تەوقەکردن لەگەڵ ئافرەتانی نامەحرەم بە هیچ جۆرێک دروست نییە، لەبەر ئەوەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر بە شتێکی بڕۆر لە ئاسن دروست کرابێ بدرێ لەسەری یەکێک لە ئێوە باشترە بۆی لەوەی کە دەستی بە ئافرەتێک بکەوێ بۆی حەڵال نییە. ئەم فەرموودە بەڵگەی زۆر ڕوون و ڕاشکاوە لەسەر ئەوەی کە تەوقە لەگەڵ ئافرەتانی نامەحرەم حەرامە. تەوقە لەگەڵ ئافرەتان، هەندێک لە زانایانی ئەم سەردەمە پێیان وایە تەوقەکردنی پیاوان لەگەڵ ئافرەتان شتێکی ئاساییە، وەک ئەم فەرمودەی پێشتر باسمان کرد کە بە لاوازیان داناوە، بەڵام لە ڕاستیدا ڕایەکەیان بەهێز نییە و فەرمودەکەش زێی پشت پێبەستنە. بۆیە هەر کام لە زانایانی پایە بەرز الحافظ العراقي، ابن تيمية، محمد الأمين الشنقيطي، وإمام النووي، وابن باز، وابن عثيمين، وبكر أبو زيد، محمد بن صالح المنجد، الباني، وصالح بن فوزان، ابن الجبيرين، وديان زانايدي بيان وايا توقع كردن لقل آفرتان حرامو ريقي بيان دراوة. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. دڵی خەڵک خۆش بکە. لاپەڕا 28. عن أبي هريرة رضي الله عنه قال: سئل رسول الله صلى الله عليه وسلم: أي الأعمال أفضل؟ قال: أن تدخل على أخيك المؤمن سرورا، أو تقضي له دينا، أو تطعمه خبزا. واتا أبو هريرة خدا لي رازي بيدڵێ پرسیار کرا لە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئایا باشترین کردەوە کامەیە؟ فەرمووی بچی بۆ لای برای ئیماندارت و دڵی خۆش بکەی، یاخود قەرزێکی لەسەر بێ بۆی بدەیتەوە، یاخود خواردنی پێ بدەی. ڕوونکردنەوە. یەکەم، کەسێک کە کێشەیەکی هەیە هەوڵ بدە بۆی چارەسەر بکەی، ئەگەر نا قسەیەکی بۆ بکە تا بتوانی بەهۆی ئەو گفتارەتەوە هەندێک لە خەمەکانی کەم بکەیتەوە. دووەم، لە کاتی خۆشی لەگەڵ خەڵک بەشدار بە و وا پیشان بدە بە خۆشحاڵی وان خۆشحاڵی. سێم، دەتوانی دڵی خەڵک خۆش بکەی بێ ئەوەی قسان بکەی، ئەویش بەوەی کاتێک قسەت بۆ دەکەن باش گوێیان بۆ بگری، ئەوانیش هەست بە گرنگی دانی تۆ دەکەن بۆ خۆیان. ئەوەش جێی دڵخۆشی هەموو کەسێکە. جاری وایە تەنیا بە گوێگرتنت بۆ کەسێک کە باسی کێشەی خۆی دەکات خەمەکانی کەم دەکەیتەوە. چارەم، کە هەواڵێکی خۆشت پێدەگات زوو بیگەینە بە خۆشەویستانت و دڵیان بەو هەواڵە خۆش بکە، هەتا ئەگەر هەواڵەکە لە خەویش بێ. بۆیە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: الرؤيا الصالحة من الله، فإذا رأى أحدكم ما يحب فلا يحدث بها إلا من يحب. واتا خەونی چاک لە خواوەیە، بۆیە ئەگەر یەکێک لە ئێوە خەونێکی خۆشی بینی بۆ کەسێکی نەجێڕێتەوە تەنیا بۆ ئەو کەسەی کە خۆشی دەوێت، بێگومان مەبەست لێرەدا دڵخۆشکردنی ئەو کەسەیە کە خەونەکەی بۆ باز دەکەی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. دڵسۆز بە. لاپەڕاسی. عن أبي هريرة رضي الله عنه قال: أن رسول الله صلى الله عليه وسلم قال: المؤمن مرآة المؤمن والمؤمن أخو المؤمن. واتا أبو هريرة خوالي رازي بيدڵێ پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی: بڕوادار ئاوێنەی بڕوادارە و بڕوادار برای بڕوادارە. دڵسۆزیەتی بۆ هەموو شتێکی چاک. ڕوونکردنەوە. یەکەم، ئاوێنە ڕاستگۆیە، چۆن بێ ئاوات پێ دەڵێ، بۆیە سیفەتی دڵسۆزی لێ دەبیندرێ. بەڵام ئاوێنەش چەند زۆرێکی هەیە، دەبێ بزانی لە کام ئاوێنە سەیری خۆت دەکەی. و دەربارەی ئەوە
ئایا مسلمان دەبێ بەرامبەر چێ دڕسۆز بێ؟ ئەم فەرموودە هەیە پێغەمبەری خوددا کە فەرموویەتی صلى الله عليه وسلم: الدين نصيحة. قلنا لمن؟ قال: لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. واتا دین دڵسۆزیە. سەحابە دەڵێن گوتمان دڵسۆزیە بۆچێ؟ فەرمووی بۆ خوددا و بۆ کتێبی خوددا و بۆ پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم، بۆ پێشەوایان و کار بەدەستانی مسلمانان و تێکڕای مسلمانان بەگشتی، کەواتە دڵسۆزی بوون سیفەتێکی زۆر گرنگی مسلمانانە. دووهەم، مسلمان دەبێ ڕاستیەکان نشارێتەوە، وەک خۆی بیانڵێ چیت بۆ خۆت پێخۆشە دەبێ بۆ براکەشت ئاوابی، چونکە پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرمیەتی: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. واتە یەکێک لە ئێوە بە بڕوادار داناندرێ تاوەکو چی بۆ خۆی پێی خۆشە بۆ برا و خوشتی مسلمانی پێی خۆش نەبێ. سێم، ئەگەر ویستە دڵسۆزی خۆت پیشان بدەی بۆ براکەت، ئامۆژگاری بکەی لە شوێنی چۆڵ و بەتەنیا قسەی لەگەڵ بکە، دوور لە چاوی خەڵک. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ سوپاسی ئەو کەسە دەکەم بەتەنیا ئامۆژگاریم دەکات دوور لە چاوی خەڵک، بەڵام نامەوێ ئامۆژگاریم بکات لەبەر چاوی خەڵک، چونکە ئامۆژگاری لەبەر چاوی خەڵک سوکاتیە. چارەم، پێش ئەوەی ئامۆژگاری براکەت یا خوشکەکەت بکەی وا باشە باسی سیفەتی باشەکانی بکەی تا هاوسەنجی بپارێزی لە قسەکانت. ڕۆژێک کافرێک دێتە لای پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم، دوو سیفەتی جوانی تێدان کە دەست بە قسەکردن دەکات لەگەڵ یەکسەر باسی ئەو دوو سیفەتە جوانەی دەکات و پێی دەفەرمێ: إن فيك لخلقين يحبهما الله عز وجل. واتە دوو سیفەتت تێدان خودای زاڵی پایەدار خۆشی دەوێن. ئەویش گوتی ئەو دوو سیفەتە چین؟ فەرمووی: الحلم والحیا، نەرمونیانی شەرم و حەیا، کە گومان لەوەدا نییە ئەو جۆرە قسەکردنە هۆکارێکی گرنگە بۆ سەرنجڕاکێشانی خەڵک. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. زۆر پرسیار مەکە لاپەڕا 33. عن المغيرة بن شعبة رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم: إن الله كره لكم ثلاثة. قيل: وقال: وإضاعة المال وكثرة السؤال. واتا مغيرة كر شعبة خوالي رازي بيدالي جوم لێبوو پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم دەی فەرموو: خوددا سێشتی بۆ ئێوە پێ ناخۆشە کەسێک هەر قسان بجێڕێتەوە بڵێ دەگوترێ وەگوتی یاخود گوتیە، و ماڵ بە فیڕۆدان و زێدەڕۆیی کردن لە خەرجکردنیدا و زۆر پرسیارکردنی بێسوود و زیان بەخش. ڕوونکردنەوە: یەکەم، پرسیارکردن بۆ بەدەستێنانی زانیاری شەرعی زۆر باشە. دایکمان عایشە خوا لێی ڕازی بێ دەڵێ: نعم النساء نساء الأنصار لم يكن يمنعهن الحياء أن يتفقهن في الدين. واتا باشترینی ئافرەتانی ئەنسارەکانن، شەرم و حەیا ڕێگر نەبووە لەوەی پرسیار بکەن بۆ ئەوەی لە دین تێبگەن. دووهەم، پرسیار لە شتێک مەکە کە پەیوەندی بە تۆ نییە، چونکە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم فەرموویەتی: من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه. واتە لە جوانی و باشی مسلمانەتی ئەوەیە مرۆڤ پرسیار لە شتێک نەکات کە پەیوەندی بەوە نییە. ڕوونکردنەوەیەک دەربارەی پرسیارکردن. خدای پەروەردیگار لە سوورەتی ئەلمائیدە دەفەرموێ: يا أيها الذين آمنوا لا تسألوا عن أشياء إن تبد لكم تسؤكم. واتە ئەی ئەوانی بڕواتان هێناوە لە چەند شتێک پرسیار مەکەن ئەگە بۆتان دەربکەون ببێتە مای ناڕەحەتیتان واتە پێتان ناخۆش بن. لێرە چەند پرسیارێک دێتە پێش. ئایا خوددا عەزە وەجەل بۆچی لەو ئاەتە مۆبارەکەیدا فەرمان بە ئیمانداران دەکات کە دەربارەی شتانێک پرسیار نەکەن لەبەر ئەوە کە وەڵامدانەوەی ئەو پرسیارانە یاخود دەرکەوتنی ئەو شتانە دەبێتە هۆی ناڕەحەتیان؟ و ئایا ئەو شتانە چین؟
و ئەو جۆرە پرسیارکردنە چییە؟ سەرەتا دەڵێن لە ئیسلامدا ڕێ لە مسلمانان نەگیراوە پرسیار بکەن، بەڵکو فەرمانیان پێکراوە پرسیار بکەن، بەڵام پرسیار بەڕێ و جێی خۆی لە کەسانی شارەزا. وەک خودای گەورە لە سوورەتی ئەلئەنبیادا لە سوورەتی ئەننەحلدا دەفەرمێ فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. واتە لە شارەزایان بپرسن ئەگەر نازانن، لە زانایان بپرسن، شتێک کە نازانن بە نەزانی مەیڵێن، یا دوای مەکەون تا لە زانایان نەپرسن پاشان ئێمە دەبینین بەس لە سوورەتی ئەلبەقەرەدا 7,000 مسلمانان پرسیاریان کردووە لە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەربارەی چەند شتێک. بۆ وێنە یەکەم دەفەرمێ يسألونك عن الأهلة قل هي مواقيت للناس والحج. واتە پرسیار لێ دەکەن دەربارەی مانجی یەک شەو و دوو شەو کە مانگ تازە دەردەکەوێ، بڵێ ئەوە خوا دایناوە بۆ دیاریکردنی کاتی عیبادەت و خواپەرستیەکان و کاتی حەج. دووهەم دەفەرمێ يسألونك ماذا ينفقون. واتە پرسیار لێ دەکەن چ ببەخشین. سێەم دەفەرمێ يسألونك عن الشهر الحرام قتال فيه. واتە پرسیار لێ دەکەن دەربارەی مانجی حرام جەنگ تێداکردنی چۆنە. چوارەم دەفەرمێ يسألونك عن الخمر والميسر. واتە پرسیار لێ دەکەن دەربارەی شەراب و قومار. پێنجەم دەفەرمێ ويسألونك ماذا ينفقون قل العفو. واتە جارێکی دیکە پرسیار لێ دەکەن چ ببەخشین، بڵێ ئەوەی کە زیادە لە خۆتە. شەشەم دەفەرمێ ويسألونك عن اليتامى قل إصلاح لهم خير. واتە پرسیار لێ دەکەن دەربارەی هەتیوان، بڵێ چۆن بۆ ئەوان چاکە دەبێتە مایە چاکسازی و ماڵ و سامانەکەیان ئاوا مامەڵە بکە. هەفتەم دەفەرمێ ويسألونك عن المحيض. واتە پرسیار لێ دەکەن دەربارەی حەیز، ئافرەت کە دەکەوێتە بێنوێژیەوە چۆن مامەڵە و ڕەفتار لەگەڵ ژندا بکەن. 7 جار ئەو شە مبارەکە بەس لە سوورەتی ئەلبەقەرەدا دووبارە بۆتەوە، کەواتە ڕێ لە مسلمانان نەگیراوە پرسیار بکەن چ لە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم کە کاتێ خۆی تەشریفی بووە، چ لە زانایانێک کە جێگر و میراتگیری پێغەمبەرن صلی الله عليه وسلم پرسیاریان لێ بکەن، و چ لە زانایانی دیکە کە لە بوارەکانی دیکە زانستە زۆر بە زۆرەکاندا، زانستە دنیاییەکاندا شارەزان، بەڵکو فەرمان کراوە کەواتە ئەوە چۆن پرسیارکردنێکە کە قەدەغە کراوە. لە وەڵامدا دەڵێن چەند جۆرە پرسیارکردنێک کە خراپ و ناڕەوان. یەکەم پرسیارکردنێک لە بواری دینداریدا سوودی نەبێ. ئینسان شتێک بپرسێ لە بواری دیندا کە سوودی نەبێ. بۆ وێنە ئەو درەختەی ئادەم و حەوا خواردیان لە بەهەشت چ دەرەختێک بوو؟ گۆچانەکەی موسا عەلەیهی السەلام چ زۆرە دارێک بوو؟ ئەو شتانە سوودی نییە، لەبەر ئەوە قورئان باسی نەکردوون. دیارە ئینسان پێویستی پێیان نییە. دووهەم پرسیاری زیاد و ناپێویست، واتە باسی مەسەلەیەکی شەرعی دەکرێ، ئەوەندە کافیە کە شەرع باسی کردووە. یەکێک دەچێت زیاتر هەڵی دەکۆڵێ. بۆ وێنە پرسیارکردنەکەی بەنو ئیسرائیل کە موسا عەلەیهی السەلام پێیان دەڵێ إن الله يأمركم أن تذبحوا بقرة. بێگومان خوا فەرمانتان پێ دەکات مانگایەک سەر ببڕن. پێغەمبەر موسا عەلەیهی السەلام دەڵێ مانگا سەر ببڕن. دەڵێن چۆن بێ؟ دوایی دەڵێن ئەدی ڕەنجی چۆن بێ؟ اینجا دوایی ئیشی کرد بێ یان ئیشی نەکرد بێ، ئاوی کێشابی یان نەیکێشابی. هەموو جارێک کە پرسیار دەکەن زیاتر لەسەریان قورس دەبێ. ئەگەر پێشی هەر مانگایەکیان سەر ببڕی بایە تەواو دەبوو. دەڵێ لە هەموو مەنتیقەی ئەواندا یەک مانگا هەبوو لەو جۆرە کە هی پیرێژنێک بوو. دەڵێ ئەو پیرێژنەش گوتی من ئەو مانگایەتان نادەمێ بە نرخێکی زۆر نەبێ. دیارە ئەو جۆرە پرسیارانە کە زۆر هەڵی کۆڵین و وردبینەوە باش نییە. سێم پرسیارکردن لەبارەی مەسەلە قورس و ئاڵۆزەکان. هەندێک مەسەلەی قورس و ئاڵۆز هەن وەک مەتەڵوان. کەسێک ئەو پرسیارە لە مامۆستایەک لە زانایەک بکات، هەر بۆ ئەوەی بێ بیبەستێتەوە، هەر بۆ ئەوەی بێ عاسەی بکات، ئەوەش دروست نییە. چوارەم پرسیارکردن لەبارەی عیلەت و حیکمەتی عیبادەت. هەر شتێک کە خوا دایناوە وەک عیبادەت بێ حیکمەت نییە. خدا دەفەرمێ ڕۆژوو بگرن، دیارە حیکمەتی تێدایە. دەفەرمێ نوێژ بکەن، دەفەرمێ دوعا بکەن، دەفەرمێ زیکر بکەن، دەفەرمێ قوربانی سەر ببڕن. هەموو حیکمەتی هەیە، بەڵام زۆرجار خوای گەورە
حکمەتی بۆ ئێمە دەرناخات. بۆچی؟ بۆ ئەوەی مانای بەندایەتی لە ئێمە باشتر بێتە دی کاتێک بەو ئەرکانە هەڵدەسین بە پێچەوانەی هەرس و کەوتەکانە، بە پێچەوانەی ئەو حکم و ئەو یاسا و شەریعیانەیە کە پەیوەندیان بە هەرس و کەوتەکانەوە هەیە، مەگەر چۆن دەنا خودای پەروەردیگار ئاماژەی کردووە بە حیکمەتەکانیان. پێنجەم، پرسیارکردنێک کە ڕەخنەگرتن لە قورئان و سونەت بگەێنێ. ئەوەش قەدەغەیە. لەو بارەوەش ئەم شوێنەوارە هەیە. بە مالیک کوڕی ئەنەس گوترا پیاوێک شارەزای سونەتە، ئایا مناقەشە بکات لەسەر دەقەکانی سونەت؟ گوتی نا، با بڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوای کردووە یان ئاوای فەرمووە. ئەگەر لی وەرگیرا باشە، ئەگەر نا با بێدەنگ بێ. پێویست ناکە مناقەشە و مشت و مڕ بکات. شەشەم، پرسیارکردن لەبارەی ئاەتە متەشابیهەکانەوە، واتە ئەو ئاەتانەی کە چەند مانایەکی وەکچویان هەیە، مانایەکی ڕۆشنیان نییە، بەڵکو چەند مانایەک دەگەێنن، یاخود مانایەکەیان بۆ ئێمە زۆر ڕۆشن نییە، چونکە خوددا عەزە وەجەل بەخراپ باسی ئەو جۆرە پرسیارانەی کردووە. لەو بارەیەوە فەرمیەتی: فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله. آية حفل سورة آل عمران. واتا ئەوانەی دڵیان لادانی تێدایە بەدوای ئەوە دەکەون کە مانای وێکچووی هەیە چەند مانایەک هەڵدەگرێ بۆ ئاژاوە جێڕی و بۆ ئەوەی کە بە حیساب ماناکەی بزانن، کەواتە ئەوە شتێکی باش نییە. حوتەم، پرسیارکردن لەبارەی مشت و مڕی نێوان زانایانی پێشین سەلەف. لەو بارەشەوە ئەم شوێنەوارە هەیە. پرسیار لە عومەری کوڕی عەبدولعەزیز کرا دەربارەی سەفەین. عومەری کوڕی عەبدولعەزیز گوتی ئەو خوێنە کە ڕژاوە لەو جەنگەدا خوددا دەستی منی لێ پاراستووە. ئێستا حەز ناکەم زمانی خۆمی پێپیس بکەم، واتە حەز ناکەم بچمە نێو ئەو باس خواسانەوە. دەیەم، پرسیارکردنی عینادی و بەزاندن، واتە پرسیار بکرێ بۆ ئەوەی کە کەسی بەرامبەر دەستەوەستان بکەی و بیبەزێنی و بێ قسەی بکەی. و خودای پەروەردیگار لەم بارەیەوە دەفەرمێت: ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام. سورة البقرة آية 204. واتا لخلچی هەیە کە وەختێ باسی ژیانی دنیا دەکات قسەکەی سەرسامت دەکات، خواش بە شایەت دەگرێ و لەوەی کە لە دڵیدایە هەرچەندە درۆژ دەکات. ئینسانێکی زۆر مناقەشەکەر و زۆر نەسەلمێنەر و زۆر ئەهلی مجادلەیە. جا پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم دەفەرمێت: أبغض الرجال إلى الله الألد الخصيم. واتە بغزێنراوترینی پیاوان لای خوددا ئەوانن کە زۆر مناقەشە دەکەن، زۆر بەدوای شت دەکەون، جا نایسەلمێن و کەل لە ڕقن. هەندێک کەس هەیە کە شتێک باز بکرێ هەمیشە لای عەکسەکەی دەگرێ، بڵێ ماسپیە، دەڵێ ڕەشە، بڵێ ئەم زستانە باران زۆرە، دەڵێ نەخێر زۆر کەم باریوە. ئاوا هەمیشە پێی خۆشە لای عەکسی بگرێ. ئەو جۆرە کەسانە نەگونجاون لە نێو کۆمەڵگەدا، خەڵک کەیفی پێیان نایەت. بۆیە پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرموێ ئەوانەی خوای بەرز زۆر دەیان بغزێنێ ئەو زۆرە کەسانن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. نرمونيان با لا براتلدو. عن عائشة رضي الله عنها أن النبي صلى الله عليه وسلم قال لها: إن الله رفق يحب الرفق ويعطي على الرفق ما لا يعطي على العنف وما لا يعطي على ما سواه. واتا لعائشة وخدا لي رازي به جردراوتەوە کە پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم پێی فەرمووە: بەڕاستی خوددا نەرمونیانە و نەرمونیانیشی خۆش دەوێ و ئەو پاداشتەی لەسەر نەرمونیانی دەیبەخشێ لەسەر توندی نایبەخشێ و لەسەر غەیری ویش نایبەخشێ. ڕوونکردنەوە: یەکەم، نەرمونیانی یەکێکە لە سیفەتەکانی خودای بەرز و بێوێنە، وەک دەفەرموێت: إن الله غفور حليم. سورة البقرة آية 235. تۆش هەوڵ بدە
بەپێی توانە لە قەدەر خۆت ئەو سیفەتە لە خۆتدا بەرجەستە بکەی. دووهەم، نەرمونیانی هۆی کەم هەڵەکردنتە، چونکە کەسی نەرمونیان زۆر زوو بڕیار نادات. سێم، گەر نەرمونیانی لای خەڵک جوانی، چونکە ئەو سیفەتە لە هەر کەسێکدا هەبێ حتمەن جوانی دەکات، وەک پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم فەرموویەتی: بەڕاستی نەرمونیانی لە هەر شتێکدا هەبێ جوانی دەکات و لە هەر شتێکدا نەبێ ئیلا ناشیرنی دەکات. چارەم، نەرمونیانی خۆماندووکردنی دەوێ و خۆڕاهێنانی دەوێ، شتێک نییە بچی بیکڕی یا بیپۆشی، وەک پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم فەرموویەتی: إنما العلم بالتعلم وإنما الحلم بالتحلم ومن يتحرى الخير يعطه ومن يتق الشر يوقه. واتە بەدەستهێنانی زانستنیا بۆ خۆ فێرکردن دەبێ و نەرمونیانیش بە خۆڕاهێنان دەبێ لەسەر نەرمونیانی، و هەر کەسێک بە دوای چاکە بگەڕێ چاکەی پێدەدرێ، هەر کەسێکیش خۆی لە خراپە بپارێزێ دەپارێزرێ. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. ببزيبة لا براتلوسار. عن عبد الله بن عمر رضي الله عنهما قال رسول الله صلى الله عليه وسلم: الراحمون يرحمهم الرحمن، ارحموا أهل الأرض يرحمكم من في السماء. واتا عبد الله كري عمر خدا لي رازي بيدالي پێغەمبەری پێشەوا صلى الله عليه وسلم فەرموویەتی: ئەو کەسانەی بەزەییان دێتەوە بە یەکدی، خدا بەزەیی پێیان دادێتەوە. ئێوە بەزەییتان بێتەوە بە خەڵکی سەرزەوی، ئەوەی کە لە ئاسمانە بەزەی پێتان دادێتەوە. ڕوونکردنەوە. یەکەم، ئەو سیفەتە زۆر خۆشەویستە لە لای خوددا، چونکە لە سەرەتای سوڕەتەکان تەنیا خۆی بەو سیفەتە بەرزە پێناسە کردووە و فەرموویەتی: بسم الله الرحمن الرحیم. دووهەم، هەوڵ بدە ببە خاوەن ئەو سیفەتە، چونکە سیفەتی پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم بە بەڵگەی ئەوەی کە خودای زانا و شارەزا بەو سیفەتە وەسفی کردووە و فەرموویەتی: وما أرسلناك إلا رحمة للعالمين. آية 107 لسورة الأنبياء. واتا أي محمد صلى الله عليه وسلم تۆمان نەناردووە مەگەر ڕەحمەت و بەزەییەکی بۆ هەموو جیهانیان. سێەم، بەرامبەر هەموو شتێک بە بەزەیی بە، جا مرۆڤ بێ، ئاژەڵ بێ، مێرولە بێ، درەخت بێ، هەتا دوایی. چارەم، ئەوە سیفەتێکی زۆر بەرزی ئەهلی ئیمانە. پێغەمبەری پێشەوا صلى الله عليه وسلم دەربارەی سیفەتی ئیمانداران دەفەرمێت: مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعي له سائر الجسد بالسهر والحمى. واتا وێنەی ئیماندار لە یەکدی، خۆشویستن و بەبەزەی و بە یەکدی هاتنەوەیان و پەرۆشیان بۆ یەکدی وەک یەک جەستن. ئەگەر ئەندامێکی ناساغ بوو، ئەوە هەموو جەستەکە بە شەو نخوونی و تا لێ هاتن بەشداری دەکات. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. دڵ و دەروونت پاک بێ. لا پەڕاتل و شەش. عن النعمان بن بشير رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: ألا إن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. واتا نعمان كري بشير خوالي رازي بيدالي پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم فەرموویەتی: ئاگدار بن لە جەستەدا پارچەیەک هەیە، ئەگەر چاک بوو جەستە هەمووی چاک دەبێ و ئەگەر خراپ بوو جەستە هەمووی خراپ دەبێ، ئەویش دڵە. ڕوونکردنەوە. یەکەم، دڵت پاک بکەوە لە حەسوودی و ڕق لێبوونەوەی مسلمانان، چونکە ئەو سیفەتانە نەهی لێکراوە. ئەوە تا پێغەمبەری پێشەوا صلى الله عليه وسلم فەرموویەتی: لا تحاسدوا ولا تناجسوا ولا تباغضوا ولا تدابروا وكونوا عباد الله إخوانا. واتا حسودي بيكدي مبن، مزاداني مكن،
یەکێک بڕێک پارەی زۆر بە کاڵایەک بدە و نیەتی کڕینی نەبێ، بەڵام بیەوێ خەڵکی دی ئەو پارەی پێ بدەن، ڕقتان لە یەکدی نەبێتەوە، پەیوەندی لەگەڵ یەکدی مەپچڕێنن، بەڵکو ببنە بەندەی خوا و برای یەکدی. دووهەم، دڵت بپارێزە لە گومانی خراپ بردن بە خەڵک، چونکە پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: ئیاکم والظن فإن الظن أكذب الحديث. واتە داواتان لێ دەکەم خۆتان دوور بگرن لە گومانی خراپ بردن بە خەڵک، لەبەر ئەوەی گومانی خراپ گەورەترین درۆیە. سێم، بۆ ئەوەی ئیمانێکی تەواوت هەبێ دەبێت دڵێکی ڕاستگۆت هەبێ، بۆ ئەوەی دڵشت ڕاستگۆ بێ دەبێت زمانێکی ڕاستگۆت هەبێ، وەک پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم دەفەرمێت: لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه، ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه. چارەم، لە فەرموودەیەکدا هاتووە کە ئیمام ئەحمەد دەجێڕێتەوە دەڵێ: سێ ڕۆژان لەسەر یەکدی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: ئێستا کەسێک دێتە ژوورەوە بەهەشتیە، هەر سێجار عەبدوڵڵای بن جەریر دێتە ژوور، دوای عەبدوڵڵای کوڕی عەمر خدا لێ ڕازی بێ، زۆر تامەزرۆ دەبێ بزانێ بە چ کردەوەیەک بۆتە خاوەنی ئەو پلەیە. سێ ڕۆژان دەچێتە ماڵێ و دەمێنێتەوە تەماشا دەکات، هیچ کردەوەیەکی وای نییە. دوای کە باسی هەواڵەکەی بۆ دەکات و عەبدوڵڵای بن جەریر دەڵێ: من یەک شتم هەیە، ئەویش ئەوەیە خەڵک دەبورم و دڵم حەسوودی و ڕق و چینەی تێدا نییە بەرامبەر هیچ مسڵمانێک، کەواتە بەس دڵ و دەروونمان پاک بکەینەوە، چونکە بەهەشتمان زۆر ئاسانە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. خاوەن شەرم و شکۆبە لاپەڕا 49. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: الإيمان 70 شعبة والحياء شعبة من الإيمان. واتا أبو هريرة خدا لي رازي بيطلي بيغمبري خدا صلى الله عليه وسلم فرميتي: إيمان حفتا وأون دا بشي وشرم وحياء بشيك لإيمان. رون كرنوا يكم خدا لها مكس شايستر الشرمي لي بكي، وك بيغمبري خدا صلى الله عليه وسلم دفرميت: فالله أحق أن يستحيا منه من الناس. واتا خدا شايستر لبيشترو كشرمي لي بكري ولخرشي. دوهم، نابي شرم كردن والم سلمانان بكات داواي بدستيناني زانياري نكات. قتادة رحمتي خوالي بيدالي: لا يتعلم العلم مستحي ولا مستكبر. واتا دو کەس فێری زانست و زانیاری نابن، کەسی شەرمن، کەسی خۆ بە گەورە زان و لە خۆبایی. سێم، شاعیر دەڵێ: من كساه الحياء ثوبه خفي على الناس عيبه. واتا ئەوەی بە پۆشاکی حیا بپۆشتێ لەبەر چاوی خەڵک عیبی دەپۆشتێ. بۆیە هەموو پێغەمبەران بە خەڵکی دەوروبەری خۆیان فەرمووە: إذا لم تستحي فاصنع ما شئت. واتا ئەگەر شەرم و حەیات نەبوو ئیدی چی دەتەوێ بیکە. جامە بەس لەم فەرموودە ئەوە نییە کە تۆ ڕێگە پێدراوی چیت حەز دەیە بیکەی، بەڵکو ئەوە ترساندنە بە سزای دنیا و دواڕۆژ. یانی پێغەمبەران تەکیدیان لەسەر ئەوە کردوتەوە ئەگەر شەرم و حەیات نەبوو ئیدی شتێک نامێنێتەوە بیجێڕێتەوە لە گوناح و سەرپێچکردنی خودای بەرز. زانا و دانایان گوتیانە: هەر کەسێک کە بێ شەرم و بێ حەیایە ئەوە مردووە لە دنیا، لە دواڕۆژیش زۆر شەکەت و شەرمەزارە. چارەم، سێ جۆرە شەرم و حەیاکردن هەیە. ئەلیف، شەرمکردن لە خوددا کە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لەم بارەیەوە فەرموویەتی: فالله أحق أن يستحيا منه من الناس. واتا خدا شایستەترە و لە پێشترە کە شەرمی لێ بکرێ لە خەڵکی بە و بە پێچەوانەوە. جاری وا هەیە پەروەردیگار شەرم دەکات لە بەندەیەکی خۆی ئەگەر داوای شتێکی لێ بکات وەڵامی نەداتەوە. وەک پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم دەفەرمێت: إن الله تعالى حي كريم يستحي إذا رفع الرجل إليه يديه أن يردهما صفرا خائبتين. واتا بێگومان خدای بەرز بە شەرم و بەڕێزە،
شەرم دەکات ئەگەر پیاوێک دەستەکانی بەرز بکاتەوە و لێی بپاڕێتەوە و ڕەتی بکاتەوە و بە بەتاڵی واتە حتمەن خوددا وەڵامی دەداتەوە. جیم شەرمکردنی فریشتەکان. چاری وهەیە ئیماندار بەهۆی خاوەن شەرم و حەیاکەی دەگاتە ئاستێک فریشتەکانی خوددا شەرمی لێ دەکەن، وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەربارەی عوثمانی کوڕی عەفان خوددا لێی ڕازی بێ دەڵێ: عوثمان حەی تەستەحی منه المەلائکە. واتە عوثمان پیاوێکی بە شەرم و حەیایە، فریشتەکان شەرمی لێ دەکەن. دال شەرمکردن لە کەسی ڕێزدار و خاوەن شەرم و حەیا. خودی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم شەرمی لە عوثمانی کوڕی عەفان کردووە، خوددا لێی ڕازی بێ. کاتێکیش پرسیاری لێکرا بۆچی شەرمی لێ دەکەی؟ فەرمووی: ئەلا ئەستەحی ممن تەستەحی منه المەلائکە. واتە ئایا شەرمێ لە کەسێک نەکەم کە فریشتەکان شەرمی لێ دەکەن؟ پێنجەم شەرم و حەیاکردن لە خودی خۆت. کاتێک بەتەنیای وێنەیەک دێنمەوە کە لە خەیاڵیش زۆر دوورە، بەڵام ئەوە زانایانی ئیسلامن، حەقیقەتمان وا پیشان دەدەن، بە خەیاڵیش قبوڵمان نەبێ. محەممەدی کوڕی سیرین دەڵێ: من کە لە خەودا ئافرەتێک دەبینم، دەزانم ئەوە مەحرەم و حەڵالی من نییە، یەکسەر چاوم لێیلا دەدەم، تەماشای ناکەم. جا ئیبن العەرەبی یەکێکە لە زانایانی ئیسلام دەڵێ: هەندێک لە زانایان گوتیانە خۆزگە لەو کاتەی کە بە ئاگام عەقڵم وەک عەقڵی ئیبن سیرین بوایە کاتێک کە لە خەودایە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سپاس گوزار بە لاپەڕە 53. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من لم يشكر الناس لم يشكر الله عز وجل. واتا أبو هريرة خدا لي رازي بيدلي پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرميتي: هر کەسێک سوپاسی خەڵک نەکات کە چاکەیان لەگەڵ کردووە، سوپاسی خوای زاڵی پایەداریش ناکات. ڕوونکردنەوە. یەکەم، خدای پەروەردیگار لە قورئانی بەرز و بەپێز باسی سوپاسگوزاری بەندەکانی دەکات بەرامبەر بەو نیعمەتانەی کە لەگەڵی کردوون، بەگلەی و سەرزەنشتە و دەفەرمێ: وقلیل من عبادی الشکور. سوڕەتی سەبە ئایەتی 13. واتە ژمارەیەکی زۆر کەم لە بەندەکانم سوپاسگوزارن، کەواتە زۆربەیان سفڵن. لە سوڕەتی العادیاتدا دەفەرمێت: إن الإنسان لربه لكنود. جا حەسەنی بەسڕایی لە تەفسیری ئەو ئایەتە گوتوویەتی: مەبەستی خوددا ئەو کەسەیە بەڵاو تاقیکردنەوەکان دەژمێری و چاکە و نیعمەتەکانی خوش لەبیر دەکات، بەڵام مسڵمان دەبێ بە وەفا و سوپاسگوزار بێ بەرامبەر بەو هەموو چاکانەی خودای پەروەردیگار، چونکە خوددا فەرمیەتی: فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. سورة البقرة آية 152. واتا یادم بکەن یادتان دەکەم، سوپاس گوزاریم بکەن، سپڵەی بەرامبەر مەکەن. دووهەم، لەبیر نەکەی زۆر سوپاسی ئەو کەسە بکە کە چاکەیان لەگەڵ کردووی. ئەگەر دەتەوێ بە باشترین شێوە پاداشتی ئەو کەسە بدەیەوە، ئەوە چاکەی لەگەڵ کردووی، پێی بڵێ جەزاکە الله خەیڕە. بەڵام گومان لەوە نییە کە هەموو کەسێک شتێک لە پێشتر خدای پەروەردیگارە کە سوپاسی بکرێ. لەسەر سوپاسکردن پاداشتت زیاد دەکات، گەر سوپاسی نەکەی ڕەنگە سزات بدات، وەک دەفەرمێت: وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. آية حفل لسورة إبراهيم. واتا بڕیار و بەڵێنی داوە سوێن بەخوا ئەگەر سوپاس گوزار و شکرانە بژێر بن، ڕزق و ڕۆزی و ناز و نیعمەتتان بۆ زیاد دەکەم، بەڵام ئەگەر سوپاس گوزاریم نەکەن، ئەوە سزا و ئازارم زۆر تند و بە ئێش دەبێ. سێم، ئەوەی منەتی بە چاکەی کەم نەبێ، منەتی بە چاکەی زۆریش نییە، وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمیەتی: من لا يشكر القليل لا يشكر الكثير. واتە هەر کەسێک سوپاسگوزاری لەسەر شتی کەم نەکات، سوپاسگوزاری لەسەر شتی زۆریش ناکات. بۆیە تۆ لەسەر چاکەی زۆر بچووکیش زۆر سوپاسی خاوەن چاکەکە بکە. چارەم، چۆن سوپاسگوزاری نیعمەت دەکرێ؟ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمیەتی:
التحدث بنعمة الله شكر وتركها كفر. واتا باسکردنی نعمەتی خوددا سوپاس گوزاری کردنیەتی و باس نەکردنی کوفر و سپڵەییە بەرامبەر ئەو نیعمەتە. بۆیەوە باشە لە دڵی خۆت ئەوە بە نیعمەت بزانی و بەزاریش باسی بکەی و هەوڵش بدەی لە ڕەزامەندی خوددا بەکاری بێنی. زانایان گوتیانە بە چار شێوە سوپاسی چاکە و نیعمەت دەکرێ. یەکەم بەزار و زمان سوپاسی خوا بکات، یا کەسێک چاکەیەکی لەگەڵ کردووە ڕاستەوخۆ سوپاسی بکات. دووەم بڕوای تەواوی هەبێ کە ئەو چاکەیە یان ئەو نیعمەتە لەلایەن خواوە بۆی هاتووە. سێەم چاکە و نیعمەت بەکار نەهێنێ بۆ سەرپێچیکردنی خودای گەورە، بەڵکو گوێڕایەلی و فەرمانی خودای پێ بکات. چارەم چاکە و فەزلی خوا لەسەر خۆی ببینێ و بزانێ ئەوە خوا بەخشندەی و سەخاوەتی خۆی ئەو چاکەی لەگەڵ کردووە. ئەمە شوای لێ دەکات کە سفلە نەبێ، شەرم و حەیای هەبێ بەرامبەر خوددا و سەرپێچی نەکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سادە و خۆ بەکەم گربە. لاپەڕە 57. عن أبي هريرة رضي الله عن رسول الله صلى الله عليه وسلم قال: ما نقصت صدقة من مال وما زاد الله عبدا بعفو إلا عز، وما تواضع أحد لله إلا رفعه الله. واتا أبو هريرة خدا لي رازي بيدالي پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرميتي بخير صدقة كردن مال كم ناكات و بەندەش بە چاوپۆشی لێبوردەیی خوددا عیزەتی زیاد دەکات و هەر یەکێک لەبەر خوددا خۆی بەکەم بگرێ خاچی بێ مسۆگەر خوددا بەرزی دەکاتەوە. ڕوونکردنەوە. یەکەم خودای خاوەندە سەڵاتی ڕەها فەرمانی پێکردووین سادە و خۆ بەکەم گربین و هەڕەشەشی لێکردوین کە متەکەبیر و خۆ بەزلگر نەبین. و فەرموویەتی سأصرف عن آياتي الذين يتكبرون في الأرض بغير الحق. آياتي 146 لسورة الأعراف. واتا ئەوانەی لەسەر زەوی خۆیان بە گەورە دەزانن فیز و کەشخە دەکەن، ئەوە لەمە دوا ڕووی دڵیان لا دەدەم لە تێگەیشتن و بیرکردنەوەیان لە ئاەتەکانی قورئان. کەواتە بەڵێنەکە و خوددا داوێتی کەسی خۆ بە گەورەزان ناتوانێ وەک پێویست لە ئاەتەکانی قورئان بگات. هەروەها خوددا دەربارەی خۆ بە گەورەزانان و فیزکەرانی سەرزەوی و لە ڕۆژی دوایی دەفەرمێ: ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين. آية 76 لسورة غافر. واتا بڕۆنە نێو دەرگاکانی دۆزەخەوە تێیدا بمێنێنەوە بە هەمیشەیی کە خراپترین شوێنە بۆ ئەوانەی کە کەشخە و فیز دەکەن خۆیان بە گەورە دەزانن. دووەم خۆ بە کەمگرتن بەرامبەر خوا مانای ملکەتی بۆ فەرمانی خوددا دەگەێنێ و حکمت و دانایش بە خاوەنەکەی دەبەخشێ. ئیمامی غەزالی لە کتێبە ناودارەکەی خۆی دەڵێ: سئل سليمان عن السيئة التي لا تنفع معها حسنة فقال الكبر. واتا پرسیار کرا لە سولەیمان کە یەکێکە لە پیاو چاکان دەربارەی خراپەیەک کە هیچ سوودێکی لەگەڵ نەبێ، گوتی خۆ بە گەورەزانین هیچ شتێک کە لە خاوەنەکەی زیاد ناکات هیچ سوودێکیشی نابێ. سێم هەمیشە خوددا خۆ بە گەورەزانان تووشی زەلیلی دەکات. دەڵێن ڕۆژێک پیاوێکی خۆ بە گەورەزان زۆر مەدحی خۆی دەکات و دەڵێت من هەرگیز شتم لەبیر ناچێ، دوایی کە دەوێت بڕوات دەڵێتە خزمەتکارەکەی ئەو نعلانم بۆ بێنە. خزمەتکارەکەش پێی دەڵێت گەورم نعلەکان وا لە پێتن. جا ئیبن القەیم قسەیەکی زۆر جوان نەقڵ دەکات و دەڵێت پرسیار کرا لە فوضەیلی کوڕی عیاز دەربارەی تەواضوع، گوتی ملکەز بوون وەرگرتنی ئەو حەقەیە جا لە هەر کەسێک بێ، ئەگەر لە منداڵێکی بیست وەری بگرێ و ئەگەر لە نەزانترینی خەڵکی بیست وەری بگرێ. چارەم خۆ بە کەمگرتن بەرامبەر بە خەڵک دەبێت لەبەر خوای بەرز بێ، نەک لەبەر خودی ئەو کەسە کە ئەویش وەک تۆ بەندەیەکە و دروستکراوێکی خوایە بۆ هەر کەس کە سیفەتی تەواضوع و بە تەواوەتی لە خۆی بەرجەستە بکات و پێگەیەکی بەرزی لە لای خوددا دەبێ و لە لای خەڵک خۆشەویست دەبێ و خەڵک لە دەوری کۆ دەبنەوە، سەرنجام بەزەی خوددا دەیگرێتەوە بەهەشتی خواش چاوەڕێی دەکات، خۆی بۆ دەڕازێنێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.
راستكوبا لا براشيست. عن عبد الله رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة، وما يزال الرجل يصدق ويتحرى الصدق حتى يكتب عند الله صديقا. واتا عبد الله خدا لێ رازی بێ دەڵێ: پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم فەرمووی: داواتان لێ دەکەم ڕاستگۆ بن. بێگومان ڕاستگۆیی ڕێنماییە بۆ هەموو کردار و گفتارێکی چاکە، و چاکەش ڕێنماییە بۆ بەهەشت، و پیاوی وا هەیە هێندە ڕاستگۆیە و عەوداڵی ڕاستیە هەتا لە لای خوددا ناوی بە ڕاستگۆ دەنووسرێ. ڕوونکردنەوە: یەکەم، هەر کەسێ لەگەڵ خوددا ڕاستگۆ بێ لەگەڵ خەڵکیش ڕاستگۆ دەبێ. شێخ عەبدولقادری گەیلانی دەڵێ: لە مەککە بەڕێکەوتم بچمە بەغدا بۆ بەدەستێنانی زانیاری. دایکم چلی دامێ و بەڵێنیشی لێ وەرگرتم هەرگیز درۆ نەکەم. کاتێک گەیشتینە شوێنێک کە پێی دەگوترا هەمەدان، هەندێک دز و ڕێگر ڕێیان پێگرتین. یەکێکیان دەگەڕاو دەیگوت: چیت پێیە؟ هەرچی پێی بە لی دەستان. کە گەیشتنە من وتی: چیت پێیە؟ گوتم چل. وای زانی گاڵتەی پێ دەکەم وازی لێهێنا. پیاوەکی دیکە منی بینی و هات گوتی: چیت پێیە؟ هەواڵم پێدا منی بردە لای گەورەکەیان و ئەویش پرسیاری لێکردم بە هەمان شێوە وەڵامم دایەوە. گەورەکەیان پێی گوتم: چ شتێک وای لێ کردووی ئەوەندە بەڕاستی قسام بکەی؟ گوتم: بەڵێنم بەدایکم داوە درۆ نەکەم، بۆیە زۆر دەترسم ئەو بەڵێنەی بەدایکم داوە بیشتێنم. گەورەی دزەکان هاواری کرد و گریا. گوتی: تۆ دەترسی ئەو بەڵێنەی بەدایکت داوە بیشتێنی، کەچی من ناترسم لەو بەڵێنەی بەخوام داوە کە نابێ سەرپێچی بکەم. پاشان فەرمانی کرد و گوتی: کەلوپەلەکانیان بدەنەوە و منیش لەسەر دەستی تۆ بەم کرد و گەڕامەوە بۆ لای خوددا. ئەوانەی لەگەڵی بوون گوتیان: تۆ گەورەی ئێمە بووی لە ڕێگری و کاری خراپە، ئەمڕۆ لەو تۆبەکردنەشت دەبێ هەر گەورەمان بی. بۆیە هەمویان تۆبەیان کرد و بەهۆی بەرەکەتی ڕاستگۆیی. دووهەم، مرۆڤی ڕاستگۆ لە دنیادا بەرهەمی ڕاستگۆیی پێشان دەدات. وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمیەتی: من سأل الله الشهادة بصدق بلغه الله منازل الشهداء وإن مات على فراشي. واتا هەر کەسێک ڕاستگۆیانە لە ناخی دڵیەوە داوای شەهید بوون بکات لە خوددا، ئەوە خوددا بە پلەی شەهیدانی دەگەیەنێ ئەگەر لەسەر بەڕەکەشی لە نێو ماڵی خۆی وەفات بکات. سێهەم، ئەگەر ئیماندارێکی تەواوی دەتەوێت بە ڕاستگۆیی گوێڕایەلی فەرمانەکانی خوددا بکەی، برادەرایەتی لەگەڵ ڕاستگۆیاندا بکە، چونکە خوددا فەرمانی پێکردووی فەرموویەتی: يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. سورة التوبة آية 119. واتا أي أواني إيمانتان هناوە پارێز لە خوددا بکەن لەگەڵ ڕاستگۆیان بن. چارەم، ڕاستگۆییت لە ژیانی دنیا هۆکاری بەدەستێنانی متمانەی خەڵک و بەرەکەتی ژیانی دنیاییە. وجدانت ئاسوودەیە، بەرەکەت دەکەوێتە ڕۆزیت، وەگومان لەوە نییە کە ڕاستگۆیی هۆی ڕزگار بوونە. دەجێڕنەوە کەسێکی هەڵات و دەسێتە لای پیا و چاچێک تا لە پەنای خۆی بیشارێتەوە لەو کەسانەی بەدواوەین، دەڵێ خێرت دەکاتێ لە لای خۆت پەنام بدە. ئەویش دەڵێ باشە، بۆ خۆت لەژێر ئەم تەختە بخەوە. کە ئەوان بەدوای دەگەڕێن و دێن و پرسیار لێ دەکەن کەسێکی وات نەبینیوە، ئەویش دەڵێ وا لەژێر ئەم تەختە نووسووە. ئەوانیش وا دەزانن گاڵتەیان پێدەکات و دەڕۆن و جێی دێڵن. بەهۆی بەرەکەتی ڕاستی قسەکەی ئەوەوە کەسەکە ڕزگاری دەبێت. ئینجا بێگومان ڕاستگۆیی لە دوا ڕۆژیش پاداشتێکی یەکجار مەزنی بۆی هەیە کە بریتە لە بەهەشتی نەبراوە، وەک خودای بەخشەر دەفەرمێ: قال الله هذا يوم ينفع الصادقين صدقهم لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا رضي الله عنهم ورضوا عنه ذلك الفوز العظيم. آية 119 لسورة المائدة. واتا خدا لروجي دوایی وادە فەرمێ: ئەمە ڕۆژێکە ڕاستگۆیان ڕاستیەکان سوودیان پێدەگەێنێ و بەهەشتانێکیان بۆ هەیە، ڕووباریان بەژێردا دەڕۆن، بە هەمیشەی تێدا دەمێننەوە. خدا لەوان ڕازی بۆ و
ئەوانش لە خودای خۆیان ڕازین. ئەمەش گەورەترین بردنەوە و سەرکەوتنە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. آرامگر بە لاپەڕاشێ سوسار. عن ابن عمر رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم أعظم أجرا من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. واتا عبد الله كري عمر خدا لي رازي بيدله پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرميتي ئەو بڕوادارەی کە تێکەڵی خەڵکی دەبێ لەسەر ئەزیەت و ئازارەکانیشیان ئارام دەگرێ پاداشتی گەورەترە و زیاترە لەو بڕوادارەی کە تێکەڵی خەڵکی نابێ و بەرگەی ئەزیەت و ئازاریشیان ناگرێ. ڕوونکردنەوە یەکەم بۆ ئەوەی پێت بگوترێت ئیماندارێکی زۆر باشی دەبێ تێکەڵاوی خەڵک بی، و بۆ ئەوەی لە تێکەڵاوبوونی خەڵکیش سەرکەوتوو بی دەبێ خاوەنی ڕەوشتێکی زۆر بەرز بی. دووەم ئارامگرتن بەرامبەر ئازاری خەڵکی ئەگەر لە بەردینی خوددا بێ پاداشتێکی نەبڕاوی لەسرە. خودای گەورە دەفەرمێت: إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. آياتي دا سورة الزمر. واتا بەڕاستی تەنیا ئارامگران بێژمار پاداشتیان دەدرێتەوە. عەبدوڵڵای کوڕی مەسعود خدا لێ ڕازی بێ دەڵێ پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرمیەتی: إن من ورائكم زمان الصبر للمتمسك فيه أجر 50 شهيدا. فقال عمر: يا رسول الله منا أو منهم؟ قال: منكم. واتا بێگومان لە دوای ئێوە ڕۆژگاری ئارامگرتن هەیە، یعنی خراپە و ئاشوب هێندە زۆر دەبێ خەڵک دوور دەبن لە دینی خوددا، بۆیە زۆر پێویستیان بەوەیە ئارامیان لەسەر بگرن. جا هەر کەسێک لەو ڕۆژگار و زەمانەدا باش دەست بە دینەوە بگرێ ئەوە پاداشتی 50 شەهیدی هەیە. عومەری کوڕی خەتاب خدا لێ ڕازی بێ دەڵێ گوتی: ئەی پێغەمبەری پێشەوە پاداشتی 50 شەهید لە ئێمە یا لە خۆیان؟ فەرمووی: لە ئێوە. سێ جۆرە ئارامگرتن هەیە، ئەوانیش: ئەلیف الصبر على الطاعة، واتە ئارامگرتن لەسەر تاعەت و فەرمانبەری خوداکردن. بە الصبر عن المعصية، ئارامگرتن لەسەر گوناه نەکردن. جیم الصبر على المصيبة، واتە ئارامگری لە بەرامبەر بەڵاو تاقیکردنەوەکانی خوددا. ابن الجوزی بەسەر هاتێک دەجێڕێتەوە دەربارەی ئارامگرتن کە بەڕاستی جێی پەند لێوەرگرتنە. دەڵێ: سیلەی کوڕی ئەشیەم کە یەکێکە لە تابعین نانی دەخوارد. پیاوێک هاتە لای پێی گوت: براکەت مردووە. ئەویش دەڵێ: بێگومان زانیومە، دانیشە نانێ بخۆ. کابرا دەڵێ: هیچ کەس پێش من نەهاتووە پێت بڵێ چۆنت زانی؟ ئەویش دەڵێ: خودای بەرزی پایەدار لە قورئان فەرمیەتی: إنك ميت وإنهم ميتون. سورة الزمر آية 30. جاء ابن تيمية كتابێکی هەیە بەناوی الفرقان بين أولياء الرحمن وأولياء الشيطان دەربارەی کەرامەتی ئەو پیاوە بەڕێزە دەڵێ: سیلەی کوڕی ئەشیەم لە تاریکایی شەودا نوێژی دەکرد. شێرێک هاتە لای، کاتێک سەلامی دایەوە ڕووی کردە شێرەکە و گوتی: داوای ڕزق و ڕۆزی و خواردن لە شوێنێکی تر بکە جگە لێرە. شێرەکەش یەکسەر ڕووی وەرگێڕا و ڕۆی. سێەم هەندێک وتەی پیاوچاکان دەربارەی ئارامگرتن. عەلی کوڕی ئەبی تاڵیب خدا لێ ڕازی بێ دەڵێ: ئاگادار بن ئارامگرتن بۆ ئیمان لە شوێنی سەرە بۆ جەستە. ئەگەر سەر بپەڕێندرێ و جیا بکرێتەوە لە جەستەی مرۆڤ، جەستە وشک دەبێتەوە. دوایی دەنجی بەرز کردەوە گوتی: ئاگادار بن ئیمانی تەواو نییە ئەو کەسەی ئارامگر نییە. هەروەها دەڵێ: ئەی مرۆڤ، ئەگەر ئارام بگری ئەوە هەرچی بۆت نووسراوە بەسرت دێ و بەهۆی ئارامگرتنت پاداشتت هەیە، و ئەگەر ئارام نەگری پرتە و بۆڵە بکەی ئەوە ئەوەی نووسراوە هەر بەسرت دێ، بەهۆی ئەو ناشکوریەوە گوناهت بۆ دەنووسرێ. عەبدوڵڵای کوڕی مەسعود دەڵێ: ئارامگرتن نیوەی ئیمانە، بڕوایەکی تەواویش هەموو ئیمانە. قەتادە ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لە تەفسیری ئەو ئاەتەی کە خودای گەورە دەفەرمێت:
إن في ذلك لآيات لكل صبار شكور. آية 5 لسورة إبراهيم دەڵێ باشترین بەندە ئەو کەسەیە کاتێ خوددا تاقی دەکاتەوە ئارامگرە و کاتێ خوددا شتێکی پێدەبەخشێ سوپاس گوزارە. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ تەماشام کردووە و بینیومە خودای گەورە لە قورئاندا لە 90 شوێندا باسی ئارامگرتنی کردووە. ئەمەش گەورەی و گرنگی پلەی ئارامگرتن دەگەیەنێ. سولەیمانی کوڕی قاسم ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ كل عمل يعرف ثوابه إلا الصبر. قال تعالى إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. آية دل سورة الزمر. واتا همو کردەوەیەک پاداشتەکەی دیارە و زاندراوە جگە لە ئارامگرتن، چونکە خوددا فەرموویەتی بێگومان خوددا پاداشتی ئارامگران بە بێژمار دەداتەوە. چارەم خوددا ئارامگرانی خۆش دەوێ وەک فەرموویەتی والله يحب الصابرين. آية 146 لسورة آل عمران. ئەگەر حەز دەکەی خوددا خۆشتی بوێ ئارامگر بە لەسەر ئەو شتانەی پێویستە ئارامیان لەسەر بگری. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. توڕەیت قودەوە لاپەڕە 69. عن معاذ بن أنس رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال من كظم غيظا وهو يقدر على أن ينفذ دعاه الله على رؤوس الخلائق يوم القيامة حتى يخيره في أي الحور شاء. واتا معاذ كري أنس خدا لي رازي بيدله بيغمبري بيشوا صلى الله عليه وسلم فرميتي هەر کەسێک تووڕەی خۆی قوت داتەوە دەری نەبڕێ لە کاتێکدا بشتوانێ دەری ببڕێ و چی بوێ بیکات ئەوە لە ڕۆژی قیامەتدا لە نێو هەموو دروستکراوەکان خوددا بانگی دەکا و سەرپشتی دەکا تا بە ئارەزوی خۆی کام حۆری بیەوێ و هەڵی بژێرێ بۆ خۆی. ڕوونکردنەوە خودای کاربەچێ مرۆڤی وا دروست کردووە لە هەندێک کات و حاڵەتدا تووڕە دەبێ. بۆیە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ هەر کەسێک تووڕە بکرێ و پێویست بکات تووڕە بێ تووڕە نەبێ ئەوە گوێ درێژە و هەر کەسێک ڕازی بکرێ و ئەوە دەیوێ بۆی بکرێ ڕازی نەبێ ئەوە شەیطانە. کەسمان گومانمان لەوە نییە پێغەمبەری خوددا تووڕە بووە و خودای پەروەردیگاریش مەدحی ئەو کەسانەی نەکردووە تووڕە نابن بەڵکو مەدحی ئەو کەسانەی کردووە کە تووڕە دەبن تووڕە یەکەیان قوت دەدەنەوە وەک دەفەرمێت والكاظمين الغيظ. آية 134 لسورة آل عمران. واتا وقود درواني رقوتوري. دوهم آية پیغمبری خدا صلى الله عليه وسلم توربوا چۆن توربوا ولبرتي توربوا. بوڵامی ئەم پرسیارانە باگوێ لە دایکمان عائشە خان خدا لێ رازی بێ بگرین کە دەفەرمێت والله هەرگیز پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم لەبەر خودی خۆی تووڕە نەبووە و تۆڵەی نەسەندوتەوە مەگەر لەبەر ئەوەی سنوور و قەدەغەکراوەکانی شکێنرا بێ و تۆڵەی بۆ دینی خوددا سند بێتەوە. سێم هەمیشە برادەرایەتی لەگەڵ ئەو کەسانە بکە کە نەرمونیان و لەسەرخۆن و کەسانێکی گران و سەنگین زۆر بەکەمی تووڕە دەبن چونکە گومان لەوەدا نییە مرۆڤ لەگەڵ چێ هەڵسێ و دانیشێ کاریگەری لەسەری دەبێ. جا لەگەڵ کەسی باش برادەرێتیت کرد بێت کاریگەری باشیان لەسرت دەبێ. چارەم هەوڵ بدە خۆت ڕابێنی لەسەر نەرمونیانی. ئیمام غەزالی لە کتێبە ناودارەکەی دەڵێ اعلم أن الحلم أفضل من كظم الغيظ. واتە بزانە نەرمونیان بوون زۆر باشترە لە قوت دانەوەی تووڕەیی و پێی باشە هەمیشە ئەو دوعایە بکرێ اللهم أغنني بالعلم وزينني بالحلم وأكرمني بالتقوى وجملني بالعافية. واتا خدای دەوڵەمەندم بکەی بە زانست و زانیاری بەم ڕازێنیەوە بە نەرمونیانی ڕێزدارم بکەی بە پارێزگاری جوانم بکەی بە لێبردن و لێخۆشبوونی خۆت. جا سوفیانی کوڕی عوەینە دەڵێ مەبەست لە ڕستەی ئەکریمنی بالتەقوە ئەو ئاەتەیە کە خودای گەورە دەفەرمێت إن أكرمكم عند الله أتقاكم. سورة الحجرات آية 13. واتا
بێگومان بەڕێزترینتان لای خودای گەورە پارێزگارترینتانە. و ئەگەر دەتەوێت دوعای یەکەم و دووەمت بۆ قوبوڵ بێت، واتە اللهم ئاغنینی بالعلم وزەیەنی بالحلم، ئەوە دەبێ هەوڵ و کۆشش بکەی هەم بۆ بەدەستێنانی زانست و هەم خۆت ڕابێنی لەسەر نەرمونیانی، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی إنما العلم بالتعلم وإنما الحلم بالتحلم، واتە بەدەستهێنانی زانست تەنیا بەخۆ فێرکردن دەبێ و نەرمونیانیش بەخۆ ڕاهێنان دەبێ لەسەر نەرمونیانی. هۆکارەکانی قوددانەوەی تووڕەیی: یەکەم، پەناگرتن بە خودا لە شەیطانی نەفرین لێکراو. گوتنی ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم. دووەم، بێدەنگ بوون. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا غضب أحدكم فليسكت، واتە ئەگەر یەکێک لە ئێوە ڕقی هەڵسا و تووڕە بوو با بێدەنگ بێ و قسە نەکات. سێم، ئارام بوون. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لەم بارەیەوە فەرموویەتی ئەگەر یەکێک لە ئێوە ڕقی هەڵسا و تووڕە بوو بە پێوەش ڕاوەستا بوو با دابنیشێ، ئەگەر تووڕەیەکەی هەرما و لانەچۆ با ڕابکشێ و پاڵداتەوە. چارەم، بیرکردنەوەی لە مەدحی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کە فەرموویەتی ليس الشديد بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب، واتە بەهێزی و ئازایەتی لەوەدانیە کە ئینسان لە کاتی تووڕەبووندا دەموچاوی سوور هەڵگەڕێ و مووەکانی گرش بن قسەی ناشرین و ناڕێک بکات، بەڵکو بەهێزی و ئازایەتی لەوەیە کە ئینسان لە کاتی تووڕەبووندا نەفسی خۆی بگرێ و ئارام بگرێ، واتە هیچ هەڵس و کەوتێک نەکات، کوردار و گفتار نەکات کە خودای پەروەردیگار پێی ناخۆشە. پێنجم، قوددانەوەی تووڕەیی سیفەتی پارێزگارانە. خودای گەورە دەربارەی تەقواداران فەرموویەتی وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. آية 133 و 134 لسورة آل عمران. واتە خێرایی بکەن بەرەو لێبوردنێکی ناوازە لە پەروەردیگارتانەوە، بەهەشتێک کە پانیەکەی هێندەی ئاسمانەکان و زەویە بۆ پارێزگاران ئامادەکراوە، ئەوانەی کە لە کاتی خۆشی و سەغڵەتیدا ماڵ و سامانی خۆیان لە پێناوی خوددا دەبەخشن، وەقود دەرەوانی ڕق و تووڕەیی و چاوپۆشیکەران لە خەڵکی وە خوددا چاکەکارانی خۆش دەوێت. شەشەم، تێڕامان و سەرنجدانی کەسی تووڕەبوون لە خۆی لە کاتی تووڕەبووندا. ئەگەر ئەو کەسە تووڕە دەبێ بتوانێت لە کاتی تووڕەبوونەکەی سەیرێکی خۆی بکات لە ئاوێنە، بێگومان زۆر ڕقی لە شێوە و دیمەنی خۆی دەبێتەوە. ئەگەر دەبینی چەندە بە ناشرینی دەرکەوتۆ و نێچەوانی گرژ بووە، ڕەنجی سوور هەڵگەڕاوە و چاوەکانی زەق بوونەتەوە و هیچ هەڵس و کەوتێکی لە جێی خۆی نییە، تەنانەت وەک شێتێک دەردەکەوێت لەو کاتەدا زەحمەتە بتوانێ بەم شێوەی خۆی قوبوڵ بێ کە بەدڵنیاییوە لە ڕووی نێوڕۆک و ناخیەوە زۆر ناڕێکتر و ناشرینترە. جا ئایا دەبێ شەیطان چەند خۆشحاڵ بێ کە کەسێک حاڵی وابێ؟ هەفتەم، ئەگەر تۆ لەبەر خوددا تووڕەی خۆت کب بکەیتەوە، لە ڕۆژی دواییدا خوددا تووڕەی خۆی لەسەر تۆ کب دەکاتەوە، وەک لەم فەرمودەدا هاتووە. عن أنس بن مالك رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من كف غضبه كف الله عنه عذابه. واتە ئەنەسی کوڕی مالک خوددا لێ ڕازی بێ دەڵێ پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک تووڕەی خۆی قودداتەوە و دەری نەبڕێ، خودای پەروەردیگاریش سزای خۆی لەسەر دەگرێتەوە، واتە سزای نادات. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. دات فەروەربە لاپەڕە 75. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله الإمام العادل وشاب نشأ بعبادة الله ورجل قلبه معلق في المساجد ورجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه ورجل دعته امرأة ذات منصب وجمال
فقال: إني أخاف الله. ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم يمينه ما ينفق شماله. ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه. واتا أبو هريرة خدا لي رازي به دڵێ پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم فەرمیەتی: حەوت جۆرە کەس هەن خدا دەیان خاتە ژێر سێبەری خۆیەوە لەو ڕۆژەدا کە هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری وی، ئەوانیش پێشەوا و دەسەڵاتدارێکی دادگەر و گەنجێک کە گەنجێتیەکەی لە عیبادەتی خدا بەسەر بردبێ و پیاوێکیش کە دڵی پەیوەست بێت بە مزگەوتەوە و دوو پیاو لەبەر خدا یەکدیان خۆش بوێ و لەبەر خدا کۆ ببنەوە لەبەر خدا لە یەکدی جیاب بنەوە و پیاوێک ئافرەتێکی جوان و خاوەندە سەڵات بانکی بکات بۆ مەبەستی ئەنجامدانی کاری خراپ، ئەویش بڵێ من لە خدا دەترسم، و پیاوێک خێر و چاکە بکات بە جۆرێک کە لای ڕاستی نەزانێ لای چەپی چی بەخشیوە. لە جێڕانەوەی دیکە هاتووە لای چەپی نەزانێ لای ڕاستی چی بەخشیوە. و پیاوێک بە تەنیا بێ لە شوێنێکی چۆڵ ذیکر و یادی خدا بکات و فەرمێسک بە چاوەکانیدا بێتە خوارێ لە ترسی خدا. ڕوونکردنەوە: یەکەم، خدای پەروەردیگار لە قورئانی بەڕێز فەرمانی پێکردوین دادگەر بین. فەرموویەتی: وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. سورة النساء آية 58. واتا هەر کاتێک لە نێو خەڵکیدا دادوەریتان کرد بە دادگەری دادوەری بکەن، بۆ یەک کار بەدەست دەبێ دادگەر و دادپەروەر و بەڕەحم بێ لەگەڵ ئەوانەی ژێردەستین، ئەگەرنا ئەو دوعایە دەیگرێتەوە. پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم فەرمیەتی: ئەی خودایە، هەر کەسێک شتێکی لە ئیش و کاری ئومەتەکەم کەوتە دەست بەناحەق لەسەریان تون بوو، تۆش لەسەری تون بە، و هەر کەسێک شتێکی لە ئیش و کاری ئومەتەکەم کەوتە دەست لەگەڵیان نەرمونیان و میهرەبان بوو، تۆش لەگەڵی نەرمونیان و میهرەبان بە. دووەم، ئەنجامدانی دادوەری مەرج نییە تەنیا بە سەرۆک وڵات بکرێ، دەگونجێ تۆ باوچێک بی لە نێو منداڵەکانت، مامۆستا لە نێو قوتابیەکانت، ماڵێک بی لە نێو دراوسێکانت، برادەرێک بی لە نێو برادەرانت، هەتا دوایی دادوەری پێشان بدەی ببیە کەسێکی دادپەروەر. سێم، گەر دادگەر بووی خدا خۆشی دەوێ، چونکە خدا دادگەرانی خۆش دەوێ، وەک دەفەرمێت: إن الله يحب المقسطين. سورة المائدة آية 42. واتا بێگومان خدا دادگەرانی خۆش دەوێ. پێشەوا و گەورەی دادپەروەر پایە و پاداشتێکی زۆری هەیە، وەک پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم دەفەرمێت: بێگومان لە ڕێزگرتنی خدایە کە ڕێزی مسلمانێکی پیری موسپی بگرێ و ڕێزی کەسێک بگرێ کە هەڵگری قورئانە و لەبەریەتی و کاری پێدەکات و زێدەڕەوی تێدا ناکە و کەم تەرخەمیشی تێدا ناکات، و ڕێزی پێشەوا و دەسەڵاتدارێکی دادگەر بگرێ. چارەم، بە دادگەری دادوەری کردنت لە نێوان خەڵک هۆکاری شایەتیدانی بە حەقە لەلایەن خەڵکەوە بۆ تۆ. بێگومان شایەتیدانی مسلمان بۆ کەسێک بەڵگەیە لەسەر چاکەیەتی ئەو کەسە، وەک ڕۆژێک یەک لە هاوڵان دەڵێ: ئەی پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم، چۆن بزانم من کەسێکی باشم یا خراپ؟ پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم پێی فەرموو: ئەگەر گوێت لە دراوسێکەت بوو دایانگوت چاچی، ئەوە چاچیت، و ئەگەر گوێت لێیان بوو دایانگوت خراپی، ئەوە تۆ خراپی. کەواتە هەمیشە هەوڵ بدە خەڵک لێت ڕازی بێ، بە تایبەتی ئەوانەی لێت نزیکن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەرگری کار بە لە مسلمانان لا پەڕا 79. عن أبي درداء رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: من رد عن عرض أخيه بالغيب رد الله عن وجهه النار يوم القيامة. واتا أبو درداء خدا لي رازي بيدله پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم فەرمیەتی: هەر کەسێک پارێزگاری بکات لە ناموسی برای مسلمانی لە پاشەملا، ئەوە خدای پەروەردیگار لە ڕۆژی قیامەتدا ڕووی ئەو کەسە دەپارێزێ لە ئاگری دۆزەخ. ڕوونکردنەوە: یەکەم، خدای گەورە لە قورئانی پیرۆز ئیماندارانی بە برا پێناسە کردووە و ناساندوویەتی، وەک دەفەرمێت: إنما المؤمنون إخوة. سورة الحجرات آية دا. واتا بێگومان تەنیا بڕواداران بران، مرۆڤیش بە سروشتی خۆی ڕێگە نادات خەڵک باسی براکەی بە خراپە بکات، کەواتە هەرگیز ڕێگە مەدە
زەم و غەیبەتی برای مسڵمانت لەلا بکرێ. دووهەم، یەکێک لە سیفەتە هەرە جوانەکانی ئیماندار ئەوەیە چی بۆ خۆی پێخۆشە ئەوەشی بۆ براکەی پێخۆش بێ. چۆن حەز ناکات باسی خۆی بکرێ بە خراپە، دەبێ ئاواش پێی ناخۆش بێ باسی برای مسڵمانی بکرێ. ئەگەر وانە بوو ئەوە بەڵگەی ناتەواوی ئیمانەکەیەتی، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. واتە یەکێک لە ئێوە بە بڕوادار داناندرێ تاوەکو چی بۆ خۆی پێخۆشە بۆ برای مسڵمانیشی پێخۆش نەبێ. سێم، واجبە لەسەر مسڵمانان عیب و کەم و کورتی یەکدیدا پۆشن، پاساو بۆ یەکدی بێننەوە. بۆیە زانایانی پێشین گوتویانە بە دوای پاساو بیان و بگەڕێ بۆ براکەت 7 پاساوی بۆ بێنەوە. چارەم، بەرگریکردن هەر بەدەست نابێ، بۆیە کاتێ دەبیستی مسڵمانێک لە هەر شوێنێکی دنیا ستەمی لێ دەکرێ دوعای خێری بۆ بکە، داوای ڕزگاربوونی بۆ بکە، کە ئەوەش پاداشتی خۆی لەسەرە، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک لە ئێوە خراپەیەکی بینی با بەدەستی بیگۆڕێ و ڕێگری لێ بکە، ئەگەر نەیتوانی ئەوە با بە زار و زمان بیگۆڕێ، ڕێگە نەدات ئەو خراپە بکرێ، ئەگەر ئەوەشی نەتوانی ئەوە با بە دڵ پێی ناخۆش بێ و دوعای بۆ بکات بۆ گۆڕینی ئەو خراپەیە، ئەگەر ئەوەش نەکات با بە دڵ پێی ناخۆش بێ، ئەوە ئەو کەسە خاوەنی لاواسترین ئیمانە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. يارمتي دربة لا براشتاويك. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن الله في عون العبد ما كان العبد في عون أخيه. واتا أبو هريرة خدا لرازي بيدله بيغمبري خدا صلى الله عليه وسلم فرميتي: بردوام خدا ليارمتي داني بندي خويدايا هتا أو بنديا ليارمتي داني برايا كيدابي. ڕوونکردنەوە. یەکەم، خدای پەروەردیگار دەربارەی هاوکاریکردنی یەکدی فەرموویەتی: وتعاونوا على البر والتقوى. ئاەتی 2 لە سوڕەتی ئەلمائیدە. واتە هاوکاری یەکدی بکەن لەسەر چاکەکاری و پارێزگاری، کە دیارە مەبەست لە وشەی ئەلبیر بریتیە لە چاکەکردنی مرۆڤ لە نێوان خۆیان بە تایبەتی مسڵمانان، بەڵام ئەتەقوا بریتیە لە چاکەکاری و پارێزگاری لە نێوان بەندە و خدای پەروەردیگار. ئەو پارێزگاریەی لە گوێڕایەلیکردنی خودای باڵادەست بەرجەستە دەبێ. دووەم، دڵنیابە کاتێک کە تۆ یارمەتی کەسێک دەدەی خودای باڵادەست یارمەتیت دەدات. عەبدوڵڵای کوڕی عەباس خدا لە خۆی و باوکی ڕازی بێ دەربارەی چاکە و خراپەکردن لەگەڵ خەڵک گوتوویەتی: ئەو کەسەی خاوەنی چاکەیە ئەو بەرهەمانەی هەیە، دڵی پڕ نوڕ و ڕووناچی دەبێ، ڕوخسار و دەم و چاوی جوان دەبێ، جەستەی بەهێز دەبێ، کاری لە خۆ گەورەتری پێدەکرێ، بەرەکەت و فراوانی دەکەیتە ڕزق و ڕۆزی، دەچێتە نێودڵی خەڵکی و خەڵکی خۆشیان دەوێ. و ئەو کەسەی خاوەنی خراپەیە ئەوە ئەو بەرهەمانەی هەیە، دڵی تاریکی و تەڵخی دایدەگرێ، ڕوخسار و دەموچاوی ڕەش هەڵدەگەڕێ و ناشرین دەبێ، و خوێن سار دەبێ لە پێش چاوی خەڵکی، هەرچەندە بەڕواڵەت سپی و چاوشین و پرزەرد بێ، جەستەی بێهێز دەبێ، هەرچەندە قەد و قیافەی هەبێ، ناتوانی کاری گەورە بکات و تەمبەڵی دایدەگرێ، بەرەکەت و فراوانی لە ڕزق و ڕۆزی نامێنێ، لەلایەن خەڵک کەسێکی بێ ڕەزا دەبێ و خەڵک خۆشیانی ناوێ. سێم، هاوکاریکردنی برای مسڵمانی خۆت مەرج نییە هەر مادی بێ، دەگونجێ بە وشەی تعبیر بێ. بۆ نمونە کاتێک کێشەیەکی هەیە هەوڵ بدە لە سەری سوک بکەی، قسەی وای بۆ بکەی لە خەم و خەفەتی کەم بکەیەوە، کە خۆشی هەیە لەگەڵی بەشدار بە و ئەوەش هاوکاریە. بۆ چوونە شوێنێک پێویستی پێتە لەگەڵی بڕۆی یارمەتی بدە مادەم بۆ کاری چاکە. چارەم، ئەو کارەی بە 2 کەس و 3 کەس دەکرێ، بە 1 کەس ناکرێ، بۆیە دەبێ هەوڵ بدەین هاوکاری یەکدی بکەین و یەک ڕیز بین و پێکەوە پەیوەست بین، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئاوا فەرمانی پێکردوون و فەرموویەتی: ئیماندار بۆ ئیماندار وەک دیوار وایە، هەندێکی توند و پتەو دەکات. ڕاوی دەڵێ کە پێغەمبەری خوددا قسەکانی دەکرد صلی الله عليه وسلم، پەنجەی دەستە مبارەکانی خستە نێو یەکدی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات.
عيبي خلق دابوشا لا براش تاوتسار. عن ابن عباس رضي الله عنهما عن النبي صلى الله عليه وسلم: من ستر عورة أخيه المسلم ستر الله عورته يوم القيامة، ومن كشف عورة أخيه المسلم كشف الله عورته حتى يفضح بها في بيته. واتا عبد الله كري عباس خدا ليان رازي به دڵێ پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک کەم و کورتی و عیبی برای مسلمانی خۆی دابپۆشێ، خدای پەروەردیگار لە ڕۆژی قیامەت کەم و کورتی و عیبی ئەو دادەپۆشێ، و هەر کەسێکیش کەم و کورتی و عیبی برای مسلمانی خۆی ئاشکرا بکات بۆ خەڵکی، خدای پەروەردیگار کەم و کورتی و عیبی ئاشکرا دەکات هەتا ئابڕووی دەبات ئەگەر لە نێو ماڵەکەشیدا بێت. یەکەم، بیر بکەوە ئەگەر تۆ عیبی خەڵک ئاشکرا نەکەی و بیان پارێزی، عیبەکانت بەنهێنی و پەنایی دەمێنێتەوە لە ڕۆژی دوایی کە ڕۆژی ئاشکرابوونی عیبەکانە، وەک خودای گەورە دەفەرمێت: یەومە تُبلە السەرائیر. ئاەتی 9 لە سوورەتی ئەطاریق. بۆیە هەرگیز ڕێگەمەدە عەقڵت بکەوێتە ژێر کاریگەری نەفس و ئارەزوت باسی عیبی خەڵکی بکەی. دووهەم، لە جیاتی ئەوەی باسی عیبی خەڵک بکەی، بیر لە عیبەکانی خۆت بکەوە، دڵنیابە ناتوانی سەرژمێریان بکەی. بۆیە پێغەمبەری خۆدا صلى الله عليه وسلم بەسەر زەنەشت و گلەی لێکردنەوە فەرموویەتی: یەکێک لە ئێوە وردەخۆر یا پووشکە لە نێو چاوی براکەی دەبینێ، بەڵام تەختەداری نێو چاوی خۆی لەبیر کردووە و نایبینێ. واتە ئەو سیفەتتان نەبێ گوناهی بچووکی خەڵک بە گەورە ببین و گوناهی گەورەی خۆتان بە بچووک ببینن. سێم، هیچ کەس بە ناشیرنکردنی خەڵکی ناتوانێت خۆی جوان بکات، بەڵکو بە پێچەوانەوە ناشیرنیش دەبێ. چارەم، هەمیشە ئەو کەسانی عیبی خەڵک دادەپۆشن، خدا خۆشەویستیان دەخاتە نێو دڵی خەڵکی و دەیان کاتە جێی متمانەی خەڵکی بۆ ئەوەی نهێنیەکانی خۆیان لەلا باس بکەن. زمانت لە خراپە گوتن بگرەوە. لاپەڕە 86. عن عبد الله بن مسعود رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: أكثر خطايا ابن آدم في لسانه. واتا عبد الله كري مسعود دڵێ گوێم لێ بوو پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم دەیفەرموو: زۆربەی گوناه و هەڵەکانی وەچەی ئادەم بەهۆی زمانەکەیەتی. ڕوونکردنەوە. یەکەم، دەربارەی ڕەوشتی ئیماندار پێغەمبەری خۆدا صلى الله عليه وسلم فەرموویەتی: المسلم من سلم المسلمون من لسان ويده. واتە مسلمان ئەو کەسەیە مسلمانان لە زمان و دەستی سەلامەت و پارێزراو بن. دووهەم، هەموو ڕۆژێک ئەندامەکانی جەستەی مرۆڤ خۆیان دەدەنە دەست زمان و دەڵێن: ئەی زمان، ئەگەر تۆ باشبی ئێمەش باشین، ئەگەر تۆ خراپە کاربی ئێمەش وەک تۆین، چونکە ملکەتی گشت فەرمانەکانی تۆین. سێهم، هەوڵ بدە بە زمانت قسەیەکی چاک بکە، ئەگەر نابیگرە، چونکە وەک گوتراوە تۆ بە دوو شت ئینسانی، ئەوانەش دڵ و زمانتن. بەنسبەت دڵ خدا دەفەرمێت: إن الله عليم بذات الصدور. سورة آل عمران آية 119. بێگومان خدا زانایە بەوەی لە سینە و دڵ و دەروندایە، بەنسبەت زمانیش گوتراوە. واتە زمان کلیلی مرۆڤە، ئەگەر بتەوێ بزانێ کەسێک چۆنە، هەر کە دەستی بە قسان کرد بۆت دەردەکەوێت کە چ زۆرە کەسێکە. چارەم، قسە لەسەر شتێک مەکە کە زانیاریت دەربارەی نییە. خدای گەورە لەو بارەیەوە دەفەرمێت: ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. آية 36 لسورة الإسراء. واتا بدوای شتێک مەکەوە، قسەی لێ مەکە کە زانیاری دەربارەی نییە، چونکە بێگومان گوێ و چاو و دڵ هەموو ئەوانە خاوەنەکانیان پرسیار لێکراوە، وە گوتراویشە بێگومان کەسێک شتێکی نەبێ ناتوانێ بیبەخشێ، بەڵکو هەر قاپێک چی تێدا بێ هەر ئەوەی لێ دەڕژێ. بەخشندە بە لاپەڕە 88. عن أبي سعيد الخدري رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: صدقة السر تطفئ غضب الرب
وصله الرحم تزيده في العمر وفعل المعروف يقي مصارع السوء. واتە ئەبوو سەعیدی خودری خدا لێ ڕازی بێ دەڵێ پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم فەرمووی خێرکردن بە نهێنی تووڕەی خدا دەکوژێنێتەوە و بەجێهێنانی پەیوەندی خزمەتی و سەردانیکردنیان تەمەن زیاد دەکات و کردەوەی چاک مرۆڤ دەپارێزێ لە مردن و لە شوێنی خراپ. ڕوونکردنەوە یەکەم کەسێکی بەخشەر بە لە ڕێی خوددا دڵنیا بە بەبەخشین ماڵەکەت کەم ناکات، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی ما نەقەسەت صەدەقەة من مال، واتە بەخێر و سەدەقەکردن ماڵ کەم ناکات. دووەم کە ماڵت بەخشی لە ناخی دڵەوە بڕیار بدە زۆر خۆشحاڵ بە بەو ماڵبەخشینە، چونکە خوددا دەربارەی ماڵبەخشین دەفەرمێت وأتى المال على حبه، واتە ماڵەکەی دەبەخشێ لەگەڵ خۆشەویستی بۆ ئەو ماڵە. جا لەو بارەوە پرسیار لە پێغەمبەر کرا صلی الله عليه وسلم کە چ جۆرە ماڵبەخشین و خێرکردنێک چاکتر و گەورەترە؟ فەرمووی باشترین ماڵبەخشین ئەوەیە کە تۆ خێر و چاکە بکەی لە کاتێکدا کە تۆ ساغی و ماڵەکەشت خۆش دەوێت لەبەر ئەوەی زۆر پێویستی پێیە و بە ئومێدی دەوڵەمەندبوونی لە نەداری و هەژاریش دەترسی، نەک لێ بگەڕێ هەتا ڕۆح دەگاتە گەرو ئەو کاتە بڵێ ئەوەندە بۆ فلان کەس و ئەوەندەش بۆ فلان کەس، چونکە تازە هەر بۆتە هی فلان و فیسار، واتە بۆتە میرات. واتە کاتێک کە ئەو هۆکارانە کۆ ببنەوە ئینجا ماڵبەخشینەکە پاداشتێکی زۆر گەورەی هەیە. سێەم ڕیزبەندی قورئانی ڕەچاو بکە کە لە کاتی بەخشین و خێرکردن خوددا دەفەرمێت وأتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب. ذوي القربى واتا خزمان. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی خێرکردن بە خەڵکی نەدار و هەژار هەر خێر و چاکەیە، بەڵام بە خزمانی نەدار دووشتە، هەم خێر و چاکەیە هەم سیلەی ڕەحمیش جێبەجێ کردووە، پەیوەندی خزمایەتیشت گەیاندووە. اینجا بۆیە خدای سبحانەوە وتەعال ذەوی القوربای خستۆتە پێش هەمووانەوە، چونکە تا خزمی هەژار و نەدار و محتاج و لێ قەوماوت هەبێ نابێ بچی بۆ خزمی دوور و بێگانە. بەڵێ ئەویش هەر خێرە، بەڵام خزمەکەت زیاتر چاوەڕوانی لە تۆ هەیە، وەک تۆ بە حاڵی ئەو دەزانی، ڕەنگە خەڵکی دیکە ئاوا بە حاڵی نەزانێ. وەلیەتامە واتە هەتیو. هەتیو چێیە؟ هەتیو منداڵێکە باڵغ نەبوو بێت، باوکی نەما بێ. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئاوا پێناسەی هەتیوی کردووە و فەرموویەتی لا یوتمە بعد احتلام، واتە دوای باڵغ بوون هەتیوی نامێنێ. هەر منداڵێک کوڕ یا کچ دوای ئەوەی باڵغ بوو بە هەتیو لە قەڵەم نادرێ. والمەساکین واتە نەداران. نەدار ئەو کەسەیە شتێکی هەبێ بەڵام بەشی نەکا. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم جوان بۆمان پێناسە دەکات کە نەدار چێیە. فەرمووی نەدار بریتیە لەو کەسەی کە دنکە خورمایەک یا دوو دنکە خورما قەناعەتی پێدێنێ، یا پارویەک یا دوو پارو. بۆیە وا باشە کە تۆ ماڵی خۆتی بدەیتە کەسێک هاوکاری بکەی کە هێندەی نییە بێنیازی بکات و واش خۆی پیشان نادات کە نەدارە، یعنی ناناڵێتەوە دەستپان ناکاتەوە، یارمەتی بدەن و خێری پێ بکەن. بەخشین بەو جۆرە کەسانە زۆر خێرە. وابنی السەبیل واتە ڕێبوار، واتە ئەو کەسانەی کە دەربەدەر دەبن یاخود میوان یا ڕێبواری پەککەوتو لە وڵاتی خۆیان دوورکەوتونەتەوە پارە و خەرجی لێبڕاوە. والسائلین واتە داواکەران، سوالکەران، یعنی ئەگەر سوالکەرێک داوای یارمەتی لێکردی دەستی بەڕووەوە منێ. ئەگەر هاتە ماڵت نەک بە ڕێگادا دەڕۆی یا دەبینی دەچیتە مزگەوت 100 سوالکەر دانیشتووە بیدەیتە هەمویان. بۆیەش خوا سبحانەوە وتەعالە سوالکەری خستۆتە پلەی پێنجەمەوە لەو ڕیزبەندیەدا، چونکە تێیاندا هەیە ڕاز دەکا و زۆریشیان تێدایە کە درۆ دەکات و پێویستی پێی نییە، وەک عادەت و خو یا بۆ دەوڵەمەندبوون سوال دەکات. و دەربارەی خراپی سوالکردن پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی یەکێکتان هەر داوا دەکات لە خەڵکی و هەر داوا دەکات. داواکردن لەگەڵ یەکێکتان بەردەوام دەبێ هەتا کاتێکە دەگاتە خودای بەرز یەک پارچە گۆشت بە دەم و چاویەوە نەماوە. وەک لە کوردەواری خۆمان دەڵێ ئابڕووی چووە، یاوا دیارە لە قیامەتێ ئەوانەی بەناحەق سوال دەکەن پێویستیان پێی نییە، ئەوانە خوددا سزایان دەدا بەوە کە گۆشتیان بەدەم و چاویانەوە نامێنێ تاوەکو بناسرێنەوە کە بە درۆگوتیانە هەژاری. وەفی الرقاب واتە لە ئازادکردنی کۆیلاندا. دیارە ئێستا ئەلحەمدولله
کۆی لە نەماوە بەو شێوەی کە لە کاتی خۆی هەبووە. چارەم، 2 پێوە ڕەچاو بکە لە کاتی بەخشین. بەچێ دەبەخشی؟ چەندی پێدەبەخشی؟ واتە ئەو کەسە دەبێت شایستەی پێبەخشین بێ، دەبێت ئەو شتەش کە دەیبەخشی بای پێداویستەکانی ئەو کەسە بکات. کەسی وا هەیە $1 دەفتەر زەکاتی هەیە، دێ 50 کەس دەدۆزێتەوە، هەر یەکە و 2 وەرەقەی دەداتێ کە گومان لەوەدانیە ئەو بڕە پارەکەمە جێی هیچ بۆ هیچ کامیان ناگرێتەوە. كم قسام بك لا برانا وتسي. عن عبد الله بن عمرو رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من صمت نجا. واتا عبد الله كري عمرو خدا لي رازي بيدله پیغمبري خدا صلى الله عليه وسلم فرمويتي هر کەسێک بێدەنگ بوو ئەوە ڕزگاری بوو. ڕوونکردنەوە یەکەم، گوتراوە بێدەنجی جوانی مرۆڤە. دیارە ئەوە لە کاتێک کە یەکێ قسەت بۆ دەکات وا باشە بێدەنگ بی گوێی بۆ بگری، تا لە کاتی قسەکردن ئەو کەسەی گوێی بۆ دەگری گوێت بۆ بگرێ. جاخوا مەدحی ئەو کەسانە دەکات کە قسەیان بۆ دەکرێ و گوێ دەگرن، بە دوای باشترینیان دەکەون. و بە یەکێک لە سیفەتە بەرزەکان وەصفی کردووە و دەفەرمێ: فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب. آياتي 17 لسورة الزمر. واتا مجدو هوالي خوش بدبو بندانا كجوه بو همو قسيكي باش دقرن، دوایش بدوای باشترینیان دەکەون. ئەوانن خوارێن مای کردوون، ئەوانن خاوەن عەقڵ و ژیران. دووهەم، ئەگەر لە شوێنێک بووی خەڵکی نەزانی لێبوو قسەی ناڕێکیان دەکرد و وا باشە خۆت بکەی بەدەم ڕاستی ئەو شوێنە و قسەی خێریان بۆ بکەی. ڕێگە نەدەی ئەو جێگایە ببێتە شوێنی گوتنی قسەی خراپ، چونکە تۆ لەسەرت واجبە فەرمان بە چاکە بکەی و ڕێگری لە خراپە بکەی. سێم، مەبەست لە کەم قسەکردن لێرەدا قسەی کورت و پوخت و پڕمانایە، یان مەبەست ئەوەیە مرۆڤ هەوڵ دەدات کردەوەی زیاتر لە قسەکانی، ئەگەر نا قسەی باش هەرچەندە بکرێ هەرکەمە. بەڵام کوردەواری خۆمان لەو بارەوە قسەیکی جوانیان هەیە، دەڵێن قسە هەزارە دوانیان بەکارە. عەرەبیش دەڵێ کردەوەی پیاوێک باشترە لە قسەی 1000 پیاو. بۆیە تا دەتوانی قسان کەم بکە بەڵام با کردەوەت زۆر بن. هەوڵ بدە هەمیشە وتەکانت لە چەند پیتێکدا تێپەڕ نەبن، بەڵام بامانەیان زۆر فراوان بێ. پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم کەم قسەی کردووە، قسەی کەم بوون بەڵام کردەوەی زۆر بوون، و ئەم قسانەی کە دەشی کرد زۆر چڕ و پڕ و پڕمانا بوون. وەک دەفەرمێت: ئوتیت جەوامع الکەلیم، من وشە کۆکەرەوەکانم پێبەخشراوە. هەندێ فەرموودە لە جەوامع الکەلیم: وإذا نهيتكم عن شيء فاجتنبوه وإذا أمرتكم بالأمر فأتوا منه ما استطعتم. واتا هرچی گوتم بەگوێم بکەن. وإياكم ومحدثات الأمور فإن كل بدعة ضلالة. واتا همو داهێنراوێک لە دین خراپە و حرامە. إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى. واتا همو کردەوەکان بەپێی نیەتەکانن. من قال هلك الناس فهو أهلكهم. واتا مەڵێن هەموو خەڵک خراپن. دع ما يريبك إلى ما لا يريبك. واتا واز لە گومان لێکراوەکان بێنن. قليل ما أسكر كثيره حرام. واتا سەرخۆشکەر حرامن جا زۆر بن یا کەم. المؤمن يألف ويؤلف. واتا با خەڵک خۆشی بوێت. كل مسكر حرام. واتا هەموو سەرخۆشکەرێک حرامە. الدين النصيحة. واتا دڵسۆز بن. چارەم، هەر کەس کەم بڵێ کەم هەڵەش دەکات، ئەوەی زۆر بڵێ زۆر هەڵان دەکات. و قسە نەکردن لە شتێک کە زانیاریت نەبوو گوێڕایەلی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلمی تێدایە و ئەو کەسەش خاوەن پاداشتە. وەک خودای گەورە دەفەرمێت: ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. سورة الإسراء آية 36. واتا بەدوای شتێک مەکەوە وە قسەی لێ مەکە کە زانیاریت دەربارەی نییە، چونکە بێگومان گوێ و چاو و دڵ هەموو ئەوانە خاوەنەکانیان پرسیار لێکراوە. و هەروەها
پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم دەفەرمێت: من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. واتە هەر کەسێک بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با قسەی چاک بکات یا بێدەنگ بێ و قسان نەکات. چاوت بپارێزە. لاپەڕە 97. عن معاوية بن حيدة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: ثلاثة لا ترى أعينهم النار: عين حسرت في سبيل الله، وعين بكت من خشية الله، وعين كفت عن محارم الله. واتا معاوية كري حيدة خدا لي رازي بيدالي پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم فەرموویەتی: سێ کەس هەن چاویان ئاگری دۆزەخ نابینێ لە ڕۆژی دوایی. چاوێک ئیشکگری و حەرەساتی کردبێ لە پێناوی خوددا، چاوێک گریابێ لە ترسی خوددا، چاوێک سنووری قەدەغەکراوەکانی خودای نەشکاندبێ، بۆ وێنە سەیری ئافرەتی نامەحرەمی نەکردبێ. ڕوونکردنەوە: یەکەم، پاراستنی چاو لە بەرامبەر قەدەغەکراوەکان فەرمانی خوای چاودێرە، وەک دەفەرموێت: قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. واتا أي محمد صلى الله عليه وسلم بڵێ بە پیاوانی ئیماندار چاوی خۆیان لە سیرکردنی ئافرەتی نامەحرەم دابخەن و بیپارێزن و عەورەتیان لە داوێن پیسی بپارێزن. و هەروەها خودای زانا و شارەزا دەفەرموێ: يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. سورة غافر آية 19. کەواتە دڵنیا بە هەر کاتێک کە لە هەر شوێنێک چاوت بە چاوی گوناهکارانە تەماشای ئافرەتی نامەحرەمی کرد و دڵت کرد پە و خوڕپەی بۆ کرد، ئەوە خودای پەنهازان دەیزانێ و فریشتەکانیش لەسەرت دەنووسن. ئایا چیە لە خوا شایستەترە شەرمی لێ بکەی و لێی بترسی؟ پێغەمبەری خۆشەوی صلى الله عليه وسلم دەفەرمێت: فالله أحق أن يستحيى منه من الناس. واتە خدا شایستەتر و لە پێشترە کە شەرمی لێ بکرێ لە خەڵکی. بەڵام تەمەشاکردنی پیاوێک بۆ داخوازی ئافرەتێک یا دادوەر بۆ شاید یا دکتۆر بۆ نەخۆش هەڵاوێردراوە و ڕێگەدراوە پیاو تەمەشای ئافرەت بکات. هەرچەندە هەندێک لە زانایان دەڵێن هەتا دکتۆری ئافرەت هەبێ نابێ پیاو چارەسەری ئافرەت بکات، ئەوە جۆرێکە لە توندی. دووەم، دەربارەی تەمەشاکردنی ڕوخسار و شێوەی ئافرەتانی نامەحرەم ئەحمەد شەوقی قسەیەکی زۆر جوانی هەیە، دەڵێ: تەمەشاکردنێکە دوایی زەردەخەنەیەکە، پاشان سەلامکردنێکە، ئینجا قسەکردنێکە، دوایی جێژواندانانێکە، لە کۆتاییدا پێگەیشتنە. منیش دەڵێم چاوەکەم چاویان مەی بەنە بە چاوانت، چاو دەرگایە بۆ گشت گوناح و تاوانت. سێهەم، لە ڕەوشتی پێشینی چاکورد بە و سرچ بدە، پەند وەرگرە. حەسان بنی عەتیە ڕەحمەتی خودای لێبێ یەکێکە لە پیاو چاکان ڕۆژی جەژن لە ماڵ دەچێتە دەرەوە بۆ جەژنە پیرۆزە. خەڵکەکە پێی دەڵێن هیچ جەژنێکمان نەبینی و هێندە ئافرەت زۆر بوون. ئەوش دەڵێ یەک ئافرەتیشم توش نەبووە، لەوەتی لە ماڵ هاتمە دەرەوە. واتە سەری بەرز نەکردوێتەوە تا تەماشای ئافرەتان بکات، کەواتە هیچ ئافرەتێکی توش نەبووە. جاکە دەچێتە ماڵی خێزانەکەی دەڵێ ئەمڕۆ تەماشای چەند ئافرەتی جوانت کردووە. دوای ئەوەی خێزانەکەی زۆری لێ دەکا و پێی دەڵێ ئەوش دەڵێ هاوار بۆ تۆ، واللهی لەو کاتێک کە لە لات دەرچوومە تا هاتمەوە لات یەک ئافرەتم نەبینیوە. محەممەدی کوڕی سیرین ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ من کە لە خەودا ئافرەتێک دەبینم دەزانم ئەوە نامەحرەمە و حەڵاڵی من نییە و یەکسەر چاوم لەیلا دەدەم و تەماشای ناکەم. ڕەبیع بن خەیثەم ڕەحمەتی خوای لێبێ چاوی والا دەدا لە تەماشاکردنی ئافرەتان، کاتێک بەلای ئافرەتان تێپەڕ دەبوو دەیانگوت پەنادەگرین بەخوا لە کوێر و بێچاوان. عەمڕو بن مڕا ڕەحمەتی خوای لێبێ دوای ئەوەی کوێر دەبێ و چاوی نابینێ دەڵێ من کاتی خۆی کە چاوم دەیبینی دێتۆ بیرم کە گەنج بووم یەکجار تەمەشای ئافرەتێکم کرد. چاوی ئێمە لەکوێ؟ چاوی سەلەفی ساڵح لەکوێ؟ واللهی مەگەر ڕەحمی خوا ئەگەر نا حاڵمان زۆر خراپە. چارەم، کە چاوت پاراست لە تەمەشاکردنی نامەحرەم گرنتی چوونە بەهەشتت بۆ کراوە. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێ من حفظ ما بين لحييه وما بين رجليه دخل الجنة. واتە هەر کەسێک ئەو شتەی کە لە نێوان هەردوو شەویلگە و واتە زمان
و هەردوو ڕانیدایە واتە عەورەت بیپارێزێ لە حەرام دەچێتە بەهەشتەوە. دامن پاک و پارێزراو بە. لاپەڕا 101 عن ابن عباس رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم يا شباب قريش لا تزنوا واحفظوا فروجكم ألا من حفظ فرجه دخل الجنة. واتا عبد الله كري عباس رضا ورحمة خوالي به ضلي پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرموي أي ينزان لاواني قريش زینا مەکەن، داوێنی خۆتان بپارێزن، چونکە هەر کەسێک داوێنی خۆی لە حەرام بپارێزێ دەچێتە بەهەشتەوە. ڕوونکردنەوە یەکەم زینایەکێکە لە گوناهە گەورەکان وە سیفەتێکی زۆر دیاری کافرانە، جاروبار مسڵمانان تووشی دەبن. خدا لە قورئاندا ئامۆژگاری مرۆڤ بەگشتی دەکات و دەفەرمێت ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. آياتي 32 لسورة الإسراء واتا نزيكي زينا مكونوا بيقمان أو كارا شتيكي زور بيسو قيزونا وخرابترين ريقشك إنسان بيقريت بر جام صلمان دبي وك حكميكي قدغ كرابي خدا تمشاي أمكارا بكات وترسناكي أمكارا لم فرمود دايا كبيغمبري خدا صلى الله عليه وسلم فرميتي لا يزني الزاني حين يزني وهو مؤمن. واتا هيت زينا كريك نية کە لە کاتی زیناکردندا ئیماندار بێ. هەندێک خەڵک پرسیاریان لە ئەبوو هورەیرە کرد، گوتیان ئەی ئەبوو هورەیرە، ئایا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەو کەسەی بە ئیماندار وەسف نەکردووە کە زینا دەکات؟ ئەدی ئیمانەکەی ئەو کاتە لەکوێیە؟ ئەبوو هورەیرە خوددا لێی ڕازی بێ دەستی لەسەری دانا و بەرزی کردەوە و نزمی کردەوە، گوتی ئیمانەکەی لەسەر سەری ڕادەوەستێ کە تەوبەی کرد بۆی دەگەڕێتەوە. دووەم کەواتە هەر کات زینات کرد ئەوە ئیمانەکەت لەدەست دەدەی و بیرکردنەوە لە مردن لەو کاتەدا هۆکارێکی گرنگە بۆ ئەنجام نەدانی ئەو کارە خراپە، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمیەتی يبعث كل عبد على ما مات عليه. واتە هەموو بەندەیەک لەسەر ئەوە زیندوو دەکرێتەوە کە لەسەری مردووە. کەسی واهەیە لە کاتی قورئان خوێندندا لەسەر قورئان، کەسی واهەیە لە کاتی نوێژکردن لە سوژدەدا دەمرێ. خدا لەوانمان بجێڕێ. کەسی واشەیە لە کاتی زیناکردن یا شەراب و مەی خواردن یا دزیکردن دەمرێ. خدا لەوانمان نەجێڕێ. ئامین. سێهم بە ئەنجام نەدانی ئەو گوناهە شایستەی چوونە بەهەشت دەبی. ئەوە پاداشتی دوا ڕۆژە، بەڵام من دڵنیام پاداشت و بەرهەم و لەزەتی ئەنجام نەدانی ئەو گوناهە هەر لە دنیا وەری دەگریەوە. بۆ نمونە کەسێک هەموو شەوێک زینای کردبێ و شەوان سەعات 3 و 4 گەڕابێتەوە ماڵەوە تاکو سەعات 10 و 11 بەیانی لە خەو هەڵنەستابێ، شەوێک سەعات 3 لە جیاتی ئەوەی بچێ زینا بکا و شەراب بخواتەوە، بێ دەست نوێژێکی جوان هەڵگرێ و چەند ڕکعاتێک نوێژ بکات، پاشان دەستی بۆ لای خوددا بەرز بکاتەوە، دەست بە دوعایان بکات و فەرمێسکی بە چاوان بێتە خوارەوە، زۆر بە کۆڵ بگرێ. واللهی کە ڕۆژ بۆ پرسیاری لێ بکرێ ئایا کام شەو زیاتر دڵخۆش بووی، کام شەو لەزەتی زیاترت پێبەخشی، گومان لەوە نییە کە ئینسافی هەبێ دەڵێ ئەو شەوەی لە خوددا نزیک بووم و لێی دەپاڕام و زیکر و یادم دەکرد و فەرمێسکم لە چاوان دەهاتە خوار، چونکە بێگومان فێتڕەتی پاچی ئینسان تەنها ئەو کاتە ئاسوودەیە کە بەندایەتی بۆ خوددا دەکات. بۆیە دەڵێم شاعیر ڕاستی گوتووە کە دەڵێ ئەگەر لەزەتی تەرکی لەزەت تۆ بزانی، ئیتر لەزەتی لەزەت هەرگیز بە لەزەت نازانی. چارەم لە ڕۆژی دوایی دەچێتە ژێر سێبەری عەرشی پەروەردیگار. ئەگەر لەو کەسانە بیت زینات بۆ هەڵکەوت بێت ئەنجامت نەدابێت. ئەبوو هورەیرە خوددا لێی ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی 7 جۆرە کەس هەن خوددا دایان خاتە ژێر سێبەری خۆیەوە. یەکێکیان پیاوێکە کە ئافرەتێکی جوان و خاوەندە سەڵات بانگی بکات بۆ مەبەستی ئەنجامدانی کاری خراپ، ئەویش بڵێ من لە خوددا دەترسم. خواردن ببخشە. لاپەڕا 104 عن جابر رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم الحج المبرور ليس له جزاء إلا الجنة. قالوا يا نبي الله ما الحج المبرور؟ قال
إطعام الطعام وإفشاء السلام. واتا جابری کوڕی عەبدوڵڵا خدا لێ ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرموویەتی حەجی قبول کراو جگە لە بەهەشت پاداشتێکی دیکەی بۆ نییە. گوتیان ئەی پێغەمبەری خدا حەجی قبول کراو چییە؟ فەرمووی ناندانە بە خەڵک و بڵاوکردنەوەی سەلام. ڕوونکردنەوە. یەکەم، پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم لە هەموو کەس زیاتر خاوەنی سیفەتی بەخشندەی و سەخاوەت بووە. ابن عباس خدا لێ ڕازی بێ دەڵێ كان النبي صلى الله عليه وسلم أجود الناس بالخير. واتا پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم لە هەموو کەس بەخشندە و سەخیتر بووە لە چاکەکاریدا و لە فەرموودەیەکدا فەرموویەتی نعم المال الصالح لرجل الصالح. واتا باشترین شت ماڵی حەڵاڵە بۆ پیاوی چاک، چونکە ماڵی حەڵاڵ لە دەستی پیاوی چاک بێ هەمیشە بەشی خەڵکی دی لێدەدات. دووەم، مەرج نییە خواردن بەخشین هەر بێنی و کۆمەڵک خەڵکێک داوەت بکەی، دەگونجێ لەفەیەک یا دوو لەفە کەسێک تێر بکەی و ببیە خاوەنی ئەو پاداشتە بەرز و مەزنە. سێم، ئایا بیرت کردوتەوە لەو پاداشتەی کە لە ئەنجامدانی ئەو کارە بەدەستی دێنی؟ الحەج المەبڕور، حەجێکی قبول کرا و وەرگیراو. چارەم، دڵنیابە ببەخشین ماڵەکەت کەم ناکە، چونکە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم هەواڵی داوە دەفەرمێ ببەخشە خوا پێشت دەبەخشێ و ببەخشینیشت ماڵت کەم ناکات. عن أبي هريرة رضي الله عنه قال عن أبي هريرة رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال ما نقصت صدقة من مال. واتا أبو هريرة خداري رازي بيدالله پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرميتي بخير صدقة كردن مال كم ناكات. خلشي تورا آشتكوا لا براست شش. عن أنس بن مالك رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن من الناس مفاتح للخير مغالق للشر وإن من الناس مفاتح للشر مغالقا للخير فطوبى لمن جعل الله مفاتح الخير على يديه وويل لمن جعل الله مفاتح الشر على يديه. واتا أنس كري مالك خدا لي رازي بيدله پیغمبری خدا صلی الله عليه وسلم فرمویەتی بێگومان هەندێک کەس لە خەڵکی هەن کلیلی دەرگای خێرن و داخەری دەرگای شەڕن و هەندێک کەسیش هەن کە کلیلی دەرگای شەڕن داخەری دەرگای خێرن. اینجا خۆشی بێ بۆ ئەو کەسەی کە خواکردنەوەی دەرگای خێری لەسەر دەستی ئەو جێڕاوە و سزای سەخت بۆ ئەو کەسەش کە خواکردنەوەی دەرگای شەڕی لەسەر دەستی ئەو جێڕاوە. ڕوونکردنەوە. یەکەم، کارێک کە گەورەترین پاداشتی لەسەر بەدەست بێنی پاش نوێژکردن ئاشکردنەوەی نێوان خەڵکە بە بەڵگەی ئەوەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرموویەتی ألا أخبركم بأفضل من درجة الصيام والصلاة والصدقة؟ قالوا بلى. قال إصلاح ذات البين فإن فساد ذات البين هي الحالقة. واتا ئایا هەواڵتان پێ نەدەم بە شتێک کە پلە و پاداشتی باشترە و چاکترە لە نوێژ و ڕۆژی سەدەقە؟ وتیان بە. ئەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم پێغەمبەری خداش صلی الله عليه وسلم فەرمووی ئاشکردنەوەی نێوان خۆتان چونکە ئاشوبی نێوانتان ئاینەکەتان دەتاشێ وەک ئەوەی بڵێ دینداریەکەتان بێهێز دەبێ و بەرەو لە ناو چوون دەچێ. دووهەم، خدا هەر کەسێکی خۆش بێ بەکاری دێنێ بە بەڵگەی ئەوەی ڕۆژێک پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمووی إذا أراد الله بعبد خيرا استعمله. واتا ئەگەر خدا چاچی بۆ بەندەکەی خۆی بوێ بەکاری دێنێ هاوڵانیش خدا لێیان ڕازی بێ گوتیان كيف يستعمله يا رسول الله؟ ئەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم چۆن بەکاری دێنێ؟ فەرمووی يوفقه لعمل صالح قبل الموت. واتا وای لێ دەکات کاری باش بکات لەسەر کاری چاک بمرێ. جاگومان لەوەدانیە ئاشکردنەوەی نێوان خەڵک یەکێکە لەو کارانەی کە خدای گەورە بە خۆشەویستانی خۆی دەست پێرێ. سێم، زۆربەی کات پرسیار لە خۆت بکە ئایا لەو کەسانم دەرگای خێرم لەسەر دەستی دەکرێنەوە یا دەرگای شەڕ؟ وەڵامەکەی بەو شێوە بدەوە ئایا خەریکی قسەهێنان و بردنم یا لە نێوان خەڵک بۆ تێکدانیان یا ئایا نهێنی خەڵک دەپارێزم یا بە دوای عیبی خەڵک دەگەڕێم؟ لە وەڵامی ئەم پرسیارانەدا
هەندێکی دی حەقیقەتی خۆت بۆ دەردەکەوێت. چارەم هەوڵ بدە هەمیشە لە قسەکردن خۆشەویستی دروست بکەیت لە نێوان دوو کەس کە نێوانیان خۆش نییە. بۆ نمونە بڵێ فڵان ئەو مەبەستەی نییە کە تۆ تێگەیشتووی، بڕوا بکە زۆر ڕێزت دەگرێ و حەز دەکا ئاش بێتەوە لەگەڵت، و ئەو کاتەش کە ئەو شتە لە نێوانتان ڕوویداوە ڕەنگە حاڵەتێکی نەفسی خراپی هەبوو بێ، بەڵام من دڵنیام ئێستا ئەو زۆر ئەزیەت دەخوا و بەو شتێک کە لە نێوانتان ڕوویداوە هەرگیز بڕوا ناکەم ئەو نیەتی بەرامبەر تۆ خراپ ببێ. بێگومان تۆش کەسێکی گەورە و سینگت فراوانە، کەسێکی باشی و خەڵک دەبووری لەبەر خوددا هەتا دوایی، و پێشم باشە بیر لەو پاداشتە بکەیەوە کە بەهۆی عەفوکردن و ئاشتبوونەوەی نێوانتان بەدەستی دێنی. سردانی خزمان بکە. لاپەڕا 109. عن علي رضي الله عنه سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: ما من مسلم يعود مسلما غدوة إلا صلى عليه 70,000 ملك حتى يمسي، وإن عاده عشية إلا صلى عليه 70,000 ملك حتى يصبح. واتا علي كري أبو طالب خدا لي رازي بيدالي جمنبو پیغمبری خدا صلى الله عليه وسلم دي فرمو: هیچ مسلمانێک نییە کە بچێ سەردانی مسلمانێک بکات لە بەیانی ئەوە حتمما 70,000 مەلائیکە دوعای بۆ دەکەن هەتا ئێوارێ، و ئەگەر بە شەو سەردانی بکات 70,000 مەلائیکە دوعای بۆ دەکەن هەتا بەیانی. ڕوونکردنەوە یەکەم. خدای پەروەردیگار لە چەندین ئاەتی قورئاندا ئاماژەی بە بەجێهێنانی پەیوەندی خزمەتی کردووە، بۆ وێنە لە سوورەتی الرعد فرموویەتی: والذين يصلون ما أمر الله به أن يوصل ويخشون ربهم ويخافون سوء الحساب، والذين صبروا ابتغاء وجه ربهم وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية ويدرؤون بالحسنة السيئة أولئك لهم عقبى الدار. واتا وأواني كبيوستي دكن هرچی خدا فەرمانی داوە کە پەیوەستی بکرێ وەک بە سەرکردنەوەی خزمان، و لە پەروەردیگاریان دەترسن، لە خراپە و سەختی لێپرسینەوە دەترسن، ئەوانەی ئارامیان گرت بۆ مەبەستی ڕەزامەندی پەروەردیگاریان، نوێژیان بەجێهێناوە لەو ڕۆزیەش کە پێمان داون بەخشیویانە بە نهێنی و ئاشکرا، و بە چاکە ڕێگری لە خراپە دەکەن، ئەواتە بە چاکەکردن خراپەکانیان دەسڕنەوە و لای دەبن. سەردانیکردنی خزمان واجبە، وازێنانی سەردانی نەکردنیان حرامە، و هەر کەسێک بە یەکجاری وازە سەردانی یەکێک لە خزمانی بێنێ شایستەی چوونە دۆزەخ دەبێ ئەگەر خدا نەیبورێ، چونکە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرموویەتی: لا يدخل الجنة قاطع الرحم. واتە هەر کەسێک پەیوەندی خزمەتی بپسڕێنێ ناچێتە بەهەشت بێ ئەوەی حیسابی لەگەڵ بکرێ. دووەم، بەس بیر لەوە بکەوە کە بە یەک سەردانی کردنت بۆ لای مسلمانێک 70,000 فریشتە دوعات بۆ دەکەن. ئایا ئەوە چ پلە و پایەکە؟ کاتێک کە ئێمە دڵنیابین دوعای فریشتان هەمیشە قبوڵە. سەردانیکردنی خزمان تەمەند درێژ دەکات و وەک لەم فەرموودەدا هاتووە: عن أنس بن مالك رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من صره أن يمد له في عمره ويزاد له في رزقه فليبر والديه وليصل رحمه. واتا أنس كري مالك خدا لي رازي بيدله پیغمبری خدا صلی الله عليه وسلم فرموویەتی: هەر کەسێک حەز دەکات تەمەنی درێژ بکرێتەوە و ڕزق و ڕۆزی بۆ زیاد بکرێ، ئەوە با چاکەی لەگەڵ دایک و باوکی بکات و پەیوەندی خزمەتی بەجێبێنێ. سێهەم، گومان لەوەدانیە بە سەردانیکردنت خۆشەویستی نێوانتان زیاد دەکاو، پەیوەندی نێوانتان بەهێزتر دەبێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر زوو سەردانیکردنی خزمان بەردەوام چوونە ماڵان و مانەوە بۆ ماوەیەکی زۆر باش نییە، بەڵکو وا باشە ماوە بچی تا خۆشەویستی نێوانتان زیاتر بێ، چونکە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرموویەتی: زۆرغیبن تەزدەد حوبن. چارەم، هەوڵ بدە لە کاتی سەردان و میوانداری کردنت باسی خەڵک نەکەی بەخراپە، بۆ ئەوەی نەبێتە مەجلیسی غەیبەت و گوناح و تاوان، سەرنجامیش ڕەنگە سەربچێشێ بۆ بوهتان بە خەڵکی و پاک و بێ تاوان، و لە کۆتایی زیکری و کەفارەتی مەجلیس بخوێنە بەدەنگێکی بەرز بۆ ئەوەی خەڵکی دیکەش فێری ببێ. جوبەیری کوڕی مطعیم خوا لێ ڕازی بێ دەڵێ:
پیغمبر خدا صلى الله عليه وسلم: من قال سبحان الله وبحمده سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك، فإن قالها في مجلس ذكر كالطابع الختم يطبع عليه، ومن قالها في مجلس لغو كانت كفارة له. واتا هر کسێک بڵێ سبحان الله وبحمده سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. لێگومان هەر کەسێک ئەمە بڵێ لە مەجلیس و کۆڕی زیکر ئەوە بۆی دەنووسرێ و مۆرێکی لەسەر دەدرێ، و هەر کەسێک ئەمە بڵێ لە مەجلیس و کۆڕێک کە قسەی بێسوود و خراپی تێدا گوترابێ دەبێتە کەفارەت بۆ هەموو ئەو گوناهانەی کە لەو مەجلیسەدا گوتراوە. ريزي ميوان بقرة لا برصة سيزدة. عن أبي هريرة رضي الله عنه قال: عن النبي صلى الله عليه وسلم قال: من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. واتا أبو هريرة خدا لي رازي به ضلي پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرمويتي: هر کسێک بڕوای بەخوا و بەڕۆژی دوایی هەیە با ڕێزی میوان بگرێت. ڕوونکردنەوە یەکەم لەم فەرمودەدا دەردەکەوێ ڕێزگرتنی میوانداری کردن پەیوەستە بە ئیمانی ئینسانی مسڵمانەوە، بۆیە بەڵگەی بەهێزی ئیمان بریتێ لە زۆر ڕێزگرتنی میوان. دووەم ماوەی مانەوەی میوان لە ماڵتان تا 3 ڕۆژ ڕێگە پێدراوە، دواتر خاوەن ماڵ بۆی هەیە لەوە زیاتر میوانداری نەکات و ئەگەر بیکات چاکەی خۆیەتی. ئادابی خاوەن ماڵ بەرامبەر میوان: یەکەم خۆت ڕێک بخە و پۆشاکی جوان بپۆشە و بۆنی خۆش لە خۆت بدە، ماڵەکەشت پاک بکەوە. دووەم شوێنی تایبەت بۆ میوان ئامادە بکە، هەم بۆ خواردن هەم بۆ خەوتن ئەگەر شوێنت گونجاو. سێم خۆشحاڵی خۆت دەرببڕە و پیشان بدە بە هاتنی ئەو میوانە و سوپاسی خدا بکە لەسەر هاتنی. چارەم هیچ ئیش و کارێکی خۆت بە میوان مەکە، هەتا ئەگەر ئەو شتە لەو زۆر نزیک بوو هەرسە بۆ خۆت بچۆ بیهێنە. پێنجەم باشترین خۆشترین خواردنی بۆ ئامادە بکە بە پێی ئەوەی لە توانەتدا هەیە. شەشەم زوو شتی بخە پێش دەستی لە کاتی ناخواردندا و زوو بە خێرهاتنی بکە. هەفتەم زوو خواردنی بۆ بێنە با زۆر دوانە خرێ و زۆر چاوەڕێ نەبێ. هەشتم چەندی بۆت دەکرێ خۆت خزمەتی میوان بکە، نەک خزمەتکارەکەت بێنی و بیبەی لەبەردەستی. نۆیەم سوور بە لەسەر ئەوەی میوان نانەکەت بخوا. بە قسەی خۆش بۆکردن و نان لەگەڵ خواردنی عەرەب دەڵێن سەکردن لەگەڵ برایان تام و لەزەتی خواردن زیاتر دەکات. دەیەم سوێد مەخۆ لەسەر میوان بۆ ئەوەی خواردنی زیاتر بخوات. یازدەم مەدحی ئەو خواردنە مەکە کە لە پێش میوان مەڵێ ئەوە گۆشتی فلاشتە و کیلۆم بۆوەندەم کڕیوە. سێزدەم ئەگەر میوانت هاتن تۆش بە ڕۆژوو بووی ڕۆژی سونەت دروستە ڕۆژوەکەت بشێنی. چاردەم تەماشای میوان مەکە لە کاتی ناخواردن ڕەنگە شەرم بکە و بە مرتاحی نانەکەی نەخوات. پازدەم پێش میوان دەستە خواردن هەڵمەگرە، ئەگەر زیاترت پێ نەخورە با مڵاکەکەت هەر لە دەستت بێ. شازدەم گلەی و گازەندە و قسەی ناخۆش مەکە لە کاتی ناخواردن لە لای میوان. حەڤدەم هەوڵ بدە ئەو کەسانە لە ماڵت نان بخۆن کە دیندار و خواپەرستن. ئادابی میوان بەرامبەر خاوەن ماڵ: یەکەم کە بانکرای بۆ خواردن بە تایبەتی بۆ مەسەلەی ژنهێنان بڕۆ. دووەم هەوڵ بدە لە کاتی دیاریکراو لەوێ ئامادە بی، چونکە چاوەڕوانی حاڵەتێکی ناخۆشە. سێم خاوەن ماڵ لە کوێی دانای لەوێدا بنیشە، ئەو باشترە لە حاڵ ماڵی خۆی شارەزاترە. چارەم لە نێوان دوو کەس دامەنیشە مەگەر مۆڵەتیان لێوەرگرتی. پێنجەم ئاگاداری چاوت بە تەمەشای ئافرەتی نامەحرەمی ئەو ماڵە نەکەی. شەشەم ئاگاداری گوێت بە با گوێ بیستی شتی حەرام نەبی. هەفتەم زارت بەکارمەهێنە لە گوتنی قسەی خراپ. هەشتم خۆت بڕازێنەوە بە ئادابی کۆڕ و مەجلیس و جل و بەرجی جوان و ڕێک و پێک بۆنی خۆش لە خۆت بدە. نوێم دەست پێشخەری بکە لە خواردن و دەستخۆشی لێکردنی، نەک بڵێ ئەوە ئیسراف و زێدەڕۆییە یا هەر شێوەیەک ڕەخنە بگری لە خواردن. دەیەم مەڵێ ئەوڕۆ من میوانم، خوا بیەوێ سبەی یان هەفتەی داهات و تۆش لە لای ئێمە داوەتی، یا من داوەتێکت قەرزارم. یازدەم دوای خواردن زوو هەڵسە و زۆر دامەنی شەو لەو ماڵە ڕەنگە مانەوەت ببێتە هۆی پەخستنی ئیش و کاری خاوەن ماڵ لەبەر ئەوەی دەبێت لەگەڵت دابنیشێ. دوازدە
زۆر سوپاسی خاوەن ماڵ بکە لەسەر ئەو خواردن بەخشینە. سێزدەم دوعا بۆ خاوەن ماڵەکە بکە بە دوعایەکی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کە فەرموویەتی اللهم بارك لهم فيما رزقتهم واغفر لهم وارحمهم. چاردەم پێش ڕۆشتن مۆڵەت لە خاوەن ماڵ وەربگرە لەبەر ئەو فەرموودەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم إذا رأى أحدكم أخاه فجلس عنده فلا يقومن حتى يستأذنه. برادري باش هەڵبژێرە لا پەڕاسەت و حەفدە. عن أبي هريرة رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال الرجل على دين خليله فلينظر أحدكم من يخالل. واتا أبو هريرة خدا لي رازي بيدله پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرمویەتی پیاو لەسەر ڕەوشت و ڕێبازی دۆست و برادەریتی جابە هەر یەک لە ئێوە با تەماشا بکە و بیر بکاتەوە بزانێ شێ دەکاتە بە دۆست و برادەری خۆی. ڕوونکردنەوە یەکەم با برادەرەکانت ئەهلی تەقوا بن چونکە لە ڕۆژی دوایی لە هەموو برادەرەکان پەنجەی تاوان و خراپەکاری بۆ یەکدی درێژ دەکەن وەک خودای گەورە دەفەرمێت الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. آياتي 67 لسورة الزخرف. واتا دوستو خۆشەویستان لەو ڕۆژەدا واتا لە ڕۆژی دوایی دژمنی یەکترین جگە لە پارێزگاران بۆیە جگە لە پارێزگاران برادەرایەتی کەس مەکە مەگەر کەسێک بتەوێ ڕێنمایی بکەی بۆ کاری چاک و گومانیشت وابێ کە دەتوانی کاریگەری لەسەر دروست بکەی. دووەم دەربارەی هەڵبژاردنی برادر پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا التقي. واتا برادراتی کەس مەکە جگە لە ئیماندار و بانانیشت نەخوا جگە لە کەسی تەقواکار و پارێزگار. سێم برادری باش وەک گوڵفرۆشە گەر لێشی نەکڕی بۆنی خۆشە بە پێچەوانەی برادری خراپ وەک ئاسەنگەر گەر نەشت شتێنێ پڕوشک و بۆنی ناخۆشت بۆ دێنێ. هەروەها گوتراوە پرسیار دەربارەی مرۆڤ مەکە لە برادری پرسیار بکە هەموو برادرێک شوێن پێی برادەرەکەی هەڵدەگرێ. واتە ئەگەر ویستت کەسێک بناسی بزانە برادری چێ و لەگەڵ چێ تێکەڵە. چارەم برادەرەکان هەمیشە کاریگەریان لەسەر یەکدی هەیە جا کامەیان بەهێزتر بێ ئەو یان کاریگەری زیاتر دەبێ. تۆ هەوڵ بدە کەسێکی زۆر چاک بی و لەسەر چاکەکەت زۆر بەهێز بی بۆ ئەوەی پێت کاریگەر بن و من پێم وایە پاش دڵسۆزیت بۆ خوا و زانیاری و ڕەوشتە بەرزەکان هۆکاری سەرەکین تا بتوانیت کاریگەری دروست بکەی لەسەر برادەرەکانت. وتەی هەندێک لە زانایان دەربارەی برادەر. ئیبن حەبان دەڵێ هیچ شتێکم نەبینیوە بەڵگە بێ لەسەر شتێک و هیچ دوو کەڵێک نییە مەگەر ئاگرێک هەیە وەک ئەوەی برادەر وێنەی برادەر بێ. دەڵێ هیچ شتێک نییە وەک برادەر پێک بچێ و بەڵگە بن لەسەر یەکدی کە وەک یەکدین وەک چۆن کە دوو کەڵت بینی دەڵێ ئەوە ئاگرە ئاواش برادەر بە برادەر دەناسرێتەوە. ئیاس یەکێکە لە زانایان کە لەگەڵ کۆمەڵە کەسێک دەچنە شوێنێک پێیان دەڵێن ئێمە کە هاتینە وڵاتەکەتان لە ماوەی چەند ڕۆژێکدا زانیمان کامەتان باشن و کامەتان خراپن. گوتیان چۆن؟ گوتی لەبەر ئەوەی کە ئێمە هاتین پیاوی باش و خراپمان لەگەڵ بوو تەماشامان کرد ئەوانەتان کە لەگەڵ خراپەکانمان بوونە برادەر ئەوانە خراپەکانتان بوو و ئەوانەشتان کە لەگەڵ باشەکانمان تێکەڵ بوون ئەوە باشەکانتانن. ئەبوو سلەیمان دەڵێ کاتێ تەماشای دەم و چاوی برادەرێک لە برادەرەکانم دەکرد لە عێراق بەس بەو تەماشاکردنە یەکمان کردەوەی چاکم ئەنجام دەدا. سوفیان دەڵێ جاری وا بوو دەگەیشتمە برادەرێک لە برادەرەکانم بەو پێگەیشتنم لەگەڵ ئەو برادەرە یەکمانگ هۆشیار و بێدار دەبوومەوە. عەلی خوددا لێ ڕازی بێ دەڵێ داواتان لێ دەکەم برادەرەتی کەسی چاک بکەن چونکە ئەوان زەخیرن بۆ دنیا و دوا ڕۆژ. ئایا گوێبیستی قسەی ئەهلی ئاگر نەبوونە کە دەڵێن فما لنا من شافعین ولا صديق حمیم. ابن سەماک لە کاتی مردنی دەیگوت ئەی خودایە تۆ دەزانی من ئەگەر چی سەرپێچی تۆم دەکرد بەڵام ئەو کەسانم خۆش دەویست کە گوێڕایەلی تۆیان دەکرد
ئومێدم وایە ئەوان بکەیتە هۆکاری نزیک بوونەوەی من لە خۆت. حەسەنی بەسریش لە وەڵامی ئیبن سەماک دەڵێ ئەی نەوەی ئادەم با فریوت نەدا و هەڵت نەخەڵەتێنێ قسەی ئەو کەسەی کە دەڵێ مرۆڤ چی خۆش بێ لەگەڵ ئەودایە، چونکە تۆ بەکردەوەی باش نەبی هەرگیز ناگەی بە پلەی چاکەکاران، چونکە بێگومان جوولەکە و نەسرانیەکانیش پێغەمبەرانی خۆیان خۆش دەوێ و زێدەڕۆیش دەکەن لە خۆشەویستیان، بەڵام لەگەڵیشیان نین لە ڕۆژی دوایی. ئازار لە ڕێی خەڵک لا بدە. لاپەڕا 123 عن أبي درداء رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم أنه قال: من زحزح عن الطريق المسلمين شيئا يؤذيهم كتب الله له به حسنة، ومن كتب له عنده حسنة أدخله الله بها الجنة. واتا أبو درداء خدا لي رازي بيدلي لبيغمبري خدا صلى الله عليه وسلم دجرته كفرميتي هەر کەسێک شتێک لە ڕێگا لا بدات کە موسڵمان ئەزیەتی پێ بگات خدا بەو هۆیەوە چاکەیەکی بۆ دەنووسێ، و هەر کەسێکیش چاکەیەکی هەبێ لە ڕۆژی دوایی خدا بەو هۆیەوە دەیخاتە بەهەشتەوە. ڕوونکردنەوە یەکەم، ڕێگا بریتە لە شوێنی هاتوچۆکردنی خەڵک. ئەگەر دارێک یا بەردێک یا دڕچێک ئاسنێک هەر شتێکت بینی لەسەر ڕێگا لەگەڵ دەستی خۆت لای بدە. بەو کارە سەرەتا دەڵێم لە ڕووی ئینسانیەوە ڕەوشتێکی بەرزت پیشاندا و خەڵکت بە خۆت کاریگەر کردووە و وادەکەی خۆشتیان بوێ. پاشان لە ڕووی شەرعیشەوە فەرمانی خودای گەورە و پێغەمبەری خودات بەجێهێناوە، و هەروەها چاکەیەکت بۆ نووسراوە خدا سوپاسی کردووی لە گوناهیشت خۆش بووە، چونکە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرموویەتی پیاوێک بە ڕێگادا دەڕۆی دڕچێکی بینی و لەسەر ڕێگا لایدا خدا سوپاسی کردو لە گوناهی خۆش بوو، پاچی و بێگەردی بۆ ئەو خودایە. دووهەم، ئەگەر لادانی ئازارێک لە ڕێگادا فەرمانی خوا و پێغەمبەری صلی الله عليه وسلم لەسەر بێ، ئەوە بە جوان بە ڕێگادا ڕۆیشتن باشبوون لەگەڵ ئەو خەڵکەی بەسەر ئەو ڕێگایەدا دەڕوات لە پێشترە. خدای گەورە لەو بارەوە فەرموویەتی وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. آيات 63 لسورة الفرقان. واتا وبند تایبەتەکانی خدای بەبەزەی کەسانێکن بە ویقار و گران و سنجینی دەڕۆن بەسەر زەویدا بێلوت بەرزی و کەشخە و فیسکردن، و کاتێک ئەزانن نەفامەکان بە گوفتاری ناشرین لەگەڵیان بدوێن قسەیەک دەکەن کە گوناح نەبێ. تەفسیری کردەوەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم بۆ ئەم ئاەتە. ئوسامەی کوڕی زەید خدا لە خۆی و باوکی ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم سواری کەرێک بوو، قەتیفەیەکی فەدەکی لەسەر بوو و ئوسامەی کوڕی زەیدیشی لە پشت خۆی سوار کرد. چوو بۆ سەردانی سعدی کوڕی عوبادە لە بەنی حارسی حەزرەجی پێشڕوودانی جەنگی بەدر، هەتا بەلای کۆڕێکدا تێپەڕی کە عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلولی تێدا بوو، سەرۆکی منافیقەکان. بەر لەوە کە عەبدوڵڵای کوڕی ئوبەی موسڵمان ببێ بەڕواڵەت و لە نێوان ئەو کۆڕەدا خەڵکێکی تێکەڵ هەبوو کە لە مسڵمانان و هاوبەش بۆ خوادانەران و جوولەکەکان، و لە کۆڕەکەدا عەبدوڵڵای کوڕی ڕەواحەش هەبوو. جا دەڵێ کاتێک کە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم بەلایەندا تێپەڕی تۆزێ خۆڵی وڵاخەکەی بەسەر کۆڕەکەدا ڕۆیشت. عەبدوڵڵای کوڕی ئوبەی بە کراسەکەی سەر و چاوی خۆی داپۆشی بۆ ئەوەی تۆزی بۆ نەچێ. دوایی بە تەکەبوڕەوە گوتی تۆز و خۆڵمان بۆ مەکە. پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم سڵاوی لێکردن و گوتی ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتو. دوایی وەستا و دابەزی و باجی کردن بۆ لای خوددا قورئانی لەسەر خوێندنەوە. عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول گوتی ئەی مرۆڤ، هیچ قسەیەک لەوەی کە تۆ دەیڵێی باشترین نییە. ئەگەر حەق بێ بەڵام لە کۆڕ و مەجلیسی خۆماندا ئێمە پێی ئازار مەدە. بگەڕێەوە بۆ شوێنی خۆت، هەر کەسێک هاتەلات بۆی باز بکە و بۆی بجێڕەوە. جا ئەوە ڕۆشتی پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم. بۆیە کاتێک ئەو بەسەر هاتانە دەخوێنینەوە ئینجا باش لەو قسەیە تێدەگەین کە دەڵێین پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم ڕەوشتی قورئان بووە یا قورئانێکی کردەیی بووە، و هەروە خدای باڵا دەست لە قورئان لە خەڵکی قەدەغە کردووە بەخۆ گەورە زانینەوە بەسەر زەویدا بڕۆن.
خدای گەورە فەرموویەتی ولا تمشي في الأرض مرحا إنك لن تخرق الأرض ولن تبلغ الجبال طولا. سورة الإسراء آية 37. واتا بكش خوفي زو بسر زبي مرو چونکە بە تاکید نەتۆ زەویت بۆ شەق دەبێ و نەدەشگەیتە بەرزی چیاکان. سێهم بەڵام بزانە ئەم ئاەتانە ئەوەی لێوەرناگیرێت تۆ بەلەسەر خۆی و هێواشی بەسەر زەویدا بڕۆی تا ئەو ڕادەی هەندێک لە خەڵکی وا بزانن نەخۆشی، چونکە خۆت وەک نەخۆش پیشان داوە. عەسکەری دەڵێ پیاوێک بەلای عومەری کوڕی خەتاب خوددا لێ ڕازی بێت تێپەڕی زۆر بەلەخوا ترسی و زەلیلی زێدەڕۆیی کردن ملکەچی سەری خۆی زۆر نزم کرد بۆ. ئیمامی عومەر خوددا لێ ڕازی بێ گوتی تۆ موسڵمانی؟ گوتی بەڵێ. گوتی ئێدە سرت بەرز بکە و مرت درێژ بکە و چونکە ئیسلام عیزەت و سەربەرزیە نەک ئەو زەلیلی کە تۆ پیشانی دەدەی. و هەروە شیفائی کسی عەبدوڵڵا دوو گەنجانی دەبینی زۆر بە لەسەر خۆی و ملکەچی دەڕۆن لە ڕێگادا وەک نەخۆش دەرکەوتون. ئەویش دەڵێ ئەو گەنجانە بۆ ئاوا دەڕۆن؟ دەڵێن لەبەر زۆر دینداریان. شیفائی کسی عەبدوڵڵاش دەڵێ ئیمامی عومەر زۆر لەوانە دیندارتر بوو. واتە عومەر خوددا لێ ڕازی بێ لە ڕۆیشتن بەپەلە دەڕۆی. چارەم ڕێگا مافی هەیە دەبێ ئەو مافەی پێ بدەین. ئەبوو سەعیدی خودری خوددا لێ ڕازی بێ دەڵێ ڕۆژێک پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم فەرمووی داواتان لێ دەکەم خۆتان دوور بگرن لە دانیشتن لەسەر ڕێگاکان. هاوڵانیش گوتیان ئەی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم ئەوە شوێنی دانیشتمانە و قسەی لێ دەکەین. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر دانیشتن مافی ڕێگا بدەن. ئەوانیش گوتیان مافی ڕێگا چییە؟ فەرمووی لادانی چاو لە سیرکردنی قەدەغە کراوەکان، دەستگرتنەوە لە ئەزیەتدانی خەڵک و وەڵامدانەوەی سەلام فەرمان بە چاکە و ڕێگرتن لە خراپە. با خەڵک لێت ڕازی بن. لا پەڕا 129. عن أنس بن مالك رضي الله عنه قال مر على النبي صلى الله عليه وسلم بجنازة فأثنوا عليها خيرا فقال النبي صلى الله عليه وسلم وجبت وجبت وجبت. ومر بجنازة فأثنوا عليها شرا فقال النبي صلى الله عليه وسلم وجبت وجبت وجبت. فاسأله عمر رضي الله عنه قال من أثنيتم عليه خيرا وجبت له الجنة ومن أثنيتم شرا وجبت له النار أنتم شهداء الله في الأرض. واتا أنس كري مالك خدا لي رازي بيدالي روجك جنازيكيان هنا دیارە لەو شوێنەیە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم وەستا بوو کە کۆمەڵێک لە هاوڵانی لێبوو. خەڵک مەدحی ئەو خاوەن جەنازەیان کرد و گوتیان کەسێکی باش بوو. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم سێ جاران فەرمووی پێویست بوو پێویست بوو پێویست بوو. دوای ماوەیەک جەنازەیەکی دیکەیان هێنا. خەڵکەکە کە لە لای وەستا بوون بەخراپ باسییان کرد. دیسان پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم سێ جاران فەرمووی پێویست بوو پێویست بوو پێویست بوو. عومەر خوددا لێ ڕازی بێ دەڵێ پرسیارم لێ کرد لەو بارەیەوە. پێغەمبەری خودداش صلی الله عليه وسلم فەرمووی ئەوەی کە ئێوە مەدحتان کرد بە چاکە باستان کرد بەهەشتی بوو، بەهەشتی بۆ پێویست بوو، و ئەوەش کە بە خراپە باستان کرد ئاگری بۆ پێویست بوو، چونکە ئێوە شایەدی دەرانی خوددان یاخود ئێوە بەڵگەی خوان سوبحانه وتعالى لەسەر زەوی. ڕوونکردنەوە. یەکەم گرنگی بەدەستهێنانی خۆشویستن و ڕەزامەندی خەڵکی لەم فەرمودەیە دەردەکەوێت کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر خوددا بەندەیەکی خۆش بێ و بانگی جوبریل لەکاو پێی دەفەرمێ من فڵانە بەندەم خۆش دەوێ تۆش خۆشت بەوێ، جوبریلیش خۆشی دەوێ. جوبریل بانگ دەکات و لە نێو ئەهلی ئاسمان واتە لە نێو فریشتەکان دەڵێ خوددا فڵان بەندەی خۆش دەوێ و ئێوەش خۆشتان بوێ. ئەهلی ئاسمان هەموو خۆشیان دەوێ، پاشان لەسەر زەویش ئەم خۆشەویستەی لێ قبوڵ دەکرێ و ئیماندارانیش خۆشیان دەوێت. دووەم کەواتە ئەگەر دەتەوێ بزانی کەسێکی خۆشویستراوی لە لای خوددا لێت ڕازیە، تەماشای دەوروبەری خۆت بکە، بزانە و ئیماندارانی دەوروبەرت لێت ڕازین خۆشیان دەوێ. ئەگەر نادەبێ پێداچوونەوەیەک بکەی لەبارەی چۆنیەتی هەڵس و کەوتکردنت لەگەڵ ئەو خەڵکە تا بە شێوەیەک مامەڵە بکەی کە لێت ڕازی بن. بێگومان بەو شێوەی مامەڵەکردنە دەبێ پێشوان شەرع پێی ڕازی بێ.
نابێ شتێک بکەی بۆ ئەوەی دڵی کەسێک ڕابگری کە لە کاتێکدا ئەو کارە سەرپێچی فەرمانی خودای پەروەردیگار بێ. چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا طاعة لمخلوق في معصية الخالق، واتە گوێڕایەلیکردنی دروستکراو ناکرێ لە شتێکدا کە سەرپێچی بەدیهێنەر بێ، مەبەست ئەوەیە کە نابێ شتێک بکرێ بۆ ڕازیکردنی کەسێک خوداش بەو کارە ڕازی نەبێ. سێەم، مەبەست لە قبوڵبوونی ئەو خۆشەویستیە لەسەر زەوی ئەوەیە خەڵک دەڵێن ئەو کەسەی خۆشەویستی پێدراوە خوداش لەو بارەوە دەفەرموێ إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا. سورة مريم آية 96. واتە بێگومان ئەوانەی بڕوایان هێناوە کردەوە باشەکانیان ئەنجام داوە زۆر زوو خوددا خۆشەویستیان دەخاتە دڵی بڕوادارانەوە. چارەم، زۆر وریا بە مسلمانان ڕقیان لێت نەبێ، چونکە ڕقی مسلمانان بەڵگەیە لەسەر ئەوەی خوداش ڕقی لێتە، لەبەر ئەوەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی گەر خوددا ڕقی لە بەندەیەک بووە بەهۆی زۆری گوناح و تاوانەکانیەوە، بانگی جوبریل دەکات و دەفەرمێت من ڕقم لە فلانە کەسە و تۆش ڕقت لێبێ. جوبریلیش ڕقی لێ دەبێتەوە و ئینجا دواتر بانگ دەدرێ لە نێو خەڵکی ئاسمان، واتە لە نێو فریشتەکان دەگوترێت خوددا ڕقی لە فلان کەس دەبێتەوە و ئێوەش ڕقتان لێ بێتەوە، ئەوانش ڕقیان لێ دەبێتەوە. پاشان لەسەر زەوی ئەم ڕق لێبوونەوەی بۆ قبوڵ دەکرێت، ئیماندارانیش خۆشیان ناوێ و دەی بۆزێنن. کەواتە ئێمە دەبێ هەموو هەوڵێک بدەین بۆ ئەوەی بتوانین ڕەزامەندی مسلمانان بەدەست بێنین، ئەوەش هۆکاری بەدەستهێنانی ڕەزامەندی خوددایە. ڕەنگە یەکێک بڵێ ئەدی ئەگەر هەوڵی بەدەستهێنانی ڕەزامەندی کافران بدەین وایان لێ بکەین خۆشمانیان بوێ، دەڵێن ئەگەر تۆ بتوانی کارێکی چاکە بکەی بەڵام بە مەرجێک تۆ نەچیتە ژێر کاریگەری کافران، چونکە تەنانەت دۆستایەتیکردنیشیان بە خراپ زاندراوە، مەگەر لە کاتی پێویست وەک خوددا دەفەرمێت لا يتخذ المؤمنون الكافرين أولياء من دون المؤمنين ومن يفعل ذلك فليس من الله في شيء. سورة آل عمران آية 28. واتا با بڕواداران لە جیاتی بڕواداران کافران بەدۆست نەگرن، هەر کەسێکیش وا بکات مەگەر لەبەر ناچاری و خۆتانیان لێ بپارێزن، ئەگەر نا هیچ پەیوەندێکی بەخواوە نامێنێن. بەڵام تۆ ئەگەر بتوانی بەڕەوشتی جوان و هەڵسوکەوتی چاکت وایان لێ بکەی خۆشیان بوێی سەرنجیان ڕابچێشی ئەوە کارێکی چاکت کردووە. کەواتە ئەگەر دۆستایەتی کافران بکەی لەبەر دوو شتانە، یەکەم تا هەوڵی هیدایەتیان بدەیت، دووهەم بۆ ئەوەی خۆمانیان لێ بپارێزین، نەک دۆستایەتیکردنەک لەسەر بناغی ملکەتی و خۆ بەدەستەوە دانانیان بێ یا لە ناخی دڵەوە خۆشمان بوێ. مامەڵەت خۆش بێ لاپەڕا 134. عن عبد الله بن عمر رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم من سره أن يزحزح عن النار ويدخل الجنة فلتأته منيته وهو يشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وليأتي إلى الناس الذي يحب أن يؤتى إليه. واتا عبد الله كري عمر خدا لي رازي بيدلي پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک حەز دەکات لە ئاگر دوور بخرێتەوە و بخرێتە بەهەشتەوە با لە کاتێکدا دەمرێ شایەدی بدات کە بێجگە لە خوددا هیچ پەرستراوێکی دیکە نین و محەممەدیش ڕەوانەکراوی خوددایە صلی الله عليه وسلم، و با ئەوە لەگەڵ خەڵکی بکات کە پێی خۆشە خەڵک لەگەڵی بکەن، یا بەو شێوە مامەڵە لەگەڵ خەڵک بکات کە پێی خۆشە خەڵک مامەڵەی لەگەڵ بکەن. ڕوونکردنەوە یەکەم، ئەگەر حەز دەکەی خەڵک زۆر ڕێزت بگرن زۆر ڕێزیان بگرە، جاری وایە کە دەچی بۆ شوێنێک زۆر گرنگیت پێ نادرێ، چەند دڵتەنگ دەبی، بێنە پێش چاوت کاتێک کەسێک دێتە لای تۆ گرنگی پێ نەدەی وەک تۆ دڵی تەنگ دەبێ، بۆیە چۆنت بۆ خۆت پێخۆشە بۆ خەڵکیش ئاوا بە. دووهەم، حەز دەکەی کە قسان دەکەی گوێت بۆ بگرن، کاتێک قسەیان بۆ کرد و گوێیان بۆ بگرە. هەندێک جار هەندێک کەس قسان دەکات پێت وایە ئەو قسانە زۆر بێسوود و بێمانان، بەڵام من دەڵێم دەبێت تۆ ڕێز بۆ ئەو شتانەدا بنی، چونکە ڕەنگە ئەو کەسە ئەوە ئاستی زانیاری و هۆشیاری بێ نەتوانێ لەوە باشتر قسان بکات، وەک گوتراوە هەر قاپێک چی تێدا بێ هەر ئەوەی لێ دەڕژێ. مادام وایە چاوەڕێ مەکە هەموو خەڵک وەک تۆ بیر بکاتەوە، وەک تۆ قسان بکات، هەر کەسەش پێگە و پلەی خۆی هەیە لە قەدەر خۆی لای خۆت بۆ دابنێ. سێهەم،
لە هەر شتێکی دی حەز دەکەی خەڵک چۆنت مامەڵە لەگەڵ بکەن سەرەتا بۆ خۆت وابە چونکە کەسی بەرامبەر هەمیشە چاوەڕێی هەڵوێست و هەڵسوکەوتی تۆ دەکات. جارە بە هەرگیز حەسوودی و ڕق و چینە و توندی هەر سیفەتێک کە ناشیرنت دەکات لێی بەدی نەکرێت، هەر وەک چۆن حەز ناکەی ئەو سیفەتانە لە کەسی بەرامبەر بەدی بکەیت. باشترين دراوسيبا لا برا 136 عن عبد الله بن عمر رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم خير الأصحاب عند الله خيرهم لصحابه وخير الجيران عند الله خيرهم لجاره. واتا عبد الله كري عمر خدا ليان رازي بيدله پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرمويتي باشترین برادر لەلای خدا ئەو برادرەیە کە باش بێ بۆ برادری خۆی و باشترین دراوسێ لەلای خدا ئەو دراوسەیە کە بۆ دراوسێکەی باش بێ. ڕوونکردنەوە یەکەم لەم فەرمودەدا پێناسەی باشترین دراوسێ کراوە لەلای خدا. چێ هەیە حەز نەکات لەلای خدا بە باشترین دراوسێ پێناسە بکرێ و بناسرێ مادەم وایە قۆڵی پیاوەتی و مەردایەتی لێ هەڵماڵە و هەرچی دراوسێکەت هەیە نێوانتان ناخۆش بێ یا ساردێکی تێکەوتۆ هەوڵ بدە بە زووترین کات بچیتە لای و خۆشەویستی خۆتی بۆ دەربخەی تا بەو هۆیەوە خۆشەویست بی لە لای خودای بەرز و مەزنەوە. دووەم دەربارەی گرنگی باشبوون لەگەڵ دراوسێ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرموویەتی بەردەوام جوبری ڕای دەسپاردم و ئامۆژگاری دەکردم باش بووم لەگەڵ دراوسێ ئەوەندە دووبارەی دەکردەوە هەتا گومانی ئەوم برد کە دراوسێ میرات لە دراوسێ بگرێ. ئایا بیر ناکەیتەوە بۆچی جوبریل ئەوەندە پێغەمبەری خودای صلی الله عليه وسلم ئاگادار کردوتەوە و ئامۆژگاری کردووە بە باشبوون لەگەڵ دراوسێ؟ ئایا کە تۆ خۆت بە شوێن پێ هەڵگری پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەزانی وەک ئەویش مامەڵە لەگەڵ دراوسێ دەکەی؟ بێگومان زۆر لامانداوە لە سونەت و ڕێبازی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم خدا یارمەتیمان نەدات حاڵمان بەرەو خراپتر دەڕوات. سێم ئەگەر حەز دەکەی پێت خۆشە خدای گەورە خۆشتی بوێ ئەوە ئارام بگرێ لەسەر ئەزیەت و ئازاری دراوسێ. ئیمام ئەحمەد لە موسنەدەکەی دەڵێ ڕۆژێک ئەبوو زەڕ خدا لێ ڕازی بێت لە نێو خەڵکدا دەڵێ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرموویەتی ثلاثة يحبهم الله واتە سێ کەس هەنا خدا خۆشیانی دەوێ. یەکێک لە تابعین کە لەو کاتەدا لەوێ نابێ دوایی هەواڵەکەی پێدەگات یەکسەر دێتە لای ئەبوو زەڕ دەڵێ پێم گەیشتووە قسەیەکی وات گوتووە پێم بڵێ ئەوانە چێن کە خدا خۆشی دەوێن؟ گوتی یەکێک لەوانە پیاوێک یان ئافرەتێک دراوسەیەکی هەبێ ئەو دراوسەیە ئەزیەت و ئازاری بدات ئەویش ئارام بگرێ لەسەر ئەزیەتەکەی هەتا یەکێکیان دەمرێ و لێک جیا دەبنەوە کەواتە بەدەستهێنانی خۆشەویستی خدا زۆر ئاسانە بەڵام بەداخەوە ئێمە زۆر قورسمان کردێ لەسەر خۆمان. چارەم اینجا ڕەنگە ئێستا پرسیار بکەی و بڵێ باشە ئەگەر ئەو دراوسەیەم فاحیشە چی بوو زۆر بێدین بوو ئافرەتەکانیان باش نەبوون چۆن مامەڵەیان لەگەڵ بکەم؟ دەڵێن لە ڕێیوانەوە زیانی پێنەکات بەوەی نەچێتە ماڵیان و خۆشەویستیان بۆ دەرنەبڕێ بەڵکو بە خۆیان دابچنەوە چونکە ڕەنگە لە ڕێی منداڵەکانت یا خێزانەکەت دەرگایەک بۆ خۆیان بکەنەوە بێنە ماڵت. سەرنجام ئەو دراوسێتیە زیانی زیاتری بێ لە قازانت ویا ئەو قاعیدەیە جێبەجێ بکە کە دەڵێ خۆ دوورگرتن لە زیانی دراوسێی خراپ باشتر لە نزیک بوونەوە لێی بەمەبەستی باشبوون لەگەڵی و بەدەستێنانی پاداش لەسەری. وەزانایان دەڵێن ئەگەر دراوسەیەکەت جوولەکە یا نەسڕانی بوو لە ماڵ یا لە بازار یا لە باغ و باخچەکەی لەتەنیشت تۆ بوو ئەوە بە جوانترین شێوە دراوسێتی بکە و ئەزیەت و ئازاری مەدە. وەک گوتراوە مافەکانی دراوسێ بە پێی نزیکی و دووریان سێ جۆرە. یەکەم سێ مافی هەیە ئەویش کەسێکە کە هەم موسڵمانە و هەم خزمتە و هەم دراوسێتە. دووەم دوو مافی هەیە ئەویش کەسێکی موسڵمانە و دراوسێتە. سێهەم یەک مافی هەیە ئەویش کەسێکی ناموسڵمانە و دراوسێتە. ئەرکە قسەیەکت بیست مەیجێڕەوە لا پەڕاسەت و چل. عن أبي هريرة رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم كفى بالمرء إثما أن يحدث بكل ما سمع. واتا أبو هريرة خدا لي رازي بيدله پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرمويتي بسبو مروف گناه بار بكاتي كگوية بيستي هر شتێک بوو بیجارێتەوە. ڕوونکردنەوە یەکەم
بزانە خودای پەنهان بین لێی قەدەغە کردووی هەر شتێک بیستت کە یەکسەر بیجێڕیەوە بە بەڵگەی ئەوەی فەرموویەتی يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا آياتي 6 لسورة الحجرات واتا ئەگەر کەسێکی لا دەر و فاسق هەواڵێکی بۆ هێنان لێی بکۆڵنەوە تەئکید بکەن لە ڕاستیەکەی هەواڵەکەی و یەکسەر بڵاوی مەکەنەوە کەواتە هەر قسەیەکمان بیست نابێ یەکسەر بڵاوی بکەینەوە بەڵکو دەبێت تەئکیدی لێ بکەینەوە ئایا ڕاستە یا درۆ و خودای گەورە ڕەخنە لەو کەسانە دەگرێت کاتێک کە قسەیەک دەبیستن بێ لێوردبوونەوە یەکسەر بڵاوی یەکەنەوە چونکە ڕەنگە ئەو قسەیە سەر بچێشێ بۆ بوختان و هەڵبەستان بۆ کەسێکی پاک وەک خودای گەورە دەفەرمێت إذ تلقونه بألسنتكم وتقولون بأفواهكم ما ليس لكم به علم وتحسبونه هينا وهو عند الله عظيم سورة النور آية 15 واتا ئەوە بۆ دەما و دەم قسە لەسەر زمانی یەکدی وەردەگرن بێلێکدانەوە و لێکۆڕینەوە کاتێک بەزارتان شتێک دەڵێن کە هیچ ئاگایتان دەربارەی نییە و ئێوە وا دەزانن کە ئەو قسانە یا ئەو بوختانە شتێکی سادە و ئاسانە لە کاتێکدا ئەوە لای خودای زۆر گەورە و ناقوڵایە. دووەم برای خۆشەویستم خوشتی سنجینم زمانتان بپارێزن ئەگەر ویستان قسەیەک بکەن دەربارەی شتێک کە ئەو فەرمایشتێک خوددا بینەوە بیر خۆتان کە دەفەرموێت ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد سورة قاف آية 18 واتا هەربوو شەک لە زار دەردەچێ حتمەند و فریشتەی چاودێر ئامادەن و دەینووسن و تۆماری دەکەن و هەروەها بیر لەو فەرمایشتەی پێغەمبەری خوددا بکەوە صلى الله عليه وسلم کە دەفەرمێت كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع واتا بەسە بۆ مرۆڤ کە درۆ بکە و بە درۆزندا بندرێک کاتێک هەر قسێک دەبیستێ و بیجێڕێتەوە باسی بکات و ترسناکترین فەرموودە لەم بارەیەوە ئەوەیە کە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم فەرموویەتی إن الرجل ليتكلم بالكلمة من الشر ما يعلم مبلغها يكتب الله بها عليه سخطه إلى يوم يلقاه واتە دڵنیابن جاری وایە پیاوێک یا ئافرەتێک قسەیەکی خراپ دەکات بێ ئەوەی بزانێ گوناهی ئەو قسەیە چەندە بەهۆی ئەو قسەیەوە خوددا تووڕەی خۆی لەسەری دەنووسێ هەتا ئەو ڕۆژەی پێی دەگاتەوە واتە ڕۆژی دوایی. دووەم دڵنیابە تۆ بەرپرسی و پرسیار لێکراوی دەربارەی هەر وشەیەک کە لە زارت دێتە دەر بۆیە کاتێک دەبینی خەڵک کەوتونەتە نێو غەیبەت و زەم و بە خراپە باسکردنی خەڵک و قسەی پڕوپوز دەکەن تۆ خۆت بێدەنگ بکە و قسان مەکە ئەوە لە کاتێکدا کە توانای گوتنی قسەی چاکت نییە چونکە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم فەرموویەتی من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت واتە هەر کەسێک بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با قسەی چاک بکات یا بێدەنگ بێ و قسان نەکات. سێم مامۆستایەک دەڵێ هەواڵ بڵاو کراوە کە من بەند کراوە چەند کەسێک هاتن گوتیان مامۆستا بیستومان تۆ بەند کراوی منیش هەرچی دەهاتە لام دەمگوت کێوای گوت دەیان گوت خەڵک وا دەڵێن منیش دەمگوت الله ئەکبەر آخر ئەوە چێ وەکالەتی بڵاوکردنەوەی ئەو هەواڵەی بە ئەستۆی خۆی گرتووە ئاواز و بڵاوی بکاتەوە خۆ من بەند نەکراوە دوایی ئەوەم هاتەوە یاد خەڵک زۆر دوورن لەو فەرمایشتەی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم کە دەفەرموێت إن الله كره لكم ثلاثة قيل وقال واتە خودای گەورە سێشتی بۆ ئێوە پێ ناخۆشە کەسێک هەر قسان بجێڕێتەوە بڵێ دەگوترێ و گوتیان ئەگەر کەسێک یا چەند کەسێک قسەیەکیان بۆ کردی گومانت لە قسەکە هەبوو پێیان بڵێ گوێم بۆ بگرن برادەران ئایا ئێوە دڵنیان لەو قسەیە یا لەو هەواڵە ئەگەر گوتیان واللهی وا دەڵێن پێیان بڵێ برایان خۆتان گوناهبار مەکەن ئەوە تا پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم دەفەرمێت كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع واتە بەسە بۆ مرۆڤ کە درۆ بکە و بە درۆزندا بندرێ کاتێک هەر قسەیەک دەبیستێ و بیجێڕێتەوە باسی بکات. چارەم هیچ وشەیەک بارەزارت نێتە دەر مەگەر دڵنیابی کە خێر و پاداشتی دنیا و دواڕۆژتی تێدایە. یەکێ لە زانایان دەڵێ ئەگەر قسەکردن لە زیو بێ ئەوە قسە نەکردن لە زێڕە گومانیش لەوە نییە کە زێر لە زیو باشترە بەڵام زۆربەی خەڵکی وازیان لە زێر هێناوە پەنا بخوا نەوەکو زیو بەڵکو قسەکانیان بریتین لە غەیبەت و قسەی خراپ هێنان و بردن و جوێندان و نەفرینکردن و درۆکردن و بۆهتان هەڵبەستان و سوێندی درۆ و ئەو زمانەیان هەمیشە بەکاردێنن بۆ لە ناوبردنی دینیان. Mm-hmm.
لبر خدا خلقت خوش به. لا براسة 44. عن أنس بن مالك رضي الله عنه قال أن رجلا سأل النبي صلى الله عليه وسلم متى الساعة يا رسول الله؟ قال ما أعددت لها؟ قال ما أعددت لها من كثير صلاة ولا صوم ولا صدقة ولكني أحب الله ورسوله. قال أنت مع من أحببت. واتا أنسی کوڕی مالک خدا لێی ڕازی بێ دەڵێ پیاوێک لە پێغەمبەری خدای پرسی صلی الله عليه وسلم کەی قیامەتە ئەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمووی چیت بۆ ئامادە کردووە؟ گوتی شتێکی زۆرم لە نوێژ و ڕۆژی و سەدەقە ئامادە نەکردووە، بەڵام خدا و پێغەمبەری خوام خۆش دەوێ. فەرمووی تۆ لەگەڵ ئەو کەسەدای کە خۆشت دەوێ. ڕوونکردنەوە یەکەم، هەر کەسێکت خۆش بوێ هەموو خۆشەویستی خۆتی مەدێ، و بە پێچەوانەوەش کە لە کەسێک تووڕە بووی ڕقی خۆت هەمووی دەرمەبڕە، چونکە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرموویەتی خۆشەویستەکەت بە کەمی و لەسرە خۆت خۆش بوێ، لەوانەیە ڕۆژێک بێ خۆشت نەوێ و لە یەکدی تووڕە بن، و ئەو کەسەش کە خۆشت ناوێ کەم ڕقت لێ بێ، لەوانەیە ڕۆژێک دابێ ببێتە خۆشەویستت. یعنی مرۆڤی وا باشە ئەگەر کەسێکی خۆش بوێت مەجالی ئەوەی تێدا بێڵێتەوە کە ڕۆژێک لە یەکدی تووڕە بن، و ئەگەر کەسێکی خۆش نەویست مەجالی ئەوەی تێدا بێڵێتەوە کە ببنە دوو دۆست و خۆشەویستی یەکدی. دووهەم، بە هیچ شێوەیەک ڕێگە نەدراوە کەسی دوور لە دین و فاسق و ستەمکار و کافرت خۆش بێوێ و بە دۆستیان بگری، چونکە لە فەرمودەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرموویەتی هاتووە کە دەڵێ ئەنتە مع من ئەحبەبت، واتە چێت خۆش بێوێ لەگەڵ ئەو کەسەدای. جا ئایا لەگەڵ ئەو کەسەدای یانی چی؟ هەندێک دەڵێن لە ڕۆژی دوایی لەگەڵ ئەو سەرکردانە کۆ دەکرێتەوە کە خۆشی ویستون و هەردووچیان لەبەر یەکدی ڕادەکەن و نەفرین لە یەکدی دەکەن. خوا پەنامان بدات لەوە کە کەسێکمان خۆش بێ دوژمنی خدا و پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم و دوژمنی ئیسلام بێ. ڕەنگە یەکێک پرسیار بکاو بڵێ من دوو سەرکردەم خۆش دەوێ، یەشێکیان ئیسلامی و دیندار ئەوی دی عادمانیە و کەسێکی ڕاستگۆیە، یا دەستپاکە، یا من لەگەڵ کامیان کۆ دەکرێمەوە لە ڕۆژی دوایی؟ لە وەڵامدا دەڵێن بێگومان لەگەڵ ئەو کەسەی کە ئیسلامی و دیندارە، چونکە لەسەر بناغی دینداری ئەو سەرکردە دیندارەت خۆشویستووە، بەڵام ئەو سەرکردە عەلمانێت کە لەسەر بناغی سیفەتێکی باش کە تێیدا خۆشویستووە، جا ئێمە وەک موسڵمان دەبێ ئەو بیرکردنەوەمان هەبێ. بۆ وێنە سیفەتی ئازایەتی، سەخاوەتی، بەخشندەیی، لێبوردەی، چاکەکاری و هەتا دوایی ئەو سیفەتانە لە هەر کەسێکدا هەبن دەبێ سیفەتەکانیانت خۆش بوێ، هەتا ئەگەر کەسێکی کافریش بی. وەک گوتراوە سیفەتی باش هەر باشە ئەگەر لە کافریشدا هەبێ، و سیفەتی خراپ هەر خراپە ئەگەر لە مسڵمانیشدا هەبێ. کەواتە خۆشویستن و ڕقلێبوونەوە دەبێ لەسەر بناغی دینداری بێ، نەک شتێکی دنیایی. ئەو کاتە دەتوانی خۆشەویستیت بۆ کەسەکان لێک جیا بکەیتەوە. ئایا کە کابرای عەلمانیت خۆش دەبێ لەبەر خودایە لە کاتێکدا کە ئەو بە بەرنامەی خوددا بێباوەڕە؟ نەخێر، لەبەر سیفەتێکە کە دڵپەسەندی تۆیە و جێی ڕزامەندی خودایە، ئەو سیفەتە کە لەو کەسەدایە. سێم، خۆشویستن و ڕقلێبوونەوەت دەبێتە یا لەبەر خوددا بێ، ئەگەر وا بووی بەڵگەی تەواوی ئیمانتە. پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمیەتی من أحب لله وبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان. واتا هەر کەسێک خەڵکی خۆش بوێ لەبەر خوددا، ڕقیشی لێبن لەبەر خوددا، شتێک ببەخشێ لەبەر خوددا و نەشی بەخشێ هەر لەبەر خوددا، ئەوە بە دڵنیاییەوە ئیمانداریەکەی تەواوە. چارەم، ئەگەر حەز دەکەی خوددا خۆشت بوێ ئەو ئاەت و فەرموودە بخوێنەوە و جێبەجێیان بکە. خدای پەروەردیگار لە قورئاندا فەرموویەتی قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. واتا أي محمد صلى الله عليه وسلم بڵێ ئەگەر ئێوە خوداتان خۆش دەبێ شوێنم بکەون، خوداش خۆشی دەوێن، لە گوناهەکانیشتان دەبورێ و خوددا لێبوردەی بەبەزەییە. جا حەسەنی بەسڕایی ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ ئەو ئاەتە تاقیکردنەوەیە بۆ ئەو کەسانەی کە ئیدعای خۆشویستنی خوددا دەکەن، ئەگەر ڕاست دەکەن خۆیان خۆش دەبێ شوێن پێغەمبەری خوددا بکەون صلی الله عليه وسلم لە کردار و گفتاریە. پێغەمبەری خودداش لە فەرمودەیەکی قودسیدا دەفەرموێت قال الله تبارك وتعالى وجبت محبتني للمتحابين فيه. واتە خدای تبارك وتعالى فەرموویەتی
خۆشەویستی خۆم پێویست کردووە بۆ ئەو کەسانەی لەبەر من یەکتیان خۆش دەوێت. گومانی باش بە خەڵک ببە. لاپەڕە 148. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: إياكم والظن فإن الظن أكذب الحديث. واتا أبو هريرة خدا لي رازي بيدالي بيغمبري خدا صلى الله عليه وسلم فرميتي داواتان لێدەکەم خۆتان دوور بگرن لە گومانی خراپ بردن بە خەڵک لەبەر ئەوەی گومانی خراپ گەورەترین درۆیە کە شەیطان وەسوەسەت بۆ دروست دەکات لە دڵی خۆت گومانی خراپ و درۆ دروست بکەیت. ڕوونکردنەوە یەکەم. خدای گەورە لە قورئان گومانی خراپ بردنی قەدەغە کردووە و فەرموویەتی: يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم. آياتي 13 لسورة الحجرات. واتا أي أواني برواتان هناوا خۆتان دوور بگرن لە زۆر گومانی خراپ بردن. بەڕاستی هەندێک گومان بردن گوناهن. دووهەم، هەمیشە پاساو بۆ هەڵەی خەڵک بێنەوە وەک گوتراوە 7 پاساو بۆ براکەت بێنەوە تا ڕێگە بە نەفست نەدەی گومانی خراپت پێ ببات بەرامبەر براو خوشکەکانت. سێم، زانایان گوتویانە پەلەکردن و گومانی خراپ بردن دووشتی خراپن، چونکە پەلەکردن دەبێتە هۆی پەشیمان بوونەوە لە زۆربەی کاتدا. بۆیە مرۆڤی عاقڵ هەرگیز بە پەلە هیچ بڕیارێک نادات و هیچ کارێک ناکات و هەروەها بە هیچ جۆرێک ڕێگە بەخۆی نادات بێ ئەوەی بەرچاوی ڕوون بێ دەربارەی کەسێک گومانی خراپی پێ ببات، بەڵکو بە پێچەوانەوە گومانی باش بە خەڵک دەبات و جاروباریش کە پێویست بکات گومانی خراپ بە تایبەتی ئەگەر ئەو کەسە بە ئاشکرا هەندێک کردەوەی خراپی لێ بەدی دەکرا، چونکە خودای کاربەجێش نەیفەرمووە هەموو گومان بردنێک گوناهن، بەڵکو فەرموویەتی: إن بعض الظن إثم. آياتي 13 لسورة الحجرات. واتا براستي هەندێک گومان بردن گوناهن. چارەم، بزانە هیچ دەرگایەک وەک دەرگای گومان بردن بۆ چوونە نێو دڵت کراوەتر و فراوانتر نییە، چونکە ئەوە شەیطانە هیچی پێ لەگەڵت ناکرێ. دێگومان و وەسوەسەی خراپت بۆ دێنێ دەربارەی فلان و فیسار. ئایا هەروە بە ئاسانی ملکەتی دەبی و گوێڕایەلی دەکەی؟ وەک لە دایک و باوکمان ئادەم و حەوا ملکەت و گوێڕایەل بوون. نەخێر نەکەی گوێڕایەلی بکەی، بۆیە کاتێ گومانی خراپت بۆ دێ بڵێ: أعوذ بالله من الشيطان الرجيم. بإذن خدا أو وسوسە و گومانە خراپەت نامێنێ. آخر واللهی ئەو دنیایە چەند ڕۆژێکە و ساڵێکە هی ئەوە نییە بیکەیە جێی خەم و خەفەت و گومانی خراپ بە خەڵک بردن و حەسوودی ڕق و چین لە دڵ دروست بکەی بەرامبەر بە خەڵک. تۆ یەک دڵت پێدراوە نابێ ئەو دڵی تۆ لە جیاتی خۆشەویستی خدا و پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئیمانداران پڕ بێ لە گومانی خراپ بە خەڵک. بۆیە ئیدی دڵی خۆت صاف و ساغ بکەوە لە هەرچی ژەنگ و ژارە، خەڵتە و خاڵ لە بێژنجی ئیمان و ئینسافی بدە، دەردی دڵت بەو شێوە چارە سەر بکە. ئاسانکار بە لە ژین و دین. لاپەڕە 150. عن أبو موسى رضي الله عنه قال: كان رسول الله صلى الله عليه وسلم إذا بعث أحدا من أصحابه في بعض أمره قال: بشروا ولا تنفروا ويسروا ولا تعسروا. واتا أبو موسى خدا لي رازي بيدلي بيغمبري خدا صلى الله عليه وسلم عادتي وابو كيچك لها ولاني دنارد بو هندي لكاروباري خوي دي فرمو موجدە بدەنە خەڵکی و خەڵکی ڕاومەنێن دووریان مەخەنەوە لە دینداری و ئاسانکار بن و سەختگیری و قورسی مەکەن لە دینداری. ڕوونکردنەوە یەکەم. ئەم فەرموودە ئەوەی لێوەردەگیرێ کە مسڵمانان لە کاروباری دنیا و دوا ڕۆژدا و باشە هەمیشە لایەنی ئاسانکاری بگرنە بەر لە چوارچێوەی شەرع، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەروای کردووە. بە بەڵگەی ئەم فەرموودەی دایکمان عائشە خوددا لێی ڕازی بێ دەیگێڕێتەوە دەڵێ: ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين أمرين إلا أخذ أيسرهما ما لكم يكن إثما. واتا هیچ کاتێک نەبووە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم سەرپشکرا بێ لە نێوان دوو کار، هەر ئەوەیانی هەڵبژاردووە کە ئاسانترینیانە، مادەم ئەوەی هەڵبژاردووە گوناح نابێ. دووهەم،
کاتێک سەیری قورئان دەکەین دەبینین خودای بەبەزەیی هەمیشە دەیەوێت کاروباری دینداری مسلمانان ئاسان بکات بە بەڵگەی ئەوەی کاتێک کە باسی دوو لە ڕوکن و پایەکانی ئیسلام دەکات کە نوێژ و ڕۆژوی مانجی ڕەمەزانە دەفەرموێت ما يريد الله ليجعل عليكم من حرج ولكن يريد ليطهركم وليتم نعمته عليكم لعلكم تشكرون. آية 6 لسورة المائدة. واتا خدا نایەوێ هیچ سەغڵەتێکتان بخاتە سەر بەڵکو دەوێ پاکتان بکاتەوە و چاکەی خۆیتان لەسەر تەواو بکات بەڵکو سوپاس گوزاری بکەن. هەروەها دەربارەی ڕۆژ و گرتنیش دەفەرمێت يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. آية 185 لسورة البقرة. واتا خدا ئاسانی بۆتان دەبێ و قورسی نایەوێ سەغڵەتتان بکات. بۆیە مسلمان دەبێ زۆر ئاگداری مەبەستی خدای بەبەزەیی بێ لە ناردنی ئەو شەریعەتە کە لە ئەسڵدا ئاسانکاریە نەک قورسی و زەحمەتی و سەغڵەتی. هەروەها خدای گەورە دەفەرمێت لا يكلف الله نفسا إلا وسعها. سێهم و پێویستە باسی شتێک نەکرێت کە نەچێتە عەقلی کەسی بەرامبەر وەک گوتراوە سەبۆ خەڵک بکەن لە ئاست تێگەیشتنیان شتێکیان پێ مەڵێن لە دینداری کە توانای ئەنجامدانیان نەبێ و یەکجاری لە دین سار ببنەوە و دوور بکەونەوە. كلم الناس على قدر عقولهم. مانای چییە؟ زۆر بەداخەوە بەشێکی زۆری خەڵکی کاتێک ئەم وتەیە بەکاری دێنن مەبەستیان ئەوەیە کە خەڵکە لەوان نزمترە و دەبێ خۆیان بێننە ئاستیوان و قسان بکەن. بەڵام من دەڵێم زۆر گرنگە تۆ کاتێک قسە بۆ یەکێک دەکەی وا بیر بکەیەوە کە ئەو کەسە زۆر لە تۆ بەتواناتر و شارەزاترە دەبێ هەوڵ بدەی بتوانی لە ئاستی ئەوان قسان بکەی نەک لە ئاستی تۆ کەمتر بێ و تۆ خۆت بێنیە ئاستیوی. بە پێچەوانەوە جاری وا هەیە من وتومە هەر کەسێکی دیکە کە قسان بۆ خەڵکی دەکا بە فەزلی خوا نەک هێز و توانای خۆمان کە خەڵک گوێمان بۆ دەگرن قسە دەربارەی شتێک دەکەین ڕەنگە کەسی وا لەوێ هەبن زۆر لە من و لە تۆ شارەزاتر بن لەو بابەتە. ئەو کاتە چۆن ئەم وتە تەفسیر دەکەی؟ دکتۆرێکی زۆر دیندار و جێی متوانەی خۆم بۆ جێڕامە و گوتی یەکێک لە مامۆستا ناودارەکان ڕۆژێک باسی دکتۆرێکی دەکرد لە کاتی نوێژ پیادەی داخست و چۆ بۆ نوێژی جەماعەت خەڵکیش لەوێ چاوەڕێی کردووە. ئێمە زۆر سوپاسی دەکەیت دەستخۆشی لێ دەکەین لەسەر ئەوەی نەخۆشی جێهێشتووە چۆتە نوێژی جەماعەت بەڵام کە هاتۆتەوە یەک دەرزی لە نەخۆشێک داوە بە 7,000. آخر دکتۆر کوا ویژدان ئەو نوێژت لە چییە؟ جا ئەو دکتۆرێک کە برادەرمە گوتی ئەگەر مامۆستا شارەزای ئەو بابەتە بوایە ئەوە باسی نەدەکرد. گوتم بۆچی؟ گوتی دەرزی وا هەیە دکتۆر بە 1 ملیۆنیش لێی نادەن چونکە شوێنەکەی زۆر هەستیارە و هەر هەمووی دەمارە ئەگەری خوێنبەربوونی لێی دەکرێ کەچی مامۆستای بەڕێزیش لای وایە ئەو دەرزیەی کە ئەو دکتۆرە لێی داوە هەر هەمان ئەو دەرزیەیە کە موزەمیدێک لە گەڕەجێک یا عیادەیەکی داناوە لە نەخۆشی دەدات بە 1000 و یاخود بە 500 دینار. کەواتە نابێ وابزانین کە قسە بۆ ئەو خەڵکە دەکەین لەوان زاناترین ئەوان شایانی گوێگرتن و ئێمە شایانی قسە بۆکردنیانین. چارەم وا باشە لە کڕین و فرۆشتن گشت مامەڵەکانمان ئاسانکار بێ تا ئەو دوعای پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بتگرێتەوە کە دەفەرمێت رحم الله عبدا سمحا إذا باع سمحا إذا اشترى سمحا إذا اقتضى. واتە ڕەحمەتی خوددا لەو کەسە بێ کە ئاسانکارە کاتێک کە شتێک دەکڕێ کاتێک کە شتێک دەفرۆشێ کاتێک مافێکی هەیە و داوای دەکاتەوە یا دادوەری دەکات لە نێوان دوو کەس بەدادگەری. لێبوردەبە لاپەڕا 154 عن عبد الله بن مسعود رضي الله عنه قال كأني أنظر إلى النبي صلى الله عليه وسلم يحكي نبيا من الأنبياء ضربه قومه فأدموا وهو يمسح الدم عن وجهه ويقول اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون. واتا عبد الله كري مسعود خدا لي رازي بيدلي وەک ئەوەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بینیم و تەماشای بکەم سەی دەفەرموو باسی پێغەمبەرێک لە پێغەمبەرانی دەکرد دەیگوت گەلەکەی لێیاندا و خوێنیان لێهێنا ئەویش دەستی بەدەم و چاویدا دەهێنا و خوێنی لێ دەسڕیەوە و دەیگوت خودایە لە گەلەکەم ببوورە چونکە بەڕاستی ئەوان نەزانن.
ڕوونکردنەوە یەکەم، هیچ گومان لەوە نییە ئەو پێغەمبەرە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم بووە، چونکە کاتێک چووە تایف بانجی کردن بۆ ئیسلام بە داروبەرد وەڵامیان داوە. پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم بە دوعاکردن و پاڕانەوە بۆیان وەڵامی دانەوە فەرمووی اللهم اغفر لقومي فإنهم لا يعلمون. بۆیە زانایان دەڵێن نەرمونیانیت لەگەڵ کەسی نەزان و پشتکردن و ڕوووەرجێڕانت لە کەسانی جێل و ئارامگرتنت لەسەر ناڕەحەتیەکان دەتکاتە خاوەن پاداشتێکی زۆر گەورە. دووهەم، تاکە کەسێک کە شایانی ئەوە بێ ئێمە بەڕەهایی شوێنی بکەوین پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم، چونکە خوددا دەربارەی فەرموویەتی لقد كان لكم في رسول الله أسوة حسنة سورة الأحزاب آية 21. واتە بەتەکید بۆ ئێوە لە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم باشترین سەرمەشق و مامۆستا و پێشەوا هەیە، کەواتە ئێمە دەبێت لەو سیفەتە بەرزە چاو لەسەر وەرمان بکەین خاوەنی لێبوردەیی بین. سێم، ئەم فەرمودەیە ئەمەشی لێوەردەگیرێت کە مسلمانان ئەگەر ستەمی لێکرا لەلایەن کەسانی نەزان و توانای بەرگریکردنیشی نەبوو سنەتە دوعایان لێ نەکات، دوعایان بۆ بکات وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم وای کردووە، چونکە خوددا فەرمانی پێکردووە خذ العفو وأمر بالمعروف وأعرض عن الجاهلين. آياتي 199 لسورة الأعراف. واتا كاري آسان لخلق داوا بكا و تساو پۆشی لە هەڵەکانیان بکە و فەرمان بە چاکە و پشت لە نەزانان و نەفامان و تێنەگەیشتوان بکە. وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم والله غفور رحيم. آياتي 22 لسورة النور. واتا دەلێبوردەبن و چاو پۆشی لە هەڵەکاران بکەن. ئایا ئێوەش حەز ناکەن خوددا لێتان ببوورێ و لێتان خۆش بێ؟ خوددا لێبوردەی بەبەزەییە. مادەم ئێوەش بەندەی ئەو خوایان بەبەزەی و لێبوردە بن، چاو پۆشی لە هەڵان بکەن لە نێو خۆتاندا. فاصفح الصفح الجميل. ئاەتی 85 لە سوورەتی الحجر. واتە بە جوانترین شێوە چاو پۆشی بکە لە هەڵەی نەفامان، وا هەڵس و کەوت بکە کە هەڵەیان هەر نەکردووە. ئەوە داوای خوددایە تا خەڵک ببورێن، زۆر ور نەبینەوە و شت هەڵ نەکۆڵین. ئەوە فەرمانە هەموو ڕویان لە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بەڵام گومان لەوە نییە دوای ئەو ئێمە دوێنراوین بەو ئاەتانە، کەواتە مرۆڤ دەتوانێت لە سنووری شەرع و عەقڵ و خەڵک ببورێ، چاوپۆشی بکات، چونکە هەڵەکردن سنەتی حیاتە. خوددا لەسەر زەوی دایناوە وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێت كل ابن آدم خطأ وخير الخطائين التوابون. واتە هەموو بەنی ئادەم هەرچی مرۆڤە هەڵەکارن و هەڵان دەکەن و باشترینی هەڵەکاران ئەوانن کە پێداچوونەوە بۆ خۆیان دەکەن و دەگەڕێنەوە لەو هەڵە بەردەوام نابن. کەواتە ڕەنگە سبەی یا دوو سبەی تۆش هەڵە بەرامبەر بەو کەسە بکەیت. ئەمڕۆ ئەو بەرامبەر تۆ هەڵی کردووە، بۆیە بیبورە ئەویش دەتبورێ. با لە خودای لێبوردە فێری لێبوردن بین. لاپەڕا 157. ئینسانەکان بە ڕۆژ و شەوان هەڵان دەکەن و گوناح دەکەن کە ئەوەش سەرپێچی فەرمانی خودایە. بەڵام سوپاس بۆ ئەو خودایی کە فەرموویەتی یا عیبادی إنكم تخطئون بالليل والنهار وأنا أغفر الذنوب جميعا فاستغفروني أغفر لكم. واتا أي بندكانم ئێوە هەڵە و گوناحەکان دەکەن بە ڕۆژ و شەوان و من لە هەموو گوناحەکان خۆش دەبم و دەبورم، دەداوای لێ خۆش بوونم لێ بکەن تا لێتان خۆش بم. جا ئایا خودایەک بەو هەموو گەورەیە و ڕێز و شکۆمەندیەی کە هەیەتی داوا لە مرۆڤ بکات هەرچی بکەی مادام داوای لێبوردن بکەی دەتبورم، بۆچی دەبێ ئێمە خەڵک نەبورین لە کاتێکدا کە داوای لێبوردنمان لێ دەکەن؟ واللهی جگە لە تەکەبور و خۆ بە گەورە زانین و ڕق و چین هیچی دیکە نییە. ڕێگر بێ لێمان لەوەی کە چاوپۆشی بکەین لە خەڵکی. ڕوونکردنەوە یەکەم، بەڵام ئەگەر کەسێک ستەمی لێکردی و زانیشی لەسەر ناحەقە و تۆ توانات هەبوو تۆڵی خۆت بکەیەوە، نابێ بێدەنگبی و دوعا بۆ ستەمکار بکەی. بۆچی؟ چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم وای نەکردووە. جارێ خودای بەرز دەفەرمێ فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم واتقوا الله واعلموا أن الله مع المتقين.
سوڕەتی ئەلبەقەڕە ئایەتی 194. واتە هەرکەس دەستدرێژی کردە سەرتان ئەوە وەک خۆی دەستدرێژیەکەی بخەنەوە سەر و پارێز لە خوددا بکەن و بزانن کە خوددا لەگەڵ پارێزکاراندایە. و ئەگەر تەمەشای ژیانی پێغەمبەری خودداش بکەین صلی الله عليه وسلم دەبینین ئەوانەی ستەمکار بوونە و زانویانە ستەم دەکەن. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دوعای لێکردوون، بۆ وێنە دوعای لێکێ لە کافران دەکا و دەفەرمێت اللهم سلط عليه كلبك، واتە ئەی خودایە یەکێک لە سەگەکانی خۆتی بەسەردا زاڵ بکە و ئەم دوعایش قبول دەبێ. دوایی ئەو کافرە لەگەڵ کاروانێک دەبێ و دڕندەیەک دێو دەیبات. فەرمان بە چاکە بکە و ڕێ لە خراپە بگرە. لاپەڕا 159. عن أبي سعيد الخدري رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول من رأى منكم منكرا فليغير بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. واتا أبو سعيد خدري خدا لي رازي بيدالي لپیغمبری خدا صلى الله عليه وسلم بیست دەی فەرموو هەر کەسێک لە ئێوە خراپەیەکی بینی با بیگۆڕێ و ڕێ لێ بگرێ و ئەگەر نەیتوانی ئەوە با بە زار و زمان بیگۆڕێ و ڕێ نەدات ئەو خراپەیە بکرێ و ئەگەر ئەوەشی نەتوانی ئەوە با بە دڵ پێی ناخۆش بێ و دوعا بکات بۆ گۆڕینی ئەو خراپەیە و ئەگەر ئەوەش نەکات و بە دڵ پێی ناخۆش نەبێ ئەوە کەسێکە خاوەنی لاواسترین ئیمانە. ڕوونکردنەوە. یەکەم گومان لەوە نییە فەرمانکردن بە چاکە و ڕێگرتن لە خراپە لەسەر هەموو مسلمانێک واجبە و پێویستە بە بەڵگەی ئەوەی لە سوڕەتی ئالی عیمران خودای پەروەردیگار فەرموویەتی ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. واتا أي مسلمانين با کۆمەڵێکتان هەبن بانگەواز بۆ چاکە بکەن و فەرمان بە شتە پەسەندەکان بکەن و ڕێگری لە شتە ناپەسەندەکان بکەن و هەر ئەوانەش سەرفرازن کەواتە ئەوانەی هەڵدەسن بە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە بە مەبەستی هیدایەتدانی خەڵکی کۆمەڵە کەسێکی ناوازە و زۆر تایبەتی خودای بەدەسەڵاتن کە ڕەحمەتی خۆی پێی تایبەت کردوون و هەڵی بژاردوون وەک دەفەرمێ قل إن الفضل بيده الله يؤتيه من يشاء والله واسع عليم يختص برحمته من يشاء والله ذو الفضل العظيم. واتا بڵێ بێگومان بەخشین و پلە هەر بەدەستی خوددایە هەر کەسێکی بیەوێ و دەیداتێ و خوددا فراوانی زانایە و هەر کەسێکی بیەوێ و تایبەتی دەکات بە بەزەی خۆیەوە و خاوەن بەخشی مەزنە. دووهەم بیرکردنەوەت لەو پاداشتەی کە لە کاتی هیدایەتدانی خەڵکی بەدەستی دێنی دەبیە گەورەترین هۆکار و هاندەرت بۆ ئەوەی بەردەوامبی لەسەر بانگەوازیکردنی خەڵکی بۆ شارەزابوون لە ئیسلام چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا. واتا هەر کەسێک خەڵکی بەرەو هیدایەت بانگ بکات بە ئەندازەی هەموو ئەوانەی کە شوێنی کەوتون پاداشتی هەیە بێ ئەوەی هیچ لە پاداشتی ئەوانش کەم بێتەوە. و هەروەها لە حەدیثێکی دیکەدا هاتووە فەرموویەتی من دل على خير فله مثل أجر فعليه. واتە هەر کەسێک ڕێنمایی خەڵکی بکات بۆ ئەنجامدانی کاری چاک ئەوە بە ئەندازەی ئەو کەسە کارە چاکەکەی ئەنجامداوە پاداشتی بۆ دەنووسێ و بە پێچەوانەشەوە. هەر کەسێک خەڵک بەرەو گومڕایی بانگ بکات واتە بۆ ڕێبازێک بۆ بەرنامەیەکی غەیری ئیسلام بۆ وێنە هەر کەسێک خەڵکی هان بدات بۆ بڕوا پێهێنانی بەرنامەی عەلمانیەت کە سەر لەبەری کوفرە. ڕوونکردنەوە. عەلمانیەت وەک بەرنامە کوفرە نەک تاکتاکی ناو ئەندامەکانی ئەحزابی عەلمانی کافرین. سێهەم هاوکاریکردن و یارمەتیدانت بۆ هیدایەتدانی خەڵکی دەبێتە هۆی ئەوەی خودای پەروەردیگار هاوکارت بێ و یارمەتیت بدا و هیدایەتی زیاترت بدات. ئەوەتە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم دەفەرمێ والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. واتە بەردەوام خوددا لە یارمەتیدانی بەندەی خۆیدایە هەتا بەندە لە یارمەتیدانی برای خۆیدا بێ. بۆیە پێویستە هەمیشە دەستی یەکدی بگرن لەسەر ئەنجامدانی کاری چاک چونکە خوددا فەرموویەتی وتعاونوا على البر والتقوى سورة المائدة آية 2.
واتە هاوکاری و دەستبارگری یەکدی بکەن لەسەر ئەنجامدانی کاری چاک و پارێزگاریکردن لە سنوورەکانی خوددا و نەشکاندنیان و نەچواندنیان. چارەم، گەورەترین کاری مسلمان بریتە لە بانگەوازی بۆ ئاینی ئیسلام و بۆ ئاینی خودای پەروەردیگار. گومان لەوەش نییە مرۆڤ لە کاتی بانگەواز تووشی ئەزیەت و ئازار و گرفتی زۆر دەبێت، چونکە ڕێی چوونە بەهەشت بەگوڵ نەڕازاوەتەوە، وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێت: خفت الجنة بالمكاري وخفت النار بالشهوات. واتە بەهەشت بە ناخۆشی دەورەدراوە، دۆزەخیش بە خۆشی و ئارەزوەکانی دەوردراوە. و هەموو پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت تووشی ئەو گرفتانە بووینە، زۆر بە زیادەوەش کە ئەمڕۆ من و تۆ دێتە ڕێمان. بەڵام نە لە برسان و نە لە ترسان نەکەی واز لە بانگەواز بێنی، کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە بەرگەورەی ئەم کار دەفەرمێت: بلغوا عني ولو آية. واتە لە منەوە ڕای بگەێن و بڵاوی بکەنەوە ئەگەر یەک ئاەتیش بێ. کە مسلمان هەیە ئەمڕۆ بە سەدان ئاەت و فەرمودەی نەبیست بێ و لەبەری نەبێ، کەچی ئامادە نییە بە مانگ و بە ساڵیش لە یەک دوو مەجلیس باسی بکات. بەداخەوە جگەلەوەی بە خۆیان وازیان هێناوە هەمیشە هەوڵی ساردبوونەوەی ئەوانش دەدەن کە خەریکی ئەو کارە گەورە و مەزنن. مەبەستم لە برسان و لە ترسان ڕزق و ڕۆزی و ژیان و مردنە، کە ئەم دووەش خودای گەورە کۆتایی پێهێناوە تەنیا بەدەستی خۆیەتی، هەردووچیان لە کاتی خۆی لە شوێنی خۆی دەدگاتێ. بە بەڵگەی ئەوەی خودای گەورە لە قورئاندا فەرموویەتی: ولكل أمة أجل فإذا جاء أجلهم لا يستأخرون الساعة ولا يستقدمون. آياتي 34 لسورة الأعراف. واتا هەروەها دەربارەی ڕزق و ڕۆزیش پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: ئەگەر ئادەمیزاد لەو ڕزقەی خوددا بۆی داناوە ڕابکە و هەڵبێ، هەر وەکو چۆن بە هەموو شێوەیەک لە مردن ڕادەکا و هەڵدێ، ئەو ڕزق و ڕۆزی خوددا بۆی داناوە دەیگاتێ لە کات و شوێنی خۆی، هەر وەک چۆن مردنیش لە کات و شوێنی خۆی دەیگاتێ. بەڵام سوپاس بۆ خوددا کە کۆمەڵێک لە ئومەتی جێڕاوە بەوەی بەردەوام خەریکی ئەم داوە و بانگەوازە بن، وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێت: خودای زاڵی پایەدار بەردەوام لەم دینەدا نەمام دەنێژێ و لە فەرمانبەری خۆیدا بەکاریان دێنێ، کە گومان لەوەدا نییە ئەو نەمامانە ئەو گەنجانن هەمیشە خەریکی فێربوونی زانست و زانیاری شەرعین، دواتر هەر ئەوانن دەبنە بانخوازی خەڵکی و فێری ئەو ئاینەی دەکەن کە ئەوە مانای بەکارهێنانیانە لەلایەن خودای باڵا دەستەوە. هەوڵ بدە تۆ یەکێک بی لەو نەمامانەی خوددا بۆ خۆی دەتنێژێ. دەستگرتنت بە قورئان و سونەت و بانگەواز بۆ کردنیان لە سەردەمێکی وەک ئەمڕۆدا پاداشتی 50 شەهیدی هاوڵانی بەڕێزت بۆ مسۆگەر دەکات. لە عەبدوڵڵای کوڕی مەسعودەوە خوددا لێ ڕازی بێ دەڵێ: پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ڕۆژێک ڕووی لە هاوڵان کرد و فەرمووی: بێگومان لە دوای ئێوە ڕۆژگاری ئارامگرتن هەیە لەسەر دینداری، هەر کەسێک دەست بە دینەکەی بگرێ و ئارام بگرێ، وازە دینداری نەهێنێ، پاداشتی 50 شەهیدی هەیە. عومەری کوڕی خەتاب خوددا لێ ڕازی بێ گوتی: ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم 50 شەهید لە ئێمە یا لە خۆیان؟ فەرمووی: لە ئێوە. سبحان الله، لەو پاداشتە گەورە واللهی ئەوەندە دڵم بەو فەرمودە خۆشە، دڵم بە هیچ فەرمودەیەکی دیکە خۆش نەبووە. ئەگەر هاوڵێک ڕۆحێکی هەبوو بێ لە پێناوی خوددا بەخشی بێ، ئەوە پاداشتی یەک ڕۆحی هەیە. بەڵام تۆ لەم سەردەما تەنیا دەست بە دین بگری و خەڵکی بەڕێک و پێچی بۆ بانگ بکەی، پاداشتی 50 ڕۆحی پاچی وەک ڕۆحی هاوڵان کە لە پێناوی خوددا جەنگاون و شەهید بوونت بۆ هەیە. بۆیە دەڵێم حەیف، سەدان حەیف دوای بیستنی ئەم فەرمودە هەر وەکو خۆمان بین و دارێک نەخەینە سەر بەردێک بۆ ئیسلام. مسلمانان هەر وتە پڕ هەڵە و پەڵەکەی کوردەواری بڵێوە، کڵاوی خۆت بگرە و بابانەی بە، و هەر کەسێک ئەو قسەیە بکات ئەوە بادڕنیا بێ نەکڵاو بەڵکو کراس و قات و ڕیباتەکەشی با بردوێتی، هەر ئاگاشی لێی نییە، بەڵکو بە پێچەوانەی ئەو وتە هەڵە و پڕ کەم کورتیە. ئەم فەرمودە ڕاست و دروستە و واقعیە هەمیشە بڵێ و کاری پێ بکە، کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. واتە یەکێک لە ئێوە بە بڕوادار داناندرێ تاوەکو چی بۆ خۆی پێی خۆشە بۆ براو خوشتی مسلمانیشی پێی خۆش نەبێ. ئەپلیکەیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی.
لەگەڵ ڕۆشناییدا بەردەوام ئاشنا دەبین بە تازەترین کتێب و دانسقەترین و پڕ بایەخترین کتێب لە هەموو سەردەم و بەشە جیاوازەکان. ڕۆشنایی پێ بەپێی پێشکەوتنەکان و تێگەیشتنە ڕاستەکان هەنگاو دەنێت. بۆ بەدەستهێنانی ژیریت لە ئێستا و داهاتوودا بەردەوام بە لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە: یوتیوب، فەیسبوک، تیلیگرام، وێبسایت و ئەپلیکیشن لەژێر تێکستی لاتینی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. تێبینی دەتوانن سەرجەم کتێبەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەدەست بهێنن بە شێوەی کاسیێت، CD، DVD، فلاش و میمۆری. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: کۆڕک 0750 442 0872، زەین 0782 442 0872. دەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگای واتسئاپ و ڤایبەرەوە بە هەمان ژمارە. ئەپلیکیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپلیکیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی